هاوڕێیانی بەڕێز و کاتە و باش، لایڤەکەمان دەست پێ دەکەین. هاوڕێیانی خۆشەویست، ئەو کاتە و باش، ئەو لایڤەی کە دوێنێ قەولماندا بوو دەستی پێ دەکەین بە یادی ئەو کۆچکردوانەی چەند ڕۆژ لەمەوبەر لە چیای ڕەندۆڵەی شنۆیە لەژێر ڕەنوودا گیانیان لەدەستدا و بۆ سپاس گوزاری لە خەڵکی کوردستان، خەڵکی هەموو شارەکانی کوردستان، بە تایبەت خەڵکی شارەکانی شنۆ و نەغەدەی ئەو لایڤەی دەست پێ دەکەین. لەگەڵ چەند کەسێکی تێکۆشەر قسە دەکەین. هەر کەسێک پێی خۆش بوو دەتوانێ بێتە نێو لایڤەکەمان بەو مەرجەی بیناسین و لەبەرەوەی کە کێشەیەک دروست نەبێ دەبێ حتمەن ناسراو بێ، لەلایەن خۆم یان میوانەکانی دیکەمەوە ناسرا بێ. دەتوانن بە تایبەتی ئەگەر مەبەستان ئەوەی سپاسی خەڵکی شنۆ و نەغەدەی و شارەکانی دیکەی کوردستان بکەن، تکایە حتمەن لەگەڵمان بن. پێمان خۆشە سپاسی هەموو گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بکەین، چونکی بەڕاستی حەماسەیەکی زۆر گەورە بوو. دیسان دەیڵێمەوە هەتا چەند دەقەی دیکە لایڤەکەمان سەبارەت بە یادی ئەو شاخەوانانەی لە چیای ڕەندۆڵەی شنۆیە لەژێر ڕەنوودا گیانیان لەدەستدا و بۆ سپاس لە هەموو خەڵکی تێکۆشەری کوردستان، بە تایبەت شارەکانی شنۆ و نەغەدە ئەو لایڤەمان داناوە. هێندێک باس و زانیاری و ئاڵوگۆڕی بیر و ڕادەکەین. دواتر هەر کەسێک پێی خۆش بێ بیر و بۆچوونی خۆی بنووسێ، تکایە بۆمان بنووسن، بە پێی ئیمکان وەڵامتان دەدەینەوە. هەر کەسێک بێتە نێو لایڤەکەمان بە دڵنیاییەوە ئەگەر بۆمان ئاشنا بێ حتمەن وەری دەگرین و ئەگەر کات هەبێ بێگومان هەوڵ دەدەین بیر و بۆچوونی ئێوەش بخەینە ڕوو. زۆر سپاستان دەکەین کە ئەگەر لایڤەکەمان بڵاو بکەنەوە بۆ هاوڕەکانی خۆتانی بنێرن، ئەوە بۆمە زۆر گرینگە. هەتا چەند دەقەی دی لایڤەکەمان دەست پێ دەکەین، تکایە لەگەڵمان بن، تەنیا بۆ ئەو مەبەستەی کە هاوڕێیانی کە لەگەڵ من بە هێندێک هۆکار هێندێک کێشەی تاکە کەسیان هەبوو ڕەنگە درەنگ بێن، ئەمە تۆزێک تاخیر دەکەین، دەنا بە هیچ هۆکارێک دەرەنگی ناکەین. هەروەش قەولم پێدابوون چەند دەقە پێش سەعات 9:30 بە کاتی کوردستان ئەمن لەسەر قەراری خۆم حازر بووم. زۆر سپاس کە دەگەڵمانن، تکایە بۆم بڵاو بکەنەوە. پێمان خۆشە ئەو حەماسەی کە لە شارەکانی شنۆ و نەغەدە ڕوویدا و ئەو حەماسەی کە هەم خەڵکی کوردستان لەو دوو شارەی پێکیان هێنا باسی بکەین و بە جوانی بینرخێنین و هیوادارم بتوانین ئەو مافەی ئەو حەقی کە هەیەیانە پێیان بدەین. سپاس بۆ هەمووتان، هەموو کەسانی کە بەشدارن، تکایە لەگەڵمان بن. هەتا چەند دەقەی دی میوانەکانم بەشدار دەبن، منیش باسەکەی دەست پێ دەکەین. ئێوەش ئەگەر بۆچوونێکتان هەیە بۆم بنووسن، ئەگەر جاری یەکەم نمدی چکە چەند جار بۆچوونەکەتان بنێرنەوە بۆی کە من ببینم، چونە میش بە تەنیا شتەکان چاو لێ دەکەم، دەبێ هەموو باسەکانم بە تەنیا مدیریەت بکەم، بۆیە بینێرنەوە. ئەگەر نەشم دیت جاری دوو هەموو سێم بێگومان دەیبینم. زۆر سپاس. ئەوە میوانەکان قەرارە ئەوە بێتە سەرخەت، کە هاتە سەرخەت هەوڵ دەدەین دەست پێ دەکەین. کاک سەیدی بەڕێز، ئەمن ئاگام لێتە وەریشم گرتووی بە زوویە تۆش جەنابشت دێیە سەرخەت. خۆشەویستان، تکایە ئەگەر بۆتان کرا ئەو لایڤەی من بڵاوکەنەوە بۆی کە دۆستان و ئازیزانی زۆرتریش بیبینن. لایڤەکەمان لەسەر باسێک لەسەر چۆنیەتیە و ڕووداوی کە لە ڕەندۆڵەی شنۆیە ڕوویدا و ئەو حەماسەی لێ خوڵقا. لایڤەکەمان لەسەر ئەو بابەتەیە. هەر کەسێک پێی خۆش بوو بیر و بۆچوونی خۆی بڵێ، تکایە پێمان بڵێ. زۆر سپاس. پیران شار یەکێک لەو شارانە بوو کە ئەوەندەی من بیستومە
بەشدارێکی زۆر باشی هەبوو دیارە هاوڕێیان دەڵێن لە زۆربەی شارەکانی کوردستان بوو بەڵام بێگومان پیرانشار و مەهاباد و شارانی کە لە شنو و نەغەدەینە بەشداریان زۆرتر بووە. کاک سەید پێم وایە دەنگت دێ بەڵام تەسویرت نییە. سڵاو مام کوردنژاد لێرە نازانم ئێستا من تەسویری تۆم نێ دەنگی تۆ بۆ من هەیە ئازام شێشەکە لە ئێستا پێدەچێت ئێستا تەسویری من نییە نا نەخێر هاوڕیان دەنگی من نایە دەنگی منت هەیە کاک سەید؟ بەڵێ دەنگی تۆم هەیە بەڵام جار جار دەنگت تۆزێک کەس دەبێت بەڵام ئێستا تەسویری شتم نییە من زۆر ئەگەر دەنگ کەس دەبێ ئەگەوایە کەوا بۆ من میکرۆفۆنەکان قەتا دەکەم ئەلحەن تو تەسویری منت هەیە نازانم هاوڕێیان تەسویری منیان هەیە نا پێم وایە ئەم کە تەسویری تۆم نییە جا من بۆی کە بزانم ئەتۆ زیادکەم بزانم دەڵێ لای ئێمە هەم بێنە هەیە هەم دەنگیش هەیە دەڵێ تۆ ئەوانە کەت بچۆوە دەرێ دارێکی دیام واردت کەمەوە بزانین دەتوانین زۆر باش وا دیارە دەنگی من تاوایە بچۆ دەرێ بام بزانم دەتوانم زۆر باشە هاوڕێیان تەسویری دیارە دەزانم دەنگی من و دەنگ و ڕەنگی من هەیە زۆر باشە سپاس کە پێم دەڵێن بەس بزانم دەنگی کاک سەیدی میوانەکەی بەڕێزەشم دێت ئەوە ئێستا بزانین کاک سەیدی وەردەگرین کاک سەید پێم وایە دەبێ بە خۆت بێی دەڵێ وەرناگیرێ بەداخەوە کاک سەیدی ناتوانین واریت بکەین نازانم بۆچی کاک سەیدیشێک لە میوانە بەڕێزەکانمانە بزانین ئەگەر کاک سەید بۆ خۆی پێی باش بێ جارێکی دی بۆ خۆی هەوڵ بداتەوە بێ من هەوڵ دەدەم دووبارە جارێکی دی وەریگرمەوە وا بزانم دەمێت کێشەیەک لە کامێرایەکەت هەبوو ئەوە هاوڕێیان نووسیانە کاک سەید ئەوەڵ کێشەی نەبوو دیارە بەش تێدا بووە کاک سەید ئەگەر جۆر لە دەنگمە تکایە وەرەوە وا بزانین چۆن دەبێ پێم وایە کاک سەید جان هیوادارم بێ کاک سەید ئەو تاوەرم گرتی کاک سەید ئێستا دەبێ بێ وردە وردە وەرم گرتووی بەڵێ سڵاو بەخێر بێی ئێستا دەنگ و تەسویر هەیە نا تەواو خۆن نێتەوە خۆش ئێستا باش وڵات تەسویری تۆم نییە مام کوردنژاد جا بۆی کە لێن تێک نەچێ ئەمن هەمە دەڵێ ئەوە دامی دەدەین باشە زۆر ئاسایە فەرموو لە خزمەتامە داوای لێبوردن دەکەم بەرحاڵ ئێمە جەنابمان هەیە و درێژەی پێ بدەین بە چون بە حورمەتی میوانەکانمان با مەحتەل نەبن لەبەر ئەوەمان دەنا پێم خۆش بوو چاکی کەم زۆر باشە نازانم هاوڕێیان دەنگ و تەسویر هەیەوە نایی هەردوو گلامان بەرحاڵ نەفر بۆمان بنووسێن هەموو دەوە دەڵێن وەک تۆ پێ دەنگەکە دێ و دەستیان خۆش بێ و تەسویری توش هەیە پێم واگەن نەبێ ئەمن لەو دیژرا دەستیارێکم هەیە سەیزادە گەر جوابم بداتەوەیش بە حورمەتی جەنابەت حتمەن جوابم دەداتەوە ئەو پێم دەڵێگە دەنگ نەبێ زۆر باش زۆر باشە میوانە خۆشەویستەکان جارێکی تەرەو کاتە و باش دەگەڵ هاوڕێی بەڕێز کاک سەید سەمەدی تاهیری چالاکوانێکی سیاسی و دۆستێکی خۆشەویست دانیشتووی وڵاتی نۆروێژ
و هەروەها لە دایکبوو خەڵکی گوندی قارنەی سەر بە نەغەدەی دانیشتوین باسێک و گفتوگۆیەک سەبارەت بۆ ڕووداوانەی ئەو ڕووداوەی ئەو چەند ڕۆژی ڕابردوو لە شنۆی ڕوویدا پەیوەندیدار بە شارەکانی شنۆ و نەغەدەی بوو. تیمی شاخەوانی کاویانی شنۆی نەغەدەی لە چیای ڕەندۆڵەی شنۆی بەداخەوە کەوتە ژێر ڕنووی، دوو کەسیان ڕزگاریان بوو، بەداخەوە سێ کەسیان گیانیان لەدەستدا. بۆ یادی ئەو بەڕێزانە و ئەو حەماسەی لە شنۆ و نەغەدەی خوڵقا و کارێک بوو بە هاوبەشی هەموو خەڵکی کوردستان، ناکرێ گرێی بدەین بە تەنیا یەک شار، بە هاوبەشی هەموو خەڵکی کوردستان، بەڵام لە شنۆ و نەغەدەی ڕوویدا بۆ ڕێزلێنان لەو بابەتەی ئەوشە لەگەڵ میوانانی خۆشەویست کۆبووینەتەوە. کاک سەید گیان زۆر زۆر بەخێر بێی، سەرچاوم. سپاست دەکەم مام کوورنەژاد، بەختەوەرم بەوەی کە لە ڕێگای جەنابتەوە توانیم ئەو بەشە لایڤەم بەنەسیب بێ کە بتوان لە ڕێگای تۆوە قەست و سۆز و ناخی دەرونی خۆمان لە ڕابطە دەگەڵ ئەو وەزعی کە لە کوردستان هاتە پێش بەرحاڵ ڕووداوێکی زۆر ناخۆش و دڵقەزێن بوو و هاوکات دەگەڵەوەیدا دیتمان خەڵکی کوردستان بەگشتی بەعام لە تەنانەت لە بەشەکانی دیکەشدا هاوبەشی و هاوسۆزی و هاوخەمی خۆیان لە ڕابطە دەگەڵ ئەو ڕووداوە دەربڕی. بەرحاڵەتی ئێستا ئەگەرە تۆ پرسیارێکت هەبێ پێم خۆشە زۆرتر بە دوای پرسیارەکان ناوڕێن، بەڵام ڕێز و خۆشەویستم هەیە جارێکیکە بۆ تۆ بۆ تەواوی ئەو کەسانی کە لێرە جوان لە دەنگ و تەسفیری ئەمە دەبێت. زۆر سپاس کاک سەید. شنۆ شارێکی چووکەیە، زۆر چووکەیە، تەنانەت زۆربەی خەڵکی شارەکانی پێمان دەڵێن شاری یەک خیابانی و یەک شەقامی، شارێکی زۆر چووکەیە، بەڵام لە مێژوودا ڕووداوی ئەوای زۆر بووە لە مێژوودا. دیارە شارێکی تابڵەی کۆنە هەندێک بەردەن و سوشتیوا دەرکەوتووە کە 900 ساڵ پێش لەدایکبوونی عیسا مەسیح شنۆ هەبووە، یان بوونیە. شارێکی زۆر کۆن، وەختی خۆی زۆر چەند جار تێک چووە و لە بین چووە و دروست بۆتەوە جارێک لەگەڵ ئەو گەلکانەی ڕەندۆڵەی لە بین چووە، چەند جار قاتی قوڕی هاتووە تا جارێک خەڵکی دەڵێ هیچیان نەبووە بیخۆن. بەڵام ئەو شارە ڕووداوی زۆری لە مێژووی خۆیدا هەیە. ئەو بابەتەی ئەو ڕۆژانە ڕوویدا کە ئەمن پێم وایە فستیڤاڵێکی بوو، فستیڤاڵێکی کۆمەڵایەتی سیاسی بوو ڕوویدا. ئەمن دەگەڵەوەیدا باز لەوەی بوو کە چەند شاخەوان گیانیان لەدەستداوە، ڕووداوەکە زۆر زۆر ناخۆش و دڵتەزێن بوو، بەڵام لە هەمان کاتدا بوو بە فستیڤاڵێکی خۆشی سیاسی و نەتەوەیی. پێشتریش لە مێژوودا لە ساڵی 57 وابزانم نایان 56 جارێک ئەو شتە ڕوویداوە لە شنۆیە، شتێکی ئەوە کە ئەو کاتی تەرمی وەلا مستەفای بارزانی نەمر دێنەوە شنۆیە و دەڵێ ئەو کاتی زیاتر لە 100,000 نەفەری لە شنۆیە میوان بوو. 100,000 نەفەر بۆ شارێکی چووکەی وەک شنۆی ئەو کاتی زۆر بوو. دەڵێ هەموو ماڵێک مەنزەڵی برنج و خۆرشت و خواردنی بەسەر نرابوو، کە دیارە بەداخەوە خۆشت شاهیدی ئەو ڕووداوەی کە دواتر ئەو ڕووداوە بەخرا بەسەر خەڵکی شنوێدا شکاوە و ئەو جووری کە دەبا قەدری خەڵکی شنویان گرتپان نەکردنیان کرد، بەداخەوە خەڵکی شنوێ بازەکەشیدا. پێت وایە بۆچی شنۆ ئەو شتانی لێ ڕوودەدا؟ ئەو شتە دەگەڕێت و بۆچی پێم خۆش نەزەری خۆشت بڵێم. مام کوورنەژاد، جارە سەرەتا دووبارە بە خێراتنی هاوڕێیان دەکەم کە لێرە گوێبیست ئێمە دەبن ڕابطە دەگەڵ پێناوەسە و مێژووی شارستانی شنۆیەکە ئیشارەتان پێدا. بێگومانە و معلوماتێکی تەواو دەقیقت هەیە بەهۆی کە خەڵکی ئەو ناوچەی و بەرحاڵەتی لەو ناوچەیەدا پەروەردە بوویە و لەوێدا گەورە بوویە. بەرحاڵ ئەوە دەگەڕێتەوە سەر ئەوەی کە هەر نەک شنۆ، زۆربەی شارەکانی دیکەی کوردستان لە ڕابطە دەگەڵ هەڵوێستێکی نەتەوەی یا بیرۆکەیەکە لە ڕابردووی مێژووی شارستانیەتی ئەو شنانەدا بڵام ئەو شاراندا ڕوودەدا، ئەوە دەگەڕێتەوە سەر ئەوەی کە زۆرتر بیر و بۆچوونێکی و هەستێکی ناتەواوی غەیرە کوردەکان یا خاناخا سیستمێکی کە لەوێ حاکمە ئەو شتە ڕوودا. مەسەلەن توی شارەت بە
دانەوەی قەبری مەلا مستەفای بارزانی کرد لەوێ هەمووان باش دەزانین لە ڕابردوو لە مێژووی ئەوەیدا شتەکە مشەخەص بوو کە ئەو ویستی خەڵکی ئەو منتەقەی نەبوو چونکە من وە کات منداڵ بووم زۆر منداڵ بووم لە بیرما باپیرم یادی بەڕەحمەت بێ لە ژیاندا نەماوە لەگەڵ مردووی ئێوە پەرچەمێکی ڕەشی وە مندا ئاڵایکی ڕەشتی بەرە ئەوەی لە بڵینترین شوێن لە سەر ماڵەکەی خۆمان هەڵیاوەسا ئەوە نمونەی هاوشێوەی جیرانەکان و خەڵکی تەواوەتی خەڵکی کوردستان بوو لە سەرڕاوەی کە مەسەلەن من لە گوندێک و بنێوی قارنیە کە زۆر لە شاری شنوێ دوور نییە بەڵام هاوکات دەگەڵ وەیداوە هاوشێوەی لە زۆربەی شارەکانی دیکەی کوردستانی ڕۆژهەڵاتدا خەڵک لە بۆ ئەو یادەی لە بۆ ئەو هەستەیدا هەستێکی نەتەوایی خۆڵقان هەر ئەوەش کە دیتمان نەک لە رابطە دەگەڵ مۆزوعی ئەوەی لە زۆر بابەتی دیکەشدا پێشتاز بوونە و پێشەنگ بوونە کە دەنجی خۆیان تێکەڵ بە دەنجی یەکتر کردووە و یەکگرتوویەکیان لە رابطە دەگەڵ هەستێکی نەتەوایەتی و کوردانە لەو ناوچەیدا پێکێناوە بۆ ئەوەی کە بتوانن ئەو هەستە لە خور ناخۆشەکاندا خۆشیێک دروستکەن و هاوکات دەگەڵ وەیدا زۆر زاردی تومانە لە شین و شایدا یەکگرتنیەک دروست دەکەن کە هەمویان بە حەسەت و ئاواتێکەوە دەڕوانن حەز و ئارەزوەکانی خۆیان ئەوەیە کە دانهەوێ ئازاد بن و ڕزگار بن لە سیستمێک یا بەرخەڵ لە وەزیەتێکە لە ناوچەکەیدا حەکمە دیارە مەوڕەکانە لێرە کە کۆبوونێتەوە زۆرتر یادی ئەو شۆن ئەو شتە دەکەین کە ئەو شاخەوانانە بەرحاڵەدی قارەمانانە سریانەوە هاوکات دەگەڵەوەیدا بوو بە پەدیدەیەک لەو ناوچەیدا کە خەڵک بە حەز و ئارزویشی زۆرەوە چاوەڕێی هاتنی ئەوان بوو بۆ ناوماڵ و کەسوکاری خۆیان بۆی بەڵام بەداخەوە دیتمان جەنازەکانیان هێنانەوە بەرحاڵ ئەتۆ کە پرسیارەکە لە من کرد لە رابطە دەگەڵ شنۆیە ئەوەی کە ڕاستی بێ کە بۆچی ئاوەیە نمونەی ئەو هاوشێوەی ئەوەمان لە زۆربەی شارەکانی دیکەی کوردستانی شەیە تو چاولەکە مەسەلەن بۆ نمونە اتحاد و هەمبەستگی و هاودەنگی و هەماهەنگی لە رابطە دەگەڵ هەموو مەسایلە کۆمەڵاتیەکان لە هەموو شارەکانی کوردستاندا هاوشێوەی ئەومان هەبوونە بۆ ئەوە کە خەڵک هاتوونەتە مەیدانێ بتوانن ئەو هەست و سۆزی نەتەوایەتی کە هەیەە دەری ببڕن و هاوکات دەگەڵ وەیدا و دوای هەستێک دەکەن و دوای خولیایەک دەکەون کە لە ژیانیاندا لە باری ژیانی سیاسی و کۆمەڵاتی و ئابووریدا لێبێ بەشدان هەبێ ئەو شتانە دەستەبەرکەن و بەدی بێن ئێستا خەڵکیش بۆ پێش یەکە تازی مەیدانە هاوکات دەگەڵەوەیدا خەڵک ئێستا بەخۆی خۆر ڕێک دەخا خەڵک خۆت جوشانە هاتووەتە مەیدانی هاوکات دەگەڵەوەیدا دەیهەوێ پێناسە و شناسی نەتەوەی خۆی لە رابطە دەگەڵ بە شێوەی خوێندن بێ بە شێوەی خۆپێگەیاندن بێت لە زۆر بوارەوە هەباری ئەدەبی و هونەری و زۆربەی ئەو شتانە خەڵک هەوڵ دەدا بۆ مەسەلەن ئەگەر لە خزمەتامە شو من مەجبورم زوو وەکو ئەدای ڕۆژنامە و سوشتیوە دەردێنێ زوو قسەکەت پێ دەبڕم یادارم گەردم ئازادکەی لەو بابەتەی ئەو چەند ڕۆژەیدا کاک سەید هەندێک کەسایەتی کاراکتێر بوون بە ئەستێرە بۆ دەرکەوتن بۆ نمونە کەسایەتیەک بۆ دەرکەوت پیاوێکی تەواو گوندەیی دێهاتی خەڵکی زمێ بەنێوی مەردەخان بوو بە قارەمانێک دەڵێ لە نێو ئێمەدا قارەمان زۆرن بەڵام پێویستە ڕوودارێک ڕووبدا مۆزوعێک هەبێ بابەتێک هەبێ کەمە قارەمانانە بناسیین قارەمانی وا هەیە کە ڕەنگە مێژوو بخۆیەوە نەدیت بێ ئەوانش هەمویان وەگەڵ قارەمانانی کە پێشتر لە مێژوودا ناویان سەبت کراوە ئەوەش ناویان دەستە نێو مێژوو بێگومان نمونێوانیش نابێتەوە بۆ وێنەیەکێک لەوان مەردەخان پیاوێکی خەڵکی زمەیە کە لەو چەند ڕۆژەیدا دەڵێن زۆرترین سەعاتەکانی شەو ڕۆژ بەشداری کردووە دەگەڵ یەکی دیکە بەنێوی وابزانم زەفحەر سەرباز شتێکی وە ئەمن ئەگەر دەنێوەکان نازانم ئەو دوو نەفەرە زۆر نێوبانجیان دەرکردووە دەڵێن ئەو زەفحەر سەربازە مەودایەکی نزیک 2 سەعاتی هەیە لەو جێ کە ئاخرین ماشێنەکان یعنی کە ماشێنی دی هەر هەتاوێ دەچن بە سەختیەویش ماشێنهای شاسی بڵێندی زۆر قەوی لەوێ ڕاهەتا و شوێنی ڕووداوەکەی بە 2 سەعاتە دەڵێن لەو 2 سەعاتە ڕێگا بەفرە و تەلانە ناخۆشەی
تەنیا ئەو سەربازە بووە کە توانیویتی وەسایلی لەگەڵ خۆیان بگرێت. دەڵێ وا یەک شوشە ئاویشی پیاڵ نەدەگیرا، بەڵام ئەو بە بیزگسی ئاوی بۆ هاوڕێیەکانی دەبرد، ئەوەندە بە قووەت بۆ کەسێکی لاوازی عادی خەڵکی دی. نەزەر دەبارەی ئەو کەسانەدا چیە کە ساتیەوە دروست دەبن؟ دیارە بێگومان لە هەموو نەتەوە و لە هەموو شوێن و جێگایەکدا کەسانی ئاوە هەڵدەکەون. تۆ چاولێکە هەر لە ڕابطە دەگەڵ سوتانی دارستانەکانی بەشی منتەقەی جنوبی کوردستان زۆر کەسانی ئاوەمان هەبوون کە خۆبەخشانە شەو و ڕۆژ لە هەوڵی ئەوەی دابوون ئاگرەکانی ئاگری جەنگەڵەکان بگوژێنەوە و لە مێژوویدا ناویان سەپت بوو هاوکات دەگەڵەوەیدا خەڵک بە بەڕێزەوە سەیریان دەکات. یعنی ئەو نوع خەڵکانە لە هەموو شوێن و جێگاکان هەنا، بەڵام کە هەلیان بۆ دەرەقسەیە، یعنی ئەمن هەموو هەلێک بۆ معنای نێکە بەو شێوە بڕەقسەیە، بەڵام هاوکات دەگەڵەوەیدا ئەگە هەل بڕەقسەی هیوادارن بە شێوەیەکی خۆش بۆ خەڵکی بڕەقسەیە، ئەوان لە خۆشیەکانی دەتوانن ئەو هەستانە ئەو توانانی خواندە بۆ بڕن. بەڵام لەوەها دەریانێک کە دێتە پێشێ هاوکات دەگەڵەوەیدا ئەو مەردەخانەی کە توی شارت پێکرە و جەفەر سەربازەی کە جەنابت ناوەتێنان، ئەوانە زۆرتر باوەڕیان بەخۆیانەوە هاوکات دەگەڵەوەیدا چاو لێ دەکەن وەزعیەتێک لەوێدا لە گۆڕەدا هەیە کە بەداخەوە بەهۆی هێندێک مەسایل بەهۆی هێندێک شت کە جۆبیز بینەوە چاویشمان پێکەوت واقعەتەکانیش هەموو دەرکەوتن. لە سەرتاوە دەبا سیستمێکی دروست هەستا بە بۆ ئەوەی کە شناسێکی باشی دابا بەو کۆڵبەرانە کە وەزعیەتی ئاوهەوا بە شێوەیەکی نازوورە و بەرحاڵەتی لە مەرکەزێک لە شوێنێکەوە ئیزازان وەرگرپا بەرحاڵچووبان، بەڵام بەداخەوەتی ئەوە نەکراوە. بەڵام لەوەها جەریانگەلێک کە دێتە پێشیە ئەوانە کەسانێکن ئەحساس دەکەن کە براکانیان کەسەکانی نزیکی خۆیان تووشی ئەو فازعی بوونە، بۆیە هەموو هەوڵ و کۆشی خۆیان دەکەن، چونکی باوەڕیان زۆرتر بە توانەکانی خوانەیە دانهەوێ کارێ بکەن و هاوکات دەگەڵەوەیدا بە دوای ئەو مۆزوعیدا دەچن ئەوانە نەجات دەن. هەر بۆیە ئەوانە کەسانێک دەبن وەکو کەسانی ڕێبەر، وەکو کەسانێکی پێشاندەر، کەسانێکی خۆبەخش خۆجوش دێن مەیدانێ بۆ ئەوەی کە ئەو خەڵکەی دیکەش هەم بدەن، ئەو خەڵکەی دیکەش بێتە مەیدان. بێگومان ئەگەر کەسانی ئاوە لەنێ ئەو کۆمەڵە خەڵکەی دەنەبا، ئەو خەڵکەی دیکە بەورە و بەو شور و شۆقی نەداهاتن مەیدانی. یارەمە لێرەدا زۆر باز لەوەی دەکرد لە سەرەتای بەرنامەی کە جەنابش ئاشارە پێکرد، باسی شنە و نەغەدەت کرد، بەڵام من بەپێ ئەو لێدوانانەیە ئەو بەدواچوانانەدا کێ کردومە لە کامیاران و لە سەقز و لە زۆربەی شارەکانی دیکەی کوردستانیش خەڵک بەڕاستی بەشدار خەڵک هاتن هەست و سۆزی خۆیان دەربڕی چاهاوکات. بەڵام بەپێی تەبیعەتی جوغرافیایی چونکی ئەو شوێنە لەو شوێنە نزیک بووە، زۆرتر خەڵکی زمێ و ئاڵکاوێ و خەڵکی شنوێ و دوای خەڵکی نەغەدە و پیرانشار و زۆربەی بەشەکانی دیکەی کوردستانیش هاتوونە واردی ئەو سانەی بوونەوە هەویستیانە کۆمەژی بکەن بۆی کە بتوانن ئەو کۆڵبەرانە نەجات بدەن، بەڵام بەداخەوەی زەریانەکە بە شێوەیەکی کەوتەوە. ئەوانە کەسانێکی پێشەنگن، ئەوانە دەبنە ڕێبەر. بە نەزەری من کەسانێکن کە لە داهاتوو لە ئێستاشدا خەڵک پێویستی بۆ خەڵکانە دەبێت، بۆ کەسانە دەبێت ئەو کۆمەڵگای بۆ کەسانەوە جوانە ئەو کەسانش دەتوانن پێناسە و شناسی نەتەوەی ئەو کۆمەڵگای بەرنەپێشێ. بەڵێ باسی شتێکی زۆر جوانت باس کرد، زۆر جوان بەڕاستی ئافەرین بۆ جەنابەت. باست کرد کە ئەو کەسان دەتوان ببن بە ڕێبەر و پێشەنگ. یەک لە جوانترین شتەکانی کە جەنابەت متوەجێ بوویە ئەوەیە لەو ڕووداوانەدا دەبێت خەڵکی ما جوان سەرنج بداتێ ئەو کەسانەی کە لەو ڕووداوانەدا تواناییەکانیان بۆ دیار دەکەوێت، یعنی تواناییەکانیان بەرجەستە دەبێت. بەڕاستی ئەو کەسانە ڕێزیان لێبژێت. ئەو کەسانە لە ڕۆژی خۆیدا لە هەر ڕووداوێکیدا مادام وا دێن خۆیان مدیریەت دەکەن و دەست دەدەنە شتەکان و توانایەکانی خۆیان دێن دەخەنە گەڕ، دەبێت بەڕاستی ڕێزیان لێبژێت. بۆیە پێم وایە ئەوانە سەبت بکەین. پێم خۆش بوو، من هیچێک لەوانە ناناسم بەداخەوە، وەلی پێم خۆش بوو نێویان سەبت بکرێ. پێم خۆشە لێرەدا سپاسی و کەسانە بکەم کە ئێستا لەگەڵمان هەر وەک جەنابیشت سپاس کردن، سپاسیان بکەین. خۆشەویستان شتەکانتان دەبینم، ئەگە ناتوانم جابی هەمووتان بدەم و داوای لێبوردن دەکەم. تکایە بۆ دەکرێت لینکی ئەو لایڤەی بۆ هاوڕەکانتان بنێرن بڵای بکەنەوە. ئێستا برادەرێک کوتی ئاماژەی کرد، کوتی خەڵکی زمێ هۆشداریان پێدا بوون کە نەچن، بەڵام هەر چوونە.
ڕاستە زۆر شت بڵاو بۆتەوە تەنانەوە 3 تیم بوونە تیمەی شنۆیە گەڕاوەتەوە و داواشیان لێکردون کە بارودۆخەکە قورسە بەڵام وان هەرماونێتەوە بەڵام پێم خۆشە شتێکی بڵێم کاک سەید پێم خۆش باسی یەک شتی بکەم ئەتۆ لە نۆروێژ دەژی میش لە فنلاند دەژیم لە نۆروێژ و سوئێد و وڵاتانی ئەوروپایی ئەمە شتێکی زۆر زۆر گرنگ لە ژیانی خەڵکەکەیدا یەکجار زۆر گرنگە پێم خۆشە خەڵکی کورد خەڵکی شارەکانی ئەوەی بە جوانی بزانن تکە ئەوەی زۆر سەرنج بدەنێ شتێکی زۆر گرنگی کە سیستمی ئەو وڵاتانە داوا لە ئێمە خارجی دەکەن بەهۆی کارەکەم کە زۆر تێکەڵاوم لەگەڵ کارمەندانی دەوڵەت و خەڵکی خارجی ینی پەنابەر ئەوم بۆ دەرکەوتووە دەڵێن دەبێ هەر مرۆڤێک ماوەی ماوەی ژیانیدا ڕۆژانە بە درێژایی حەوتووی 1 یان 2 ڕۆژ لە حەوتوویدا شتێکی بەنێوی سەرقاڵی هەبێ سەرقاڵی هەمان ئەو سەرەوەی کە فارس پێی دەڵێن سەرگەرمی سەرقاڵی یعنی شتێک کە ئەگەرە تو لە دوکانەکەت ڕاهاتیەوە لەسەر کاریدای ڕاهاتیەوە پاژنیوەڕۆیەکەی یان شەوەکەی بچی بیکەی دا شتە دەتوانێت هونەر بێ وەک مۆسیقا و خەتاتی و نەقاشی یان شتێکی دەتوانێت وەرزش بێ یان دەتوانێت هەر شتێکی دیکە بێ شاخەوانی سەرقاڵی بە حیساب دێ سەرقاڵی ئەوروپایەکان دەڵێن هەر کەسێک سەرقاڵی نەبێ خەمۆک دەبێت ئەفسوردە دەبێت دەڵێن پاش چەند ساڵێک لە ژیانیدا ڕۆژێکی ئەگەر تەنانە زۆر دەوڵەمەند بێ کاری باش بێ خێزانێکی باشێ بێ ماڵمەدا هەموو شتێکی باش بێ ئەگەر سەرقاڵی نەبێ لە قۆناغی لە ژیاندا بە تایبەتی دەڵێن لە قۆناغی 40-50 ساڵی وەستەرێ تووشی خەمۆکی و ئەفسوردەگیەکی شەدید دەبێ کەوا بوو ئەمە بۆی دەگەین کە شاخەوانی هونەرێکی زۆر باش جا هێندێک کەس گلەیان لەوەی هەیە کە ئەوانە بۆ دەوزستانی داچوونە خۆ شاخەوانی هەر بۆ کاتیەوەی دانراوە کە وڵات سەوزە و دەچی چای وەسەر دەنێ و پاڵ دەدەێ و تاولێت دەدا خۆشە ئەوە نییە شاخەوانی یان سەرقاڵی دەبێت دە هەموو چواروەرزی ساڵدا بێ وەی کە هەر وەرزەی چێژی خۆیە بۆ وێنە ئەتۆ دەسێت نەو بە فرێدا چای خۆیەوە خۆشترا تا ئەوەی کە وڵات گەرمە تاویش دەدا بۆ وێنە تو دەنێو بە فرێدا بچی دەستکەوتێکی بەدەست بێنی خۆشترا هەتاوەی کات حاڵەتی عادیدا بۆیە زۆریان ڕەخنە دەگرت ئەمن پێم وایە بە پێ و دیدەی منی ئەوروپایی ئەمن کە لە ئەوروپادا دەنیشم ئەوانە باشترین کاریشیان کردووە جایدی ئەو ڕووداوە ڕوویداوە خۆدا بە درێژایی ساڵ لە هەموو وڵاتێکی خەڵک دەستنە شاخی وەلی 10 ساڵێدا چەند جار ڕووداوی وا لە هەموو دنیا ڕۆژدا خۆ لە هەموو ڕوو نادا و زۆر کەم ڕوودەدا و لەو ڕووداوانشدا جاری وا ڕزگاریشیان دەبی تەنانەت محەممەد ئەورازی نەمریش هەر لە ڕووداوێکیەوەدا پێم وایە داخەوە گیانی لەدەستدا پێم خۆشە جەنابیشت ئەمە زۆرم قسە کرد پێم خۆش جەنابیشت لەگەڵ قسەیەک تێرە بابەت دیارە ئەوە کە باز دەکەی دەڵێ لە 4 فەسڵدا لە هەموو کاتێکدا شتێک هەبێ وەکو مەشغوڵیات ئەوەی کە ئیشارەت پێ کرد ئەوە پێداویستی وجودی ئینسانەکانە بۆ کە بتوانێت ژیانێکی خۆش و ئارام و لەسەرپیان هەبێ بەڵام کاتێک ئەمە باز لە وەزە دەکەین باسی خۆشی ژیان دەکەین ئەمە ناتوانین مەقایسەیەک دەگەڵ سیستمی ژیانی وڵاتانی ئەوروپای دەگەڵ وڵاتانی ئاسیایی بەتایبەتی وڵاتی ئێمە کە کوردستان وڵاتێکی داگیرکراوە بەداخەوە دەبێمە باز لەو مۆزوعی بکەین هاوکات لێرەدا ئەمە هاتوونە ئەوڕۆکانە ڕێزێک لەو شاخەوانانە بگرین و سپاسی ئەو خەڵکە بکەین کە پێیان بڵێن ئێوە بەڕاستی پێشەنگن ئێوە کەسانێکن کە دەتوان لە نێو خۆتاندا زۆر شت هدایەت بکەن کە ئێمە لە دوورەوە قەت و لە کاتی خۆشیدا نەماتوانێ و بکەین جا بۆیە ئێوە پێشەنگن جا بگەڕێمەوە سەر ئەسلی مەسەلەکە کە ئەوەیە کە باز لەوەی دەکەین دەڵێن فەراغەتە بێ ئەمن لێرەدا لە مەرحەلەی ئەوڵدا دەبی پێناسی سیستم بکەین بزانی سیستم چۆنە لەوێ ئەو سیستمە چۆن شتەکان نهادە دەکا دەنام لە هەموو کۆمەڵگایەکدا هەموو چینی توێژێک لێڵ دەکەوێت هەموو تێفێک لێڵ دەکەوێت نەفەر هەیە مەسەلەن فوتباڵیست لێڵ دەکەوێت مەسەلەن بۆ نمونە ئەمە گەورە فوتباڵیستمان هەیە بەنێوی وریا غەفوری کە چاوری دەکەی کەسێک کە هەزاران کێشە و بەربەستی بۆ دێتە پێشێ کە ناتوانێت وەکو ڕوخسارێکی جوان هاچەند ڕوخسارێکی باشەیە ڕوخسارەکەی دانەوێت ناشرینی کە چێو کار دەکات خودی سیستمە جا بۆیە مەسەلەن هەر بۆ نمونە ئەو محەممەد هەورازێک کە جەنابی ئیشارەت پێ کرد لە کێوی کاشپڕۆم لە پاکستانێکە ئەوەزیەتی بەسەر هات لەوێ
بەجددی وداکەوتن خۆ نەخان لە ماوەی ڕۆژێک دوو ڕۆژە دۆزیانەوە بەڵام تۆ چاولەکە ئەو شاخەوانانە کە لەوێ کەوتنە ژێڕنەوەی ئەگەر سیستم لە مەرحەلەی ئەوڵدا واقعاً هات بە سەرخەت بێ هێندێک شت کەمە دوا بیستومە لە تارانەوە نەفەر هاتووە بەرحەڵەدی گیپێسیان هێناوە یا خانافا هێندێک شتیان هێناوەکو ڕەدیابی تەنانەت گویا سەگیشیان بەکارهێناوە ئەدی ئەو شۆنانی تۆتەوە چونکی ئەو خەڵکە خۆ ئەوەی کە باسی مەردەخانت کرد بەرحەڵ باسی هێندێک کارێزمای کەسانەکانی دیکە هێندێک کەست کرد وە زۆر کەسی دیکە لەوێدا بەشداربوونە لە هێندێک شتوان گەڕاون ئەسا ئەو شوێنی ئەو کەسانە نەبوو کە لەوێ لەژێر بەفردا بوون خۆ هێندێک تا کاتیش دەرکەوت کە ئەوانە بەهۆی نەچێشانی نەفەسی کافیان هەبوو یانێک نەفەسی پێویستیان هەبوو بەڵام بەرحاڵەتی بەخۆی سەرماوە لە گیانیان سپار دەکردووە ئەس بۆیە ئەمن دەڵم بەهۆی تەزیزاتێک کە حکوومەتی کۆماری ئیسلامی ئێران لە اختیاردا بوو دەیتوانی لە زۆر شتی دیکە کەڵک وەربگرێ بەتابەتی هەر چونکی ئەو خەڵکە خەڵکی منتەقەی نەغەدەی بووە خودی فەرمانداری نەغەدەوە هاوکات دەگەڵ وەیدا خودی ئەو کاربەدەستانی کرد لەو بەشێدا کار دەکەن هەرچەند ڕاستە نێوی هیلالی ئەحمەر دێ زۆر شت دێ بەڵام دەتوانم بڵم لە 1970 لە سەدی خەڵکی کوردستان بەتابەتی خەڵکی شنە و نەغەدە و پیرانشار و زۆربەی شوێنەکانی دیکە هاتوون لێبێتی بەشداری و خەڵکان کردووە تۆ باسی یەک شتت کرد مەسەڵەن خەڵکی ئەو گوندە ناوی زمێ بەڵێ ئەمن بیستومە گوایە ئەوان داوان لە هیلالی ئەحمەر کردن لە ڕۆژی یەکەمدا هێشێک لەو شاخەوانانە گوایە بەلاخشکاوی دیکارن و دوو جاری داوە هاتووە داوای کردووە کە کاکە ئەنگۆ ئەو پۆتین و ئەو لیباس و جل و بەرگەی کە هەتانە بە ئێمە بدەن ئێمە دەچین بۆشتان دێننەوە لەوانەیە ئەتمان ئەگەر ئەو دەمی کوردبی نا بەخاتی ئەوەی کە ئەمە ناتوانین جارشکە خەتەر بکەین و ئێوە بنێرین بسنە ئەو شاخە لەوانەیە جارشکردن و تەقێتەوە بە خەڵکێکی زۆر ئەنگۆ بنکەون ئەمن لێرەدا مەبەستی من لێرە ئەوەیە ئەو خەڵکە بەخۆی ئاشنایە دەگەڵ تەبیعەت و جوغرافیا و ناسنامە و شناس و ئابوهوا جوغرافیایی ئەو ناوچەی ئەگەر ئەو خەڵکە کە چەند ڕۆژ بە دوو یەکدا بەشدار بوون بەداخشەوە کە وەزعیەتی ئاوهەواکە زۆر ناخۆش بوو هەمیشە بای دەهات و بەفر معدل دەهات و دەڕۆی ئەوە بوو کە مەسەلەکەی سەخت کرد بوو پرۆسەکەی زۆر سەخت کرد بوو بۆیە ئەگەر ئەو خەڵکە ئەو دەمی ئەو خەڵکەی زمێ کە ڕێگای پێدرابە هەرچەند دەچوون وە جەنابیشت جارێکی لاوێکی جوانت کردەوە ئیشارەت بەو شتەی کرد دەبی تیمێکی تەخەسوس و سیستمێک بێت معدل 24 ساعتە کار لەسەر مۆزوعی بکە یعنی ئەوە نییە مەسەلە بانێ بڕۆێ تاواری کار پێ شێوێژ بەجێ هێڵی تو نابی بێڵی 24 ساعتە چوار وەج بە خەڵک کاری تەسەردا بکە ئەوە شوێ دەبی زۆرتر دەبی تەجهیزات هەبێ لە خودی مرکزەوە لە زۆربەی شوێنەکانی دیکەوە خەڵک واردی ئەو بەشە بێت تەجهیزاتی دەبێ ئیمکاناتی دەبێ تو چاولێکە مەسەلەن ئەمە شتمان هەیە فلێزیا مەسەلەن بۆ نمونە ڕاحەت دەتوانێت لە چەند عمقی چەند میتر ژێرەوەی زەوی شت کەشف بکە شت بدۆزێتەوە بە نەزەری من ئێستا ئەگە بین خەسارناسی بکەین لە بۆ پرۆسەی ئێمە زۆر خاڵی زەعیف و خاڵی نەگاتیڤ لە ڕابطە لەگەڵ ئەو مۆزوعەدا دەبینین کە بەڕاستی تێدا بەکار نەهاتووە جانە کاک سەید ئەمە هەر چەند دادەنیشی قسە لەسەرەوەی دەکەین کە خاڵە لاوازەکانی بڵین خەسارناسی و باسی بکەین بۆ وا تاخیر بوو ئەمە بەڕاستی من لە قوڵایی دڵمەوە زۆرتر پێم خۆشە سپاسی ئەو خەڵکەی بکەم جا لە خەڵکی زمێ و ئەو دوو گوندەی ئاڵکای و هەیدەراباد کە بە زمێوەنە لەوانەوە ڕابگرا تا شنە و پیرانشار و مەهاباد و نەغەدە و هەموو شارەکان دایانگوت لە دیواندەرە و جوانڕۆ و بیجار و کرماشان ئەوانە ڕاخەڵکات بوون خەڵک یعنی دەڕاستیدا ئەگەر خەڵکی من نەبا ئەگە ئێمە نەبین ئەگە خۆمان نەبین ئەگە خزم و کەس و ئامۆزا و جیران و هاوزمان یەکتر نەبین ئەو ڕووداوە شتی ناخۆشتی لێ دەکەوتەوە بۆ نمونە ئەگەر نەدۆزرابانەوە لەباری ڕەوانیەوە تەسیری ڕەوانی ئەو ڕووداوەی لەسەر ئەو بنەماڵە و خزم و کەس و کاریان هەتا ئەگەر احترافی پێ بکەین من و جەنابیشت لە نۆروێژ و فەنلاندیش تەسیر ڕەوانی ئەو ڕووداوەیمان لەسەر بوو یعنی ئەمن یەک دوو شەوان خەوم لێن دەکەوت لەبەرەوەی کە دەمکرد بزانین وەزعەکە چی دێ
بیانێک خەوم لێ دەکەوت بەیانی هەڵدەستامەوەڵی خەبەرم چاوم لێ بزانەوە یعنی تاسیری لەسەر چەندین شار چەندین هەزار کەس دانابوو. ئەگەر متەوەجێ بی لە وڵاتانی ئەوروپایی یان لە وڵاتانی دی ئێمە هاوڕێیان کە باز لە وڵاتانی ئەوروپایی دەکەین نابێ بڵێن ئێران لەگەڵ ئەوروپا فەرقەیە بۆ ئێران ئەگەر بۆ سلاح و مهمات و بۆ شەڕ و شەردەڵە من لە دنیا تەکەم بۆ نابێ لەو شتانش تەک بێکەوە بۆ ئێران مۆزەفە وڵاتیشی تەک بێ لەو شتانەشدا. خۆشت وەبیرتە جەرایاندا چەند ساڵ پێش لە تایلەندێک کۆمەڵێک منداڵ لە ئەشکەوتێکیدا گیریان کرد بۆ سەیران و تەفریحیش چوو بوون وانە و شتێکی وڵای سەیریش بێ بۆ سەیران چوو بوون گیریان کرد و یەک دەفعە لە ماوەی نزیک بە 3-4 ساعتاندا تایلەند ئەو شتەی جەهانی کرد زوو داوای لە هەموو دنیا کرد خەبەرەکەی کرد خەبەرێکی ڕسانەی لە هەموو دنیا کوتی هەر کەس دەو بەشەیدا شارەزایەکی هەیە ئەمە پێشوازی دەکەین بێ یارمەتیمان بکات. جا هەرەو دامی وەبیرمەت یەکێک لە سپۆرەکانی فنلاندی کە کەسێک بوو تەجروبەی هەبوو دەچوو مەسەلەن بۆ مەسەن بە هەفتە دەچوو لە قوتبی شمال دەماوە لە سەختترین جێگا دەچوو دەماوە ئەو کەسە تەجروبەی زۆر بوو ئەوە من دیتم مصاحبەیان دەگەڵ کوتێ من دەچم خۆی چەند نەفەرێکی لیچوون و بە خۆشیەوە منداڵانیان بێەوەی کە هیچ خسارەتێک هەبێ پێما دەفاصلە 24 ساعتیدا هەمویان ڕزگار کردن یعنی دە 24 ساعتیدا تیم لە تەواوی دنیاوە چوو کەوا بوو دەبێ حکوومەتی ما حکوومەتی جمهوری ئیسلامی دەبا ئەو حکوومەتە زوو دەست بەکار بوو یعنی حکوومەتە یعنی تەنانە دەگەرە من پێم وایە هەر چاو فەرمانداری شنە و نەغەدەی فەرماندار گەورەترین مەقامی یەک شارێ فەرمانداری شنە و نەغەدەی لانی کەم 50 تا 100 گرادێر و بۆڵدوزێر و لۆدێر و ئەتڵەسیان لە اختیاردا ئەو دوو شارە یعنی هەر ئەو دوو شارە چووبان ئەمن دیتم تیمی هیلال ئەحمەر دەچوون هیلال ئەحمەر فقط نەفەرەکانیان چون خەڵکی شنۆیانە دڵسۆزن نەفەرەکانیان دڵسۆز بوون وەلی وەکو ئیدارە وەکو ئۆرگانێکی دەوڵەتی هیلال ئەحمەر کە دەچوو ڕێگا نەکرابووە یعنی ڕێگا وەختێک نەکراوەتەوە یعنی ئەوانە یعنی بۆڵدزەرێک نەچووە دەڵێن یەک لۆدێر چووە ئەویش نەفەرێکی شەخصی بووە بە خەرجی خۆی و شتێکی خۆی لۆدێرەکەی بردووە کە دەڵێن بە لۆدێرش جێبەجێ لە بۆگە گرادێر و بۆڵدزێر نەبا پێم خۆش نظری خۆت چیە بڵێ لێرە نەزەری من چێ نەزەری خۆم من دیدگا و نەزەری خۆم لەڕاوتە دەگەڵ لە مۆزوعی دەربڕێ من دەڵێم ئەگەر خودی سیستەم بەگشتی و بە قودرەت و بەهێز و توانایەکی زۆر باشەوە هات بەخەت سەدەمە یا تەلەفاتی ئەو وەزیەتەی بەو ڕێژەی نەدەبوو کە دیتمان کە بەداخەوە ئەوانە گیان ئەسپار دەکرد ئەگەر هات بە ئەو سیستمە یا بەو شێوەی کە بە شێوەیەکی تەوا هاوکات بە هاوشانی خەڵک خودی دام و دەستگای فەرمانداری و هیلالی ئەحمەری وانە بەجددی لە مەیدانەکەدا هەڵسوکەوتیان کردبان احتمالی هەیە ئەگەر ئەو شتە ڕۆژی لەدا ئاساری ناخۆشی شتەکە بەو شێوە ڕووی نەدابا چی بۆ هەماهەنگی دەبێت دەمانکرد هەماهەنگیە لە ناوچەکەدا هاوکات دەگەڵەوەیدا ئەمن پێم وایە من دیارە زۆر لەو بەشێدا پسپۆر نیمە بەڵام ڕاحەت ئەگەر کەسێک بتوانێت نەفەسی بۆ بێ بعد هەڵ لەژێر بەفردا بژمێنێتەوە ئەگەر دوو ڕۆژ ڕۆژی بەسەردا چوو باتوانی بان شتێکیان کردبا لەوانەیە ئەوانە ژیانە ڕزگار بە بەڵام ئێستامە چاو لەوەی دەکەین کە ئشارەت بەوەی کرد کە دەڵی بەجیهانی کرابە من بۆەوەی 100% لەگەڵت موافقم منشی بۆ تۆ لە بۆ مۆزوعێکی ئاوە ئینسانی کە تو سێ قارەمان یا خاناخە پەدیدەیەکی ئەو شێوە دێتە پێشێ تۆ دەبی هەماهەنگی بکەی لەگەڵ وڵاتانی دنیادا لە زۆر وڵاتاندا بۆ زۆر شتی ئاوە هەماهەنگی کراوە لەگەڵێکتر نمونەوەی تایلەند کە ئشارەت پێکرد دیارە تو باسی 24 ساعت بەڵام پێدەچێ وە بزانم هەفتەیەک زیاتری خایان بەڵام توانیان تەواوی دانیژ ئامۆزەکان نەجات دەن و خولاسە بیان گوازنەوە ئەوەش لە ئەسەر بارانێکی زۆر کە هاتە پێشێ ئەویش جێوێکی هەوا بوو کە وەزەتی هێنا پێشیە تۆ چاو لەکە مەسەرەن من کە دەگەڵ ئەو وەزەیکە لە کوردستانی خۆمان هاتە پێشێ لە ڕەندۆڵە یا خاناخان لەو منتەقانێک کە ڕووی داوە منتەقەیەکی چۆتخاناویەوە هاو کات دەگەڵێدا بەفرێکی زۆر هات تۆ باست لە لۆدێر و تجهیزاتی ئالەتی ماشێنالات و شتیوالە کرد کە دەبا مەسەرەن بە ڕێژەیەکی زۆر لەوێدا بەشدار بان و ڕێگاکانیان پاکردباوە ئەو بارنەوە های دێنار ئەو لێ دەرانێ ئەو لۆ دەرە شخصی کە جەناب دشارت پێکریا و خەڵکێک ئەو ڕێگانان پادەکردەوە 2 متر 3 مترتان لە فیلمەکان دەمە چامان پێدەکەوت تەنانەت لە گەڕانەوەی سەعاتێک دوایدا ئەو شوێنانە پڕ دەبەوە ئەس بۆیە بەدەمخەوە ینی جەوی هەواش سەبەب بوو
شتێکی زۆر ناخۆشی هێنا پێشەکە هاوکاری گەڕانی ئەو خەڵکەی نەبوو ینی خاناخا ئەوانە شانسەکان ئاو نووسرا بوو کە بەو شێوەی خلاصە جان بسپێرنەوە دیتیشمان کە دوای دەچینە سەر و مۆزوعی کە بەناشتیان و بە بەڕێکردنیان بۆ قەیباڵی کە لەبێت لە پاڵ قارەمانی جیهانی محەممەد هەورازان ناشتیان خەڵکی ما چیهای نەکرد کە دەتوانم بڵم ئەو خەڵکە لەوێدا شعورێکی نەتەوەی نیشاندا کە هەموو کوردێک خۆی لەوێ وجودی خۆی لەوێ دادیتەوە توی شارەت بۆەوەی کتت لەبار ڕۆحی دەرونیەوە تاسیری لەسەر هەر کامێک لە ئێمەدانە بێگومان زۆربەی ئەو کوردانە لە زۆربەی وڵاتەکانی ئوروپای تەنانەت لە بەشەکانی دیکەشدا بە پەرۆشەوە داڕوانیە پرۆسەی ڕزگاربوونی ئەو شاخەوانانە چونچەوە براو کەسوکاری ئێمەنا بەڵام پێم خۆشی یەخشت بڵم لێرە لەوانەیە هەندێک هاوڕێ ڕەخنەشم لێ بگرن هەرچەند لە ئەو پەدیدەیە هەرچەند ئەو ڕووداوە ئەوەندەی کە تەسیری لەباری ڕۆحی دەرونیە و لەسەر ئێمە بوو سێدانە قارەمان گیانیان سپار دەکرد بەڵام هاوکات لەگەڵەوەیدا بوو بە ئەزمونێک کە خەڵک خۆی لە ساعە و لە مەیدانێکدا دۆزیەوە بتوانی هێماکانی نەتەوەی خۆی نیشان بدە و هاوکات دیتمان لە ڕابطە لەگەڵ ئەو مۆزوعیدا زۆر شت هاتە گۆڕێ زۆر شاتە مەیدانێ زۆر شت نووسرا زۆر شت پەیام درا کە دەبێدا ژن مامۆستایان منداڵانی قوتابیان هەروە بێتەوە زۆربەی گەنج و تەیفەکانی کۆمەڵی کوردەواری هاتن هەست و ئەساسی دەرونی خۆیان لە ڕابطە لەگەڵ ئەو مۆزوعیدا دەرببڕی یعنی ئەوە بوو بە بیانی نمونە ئەزمونێک بوو کە خەڵک خۆی لە تاقیکاریشی دووبارەدا خۆی دیتەوە ئەو ئەزمونە ئەو تاقیکاری یەکگرتووی ئەو خەڵکەی دەدەی خۆیدا دووبارە بەڕووی دنیا و بەڕووی خۆی دیتەوە کە خەڵک افتخار بخۆی کرد یعنی بێگومان ئەو خەمانەی هەموو کەم کردەوە لەسەر دەرونی هەموو تاکی ئێمە جارێکی دیە من سپاسی هەموو هاوڕێیانە دەکەم کە لەگەڵمان و وەختەکان داوە بەمە زۆر سپاس ئەگەر بۆتان کرا لینکی ئەو لایڤەی بۆ هاوڕێیانی خۆتان بنێرن زۆر سپاس پامەکانی شو چاو لێ دەکەم ئەگە ناتوانم جابی هەمان بدەمەوە داوای لێبوردن دەکەم هاوڕێک ئاماژەی پێکرد کە تیمی هیلالی ئەحمەر لە یاد نەکرێ لە ڕاستیدا هەروەشی باسم کرد هێندێک کاراکتەر وەکو قارەمانی ئەو ڕووداوایان لێ هات یەکێک لەوان بەڕێز فەخرەدین مامالیە ڕئیسی هیلالی ئەحمەری شنۆی مانگی سووری شنۆیە ئەو بەڕێزە دەگەڵ تیمەکەی دەڵە کار نەمانەیکەن تەبیعی بوو و زۆر کاژ ئەوان پیان نەدەکرا خەڵکی دێهاتەکەی دەکرد خەڵکی خۆبەخش دەکرد هەموو کەسێک هەموو شتێکی پێ ناکرێت بۆ نمونە ئەگەر ئەمن چوو بام کاکسەی بۆ وەزعەتی من دەست و پلی من هەیە ڕەنگە پێمەڕێکشم پێ لە حەزی نەدرابە بەڵام ئەگەر من چوو بام شاد لێ فیلمم گرت بە هەر کەسە کارێکی پێدەکرا ئەم پێم وایە ئەگەر مەرحەلەی ئەوەڵدا لە قۆناغ یەکەم داگە هیلالی ئەحمەری شنوێن نەبا ئەو شتە زۆر میدیایی نەدەکرا ئەوان هەوڵیاندا لە ئەسڵدا میدیاییکردنەکەی زۆر گرنگ بوو میدیاییکردنەکەی وای لێکرد خەڵک بزانێ دیدە ناخۆ ڕەنگە بە هەمووی وایە 200 کەس دەدات نەهادازانی بای هەر خزم و کەسی ئەو خوالی خۆش بوانێ بەڵام بە میدیایان کرد دەڵێن فەخرەدینی مامالی یەکێک لەو کەسانە بووە ئاخرین کەس هەمیشە لە ساخێرات چۆتەوە بەیانی ئەوڵین کەس ئەم زۆر شتم لەسەر بیستەوە زەر کوڕەکانی ئەو دەوتی میویشدا بوون بەڵام بێگومان ئەوان ئەگەر ڕۆڵەی خەڵکی شنوێ نەبان کاکسەید ئەو کاران نەدەکرد چونکی ئەمە دیتومانە ئەگەر شتەکە دەست بێگانەیدا بۆ بەداخەوە هیچ هەر بۆ وێنە فەرمانداریا مەسئولینی دیکەی سپای پاسداران ئەوانەی دیکە ئیمکاناتی وەکو گرادێر و بۆ زۆر شتیان هەیە ئەوانە هیچ خەمێکیان بەو شتێوە نەخواردەوە کەوا بوو ئێمە قۆناغ یەکەمدا مەمنونی ڕۆڵەکانی خۆمانین دا ئەسڵدا ڕۆڵەکانی خۆمان کردیان یعنی سیستمی دەسەڵات هیچ کارێکی نەکرد بەس پێم خۆشە باسی دەستەیەکی دی بکەم کە لەو ڕووداوەیدا زۆریان ڕۆڵ هەبوو هاوڕێیان میوانەکانی دیکەشم بەڕێوەنا ئەوانیش هەر لە هەندێک جێدی خەریک کۆبوونەوەینا ئێمە لە ئەوروپای هەر یەک لە ئێمە چالاکانی سیاسی بەردەوام خەریکین لە کۆبوونەوەی دیکەرانە ئەمە خۆشم بەتەمام دوای ئەو لایڤێ بچمە شوێنێکی دیکە قەرار لەگەڵ دەنجی ئەمریکا مصاحبەمان هەبێ بۆیە مەشغوڵین دەنا میوانەکانی دیشم دێن کاکسێ ڕۆڵی ئافرۆید نازام ئافرۆید سواریان پێ دەڵێن ئافرۆید بازیان پێ دەڵێن
چی ئەو ماشێنانەی کە شاسی بڵیندن و تایبەتی شاخ و چێوی دەستکاری کراون و دیفل و تەگەر و شتیان ڕۆڵی ئەوەی ڕۆڵی ئەوەی زۆر ڕۆڵی ئەو ماشێنان زۆر گرنگ بوو. ئەوانە کەسانێکن کە بە ماشێنی خۆبەخشی خۆیان دەهاتن بە فریان دەشکاند، یعنی زادە خاوێن نەکرابەوە، خۆگەر ڕێگا خاوێن کرابەوە بە گرێدێر و شتی ڕێگای ئەوانە ئەو ئافرۆیت بازانە ڕێگای 3 سەعات پیادەی کە مەزبوط دەبن بە پیادەی بڕۆن کردویانتە نیو سەعات، ینی بە نیو سەعاتی خەڵکیان دەبێت بە فریان دەشکاند بە فریان دەشکاند. ئەوانە ئەو کەسانێکی خۆبەخشن لەو نێوەیدا ئافرۆت سوار. بەڵێ زۆر سپاس. بەڵێ لەو نێوەیدا هێندێک کەس زۆر هەجیب دەنگیانداوە، دەڵێن کوڕێک ئەو نیوەکان جار نازانم پێم وایە نێوی کاکتایی سولەیمانی بووە، دەڵێن ئەوە چووە تەگەر شتی نەبووە بای زیاتر لە 1200-300 دۆلار یا 1500 دۆلاری بە تەگەر داوە فقط بۆ ئەو ڕووداوی. یعنی چاو لێ بکە 1500 دۆلار لە ئەوروپا پوڵێکی زۆرە چ بگە بە ئێرانی، یعنی فقط بۆ ڕووداوی چۆ تەگەری کرێ و تەگەرەکانیشم خراببوونە لەو ڕووداوی. یان دەڵێن دژێنەوە دەڵێن کوڕێک جیبێکی هەیە، جیبێکی بە 45 ساڵ کۆن، جیبێکی 45 ساڵ کۆن پاڵی پێوەنی جێگای شرابەر بێتەوە تازە وێرانی خۆ چاکیش نابێتەوە. ئەو جیبە کۆنەی هەیە دەڵێن پیان کتوکتویانە تۆ ماشینە و سەرمایەت هەیە ئەتوو خۆی لێمە دەبا خەڵکی دی بچێ کتوێتی جاوای وایە دەچێشە گیانی لە دەستدا بن دووبارەوە من ڕوونی کەوت ئەمن هەر ماشینەکەم لە دەست دەچێتی بۆ نەچوو. چاو ئەو ینی ئەو بەخشینە گەورەی ئەو ئینسانە چەندە گەوران، ئەو ئینسانانە و چی لە دەوروبەری مەدەژین ئەمامە هەستیان پێ ناکەیت، بەڵام لە ڕۆژی وادا ئینسانی ئەوامان هەیە. ڕاستە تۆ کە چاو لە دەکەی ئەوەی کە ئیشارەت کرد بە مێدیا و ئافرۆیت ئەو ماشین سوارانەی بەرهەڵەوەی کە شاسیان هەیە و بەو شێوەی کە هێناسەت کرد و هاوکات دەگەڵ ئەو کەسانەی کە لە ناو کۆمەلگادا بەو شێوە دەردەکەون. تۆ چاو لەکە هاوکات دەگەڵەوەیدا ڕاستە ئەمە هاتوون لێرەدا کە ئەو باسێک لەو مۆزوع دەکەین هەدەفمان ئەوە نییە کە ئەمە بڵین ئەگەر بەردێکیش لەو ئاسمانێ بەربێتەوە ئەوە خەتای سیستم و نیزامە. شتێکێک کە هاتە پێشێ شتێکی کە بۆ خۆیان دیاریان کرد بستنە شاپ و بەرهەڵەدی ئەوە زیاتیان لێ بەسەرهاتوو، بەڵام شتێک بوو بە ئەمری واقع و ئەوەی دەبی وەک چۆن خەڵک خۆت جوشانە کە ئیشارەت پێ کرد وە سپاسی هیلالی ئەحمەری بەرهەڵەدی شنوێت کرد و هاکات دەگەڵەوەیدا باسی مێدیات کە کاوان بە مێدیان کرد، بەڵام کە چاولێکن لێ دەبێمە ڕۆڵی ئەو پەیج و کەناڵە مەدەنیانەی ناوخۆی ڕۆژهەڵاتی کوردستانی یەک لەوان دەنجی نەغەدا ڕوودا و نەغەدا هەواڵشتنەوە سۆزانم حتا لە خودی پیرانشار و لە زۆربەی هەتا هەواڵ سەردەشت و وابزان هەواڵ پیرانشار یا هەواڵ پرێس زۆربەی ئەوانەش ڕۆڵی کاریگەریان هەبوو لە گواستنەوەی ڕووداوەکان پەیتا بە پەیتا سات بە سات ساعات بە ساعات بەرهەڵەدی فیلم یا سەحنەی خودی ئەو شوێنەی کە ئەو خەڵکە ئەو شوێنانە بەفرەکانیان دەداوە بەرهەڵەدی بۆی کە بەدوای ئەو قارەمانانەدا بگەڕێن. ئەوانە ژۆڵی ئەساسی خوان هەبوو لە وەها شەرایەتێکدا قارەمانانێک کەسانێک وەکو قارەمان لە ناو شار و گوندەکانی کوردستان دێنە مەیدانێ کە زۆرتر بڕوا توانەکانی خۆیان بەلاوە گرنگترە، چونکی بۆ چاوری دەکەن ئەو شتێک کە جەنابی ئیشارە پێکرد کە بتێت لە دنیای دەرەوەدا ئەگەر کۆمەڵە شتێکی ئاوە دێتە پێشێ وەزعەتێکی ئاوە دێتە پێشەیە شتەکە بە زیانی دەکرێت و هاوکات دەگەڵەوەدا سیستم و وەزعەتی ئەو وڵاتەی لە هەموو بارێکەوە دێتە سەرخەت. ئەمە خۆلیدا چاو دەکەن لە نظام و سیستمی کۆماری ئیسلامی ئێران لەو ناوچەیەدا ئەسەن زۆر بە درەنگ هاتوونە سەرخەتەوە خودی شاید حاڵانی خەڵک لە منتەقە لەو ئەو مۆزوعی ئیشارە پێ دەکەن شتێکی شاراوە نییە. جا بۆیە ئەمە کە باز لە ڕۆڵی ئەساسی میدیا دەکەین کە میدیا ڕۆڵی ئەساسی هەبا هەمان میدیای ئێرانیش دەتوانی لە بۆ مۆزوعێکی ئاوا ڕاستەخۆ داوای کۆمەژی کردبا لە وڵاتانی دیکە کە کەسانی پسپۆر و شارەزان هەیە لە ڕابطە لەگەڵەوەیدا. ئەم بەنەزەری من ئەگەر خودی سیستمی ئەو وڵاتە لە مەرکەزیەتی خۆیەوە بە جددی ئەو شتەی بەهێن وەرگرتا بۆ نمونەستا
خودی فەرمانداری نەغەدەیە خودی کاربەدەستانی کۆماری ئیسلامی ایران لە نەغەدا ئەو ئیرادی زۆریان لەسەرە تۆ چاولەکە ئەوانە دەیانتوانی ئەو شتەی زۆر باش نەک بە جیهانی هەر بە ئێرانی بوونی بکەن لە خودی ئێران بەگشتی دەیانتوانی خەڵک بێنن ئەو هەر بەڕاستی شتێکی ئەوەندە قورس نەبوو دەیانتوانی ڕاحەت بە زۆر تەجهیزاتی دیکە بێن وارد بن و خەڵکی نەوە تا کابرا توی ئیشارە بەو ئەو کەسە دەکێت کە جیبی هەبوو بەو شێوە هاتووە بەشدار بوو یا خاناخا و کەسە پوڵێکی زۆری هەناوە سەرف کردو بۆ تەجهیزاتی ماشێنێکی بۆی کە ئەو ئافرێت سەوارەی کە جەناب ئیشارەت پێ کرد بۆی کە بتوانێت ئەو ڕێگا و بانەی پاکاتەوە ینی وانە هەموو ڕۆڵی تۆ لە وەزیەتێکی ئاوەدا هەم بەستەجی و هەماهەنگی خەڵک هەر تاکێکی ناو کۆمەڵگا لە ئاستە خۆیدا هەڵ بە پرسیارەتی بکە بەردێک لەسەر بەردێک دانەیە بەرحاڵ بە شێوەیەک بێ بە جۆرێک کە جەناب ئیشارەت پێ کرد کەسێک لەولا بە بێڵ و پێمەڕە یا خاناخا توانای ئەوەی هەیە لێ بە فریاڵداتەوە تۆ لە ڕێگای مەسەلەن میدیاکردن و فیلمبەرداری یا بە شێوەی میدیاییکردنی دەنگی دەتوانی کۆمەک بۆ پرۆسەیە بکەیت بۆی کۆمەگەلێکی جیهانی یاخانە کۆمەگەلێکی بۆ دروستکەی جابوویە لە رابطە دەگەڵ ئەو مۆزوعیدا ئەمە دەبی زۆرتر باوەڕمان بەوەی هەبێ ئەوەی بکەنە دەرسی عێبرەت و هاوکات دەگەڵەوەیدا کە دەستخۆشی لە خەڵکی کوردستان و بەتابەتی خەڵکی شنە و نەغەدە و پیرانشار و زۆربەی شوێنەکانی دیکە دەکەن کە زۆر قارەمانانە هاتنە سەرخەت و کەسانێکی قارەمان و لێهاتیان لێ دروست بوو مەسەلەن بۆ نمونە و مەردەخانە دو چاولەکە هەر لە رابطە دەگەڵ ئەو وەزعی کە لە سوتانی جەنگەڵەکان کە پێشتری ئیشارەم پێکرد یا لە رابطە دەگەڵ ئەو هەژەی کە لە کرماشان هاتە پێشێ خەڵکی کوردستان سینەمانێکە ئەو تا دوور نەچین بەشەکانی دیکەی کوردستانیش خەڵک ئەوەی کە لە دەستی دەهات بەو شێوە خەڵکە بوو مەسەلەن منداڵ هەبوو ئەو شتە نێهادە دەکرانی دەبوو کولتور و فەرهەنگێک منداڵێک داخڵی دێنا داخڵەکەی خۆی چەنی تێدا بوو هێنا دێکۆ دەمیژەوە بەشدارم بە بۆ پوڵێکە پەیدام کردو لە داخڵەکەمدا یا خاناخا نەفەر هەبوو مەسەلەن پەتوەی دابین کردو نەفەر هەبوو خواردنی دابین کردووە زۆر کەس هەبوو مەسەلەن بۆ خۆی هەیئەتی دیاری کردووە خواردەمەنی کۆمەژەکانی خۆی بەخۆی دەگەڵ هەیەتی خۆی گەیاندوتە شوێنی خۆی بۆ باوری بە سیستمی بۆ دەڵە سیستم بگاتە دەستی لە باتی لە بۆ ئەو بەشەی سەرفکار لە بۆ شوێنەکانی دیکەی سەرف دەکا یا بە شێوەی خۆلاسا بە جۆرێکی دیکە حیف و مەیلی دەکەن جا بۆیە لە رابطە بگەڕێنەوە سەر ئەسلی مەسەلەکەمان لە رابطە لەگەڵ ئەو شاخەوانانە کە قارەمانانە و پیاوانە سەریان ناوە و دەتوانم بڵم ڕوخسار و ڕووی هەموو کوردێک لە هەموو دنیادا سپی کرد اتحاد و هەمبەستەجی و یەکگرتوویەشان لە نێو نەتەوەی کووردا دروست کرد کە پێشتری ئیشارەم پێکرد ئەوە ڕووداوێکی زۆر ناخۆش بەڵام بەخۆشیەوە دەتوانم ئەوەی بڵم خەڵکی کوردستان بە هەموو شتێکەوە هاتنە سەرخەت چ لە جەریانی گەڕانیاندا کە بیان دۆزنەوە بە ئاوات و حەسەتی و مەزیندوی بیانێنەوە چ ئەوە کە بەداخەوە قارەمانە نەسەریان ناوە هێنان و ئەو شێو و بەو شکۆی بەڕێیان کردن بۆ خاک تووشی بۆ ئەوانە لەناو ئەو خاکە پیرۆزەی کوردستاندا ئارام نووسن و گەرم بوونەوە دا بۆیە من دەتوانم بڵام ئەوە نوع هەستێکی پێناسەیەکی نەتەوەی بە ئێمە نیشاندا کە کورد هەمیشە و دایما بە هەموو وجودیەوە بە ژن و بە پیا و بە منداڵ و بە مامۆستایانی ئاینیش تۆ چاولەکە لە منبەرەکاندا لە زۆربەی شوێنەکاندا مامۆستایەکان ڕەمزی یەکگرتوویاندا ئەوە هەموو خۆ نمونە دەتوانم بڵم نوع هەمبەستەجیەکی و خەباتێکی جەماوەری بوو کە خەڵک هەر کار لە ئاستەخۆوە پێناسەی شناسی خەباتی جەماوەری خۆی هێنا لەسەر ئەو وەزعەدانا و ئەو حرەکەتەی لێ دروست بوو. کاک سەید لە باسی میدیات کرد ئەمیش پێم خۆشە بە نۆبەی خۆم سپاسی هەموو ئەو پەیزانە بکەم تا پێشدا پەیجی ئیشارەکانی دیکە کە بە دەنگمانەوە هاتن چون ئەوان لە نێو شاری خۆیاندا لە ئەنگلیان هەیە زۆرتر جا لە پیرانشار و سەردەشت و بۆکان و هەموو شارەکانی دەور بە جوانڕۆ و دیوان دەرەوانە ڕابگرە هەتا و پەیزانەی شنو نەڕەدەی ئەو پەیزانەی شنو نەڕەدەی بەردەوام نەفەریان لێ بوونە و بلاگێرانەی کە زۆر بەنێو بانگن لە نێو شارانەدا هەندێکیان بخۆیان چوون هەندێک بەردەوام شتیان بڵاو دەکردەوە قەدا نانهێش بۆ دەقەیەکی خەڵک ئاگای لەو ئەخبار و ڕوودا و دەستکەوتەکان نەبێ ئەوە ئەم دەبێتەوە ئەو فکرەی کە ڕۆڵی ئەو پەیجانە ئەو پەیجە بەڕواڵەت ئەو پەیجانەی و کەسانی کە بەڕواڵەت قسەی زۆر خۆش دەکەن و ڕۆژانە خەڵکی و پێکەین دێخن و شتێکی دادەنێن
هەمویان ڕۆڵێکی زۆر عەجیبیان لە پاراستنی زمانی ماهەیە بە خۆشیەوە زۆر بەشیان ئێستا دەستیان پێکردووە بە زمانێکی زۆر شیرین و ڕەسەنی کوردی قسە دەکەن. مەقالەیەکم دەخێندەوە ڕۆژێکی سەر لێکۆڵینەوەیەکی کە لە دانیشگای هێلسینکی کراوە لەسەر زمانان، دەڵێ لە دنیادا زۆرتر لە 7,000 زمانیمان هەیە، زۆرتر لە 7,000 زمانیمان هەیە. تەنانەت دەڵێ هەر وڵاتێک لە ئەفریقا گینەی نوێ 840 زمانی تێدایە، 840 زمان دەیەک وڵاتیدایە. بەڵام زۆربەی و زمانە ڕۆژ بە ڕۆژ لە بین دەچن، زۆر بە ڕۆژ دەڵێن ئەندونزیش زۆری زمان تێدا 700 زمانی تێدایە. باز لەوەی دەکرا کە ئەگەر ئەو زمانانە کاریان پێ نەکرێ هەموو لە بین دەچن. ڕۆژێمە چەند زمانمان لە حاڵی لە بین چووندایە. وەلی زمانی کوردی ئەخیرەنەوە هاتوتە نێو گوگڵوانە، زمانی کوردی پێچوانەوە گەشەی دەکا. لەو ڕووداوانەشدا و میدیایە زۆریان تەئسیر هەبوو. زمانی کوردی و نەتەوەی کورد نەتەنیا لە بین ناچێ، بەڵکو بە هاتنی میدیا و ئینتەرنێتوانە زمانی کوردی و نەتەوەی کوردی و یعنی هەستی نەتەوایەتی گەشەی زۆرتر کرد. تۆش پێت وانییە کاک سەید لەو بەشەیدا؟ بێگومان ئەوەی کە جەنابی ئیشارە پێکرد ڕاستەوە جێگای دڵخۆشیە. تۆ چاورێک ئێستا لە کوردستان بەگشتی قسەکە لێدە بڕم، میوانێکمان داوای کردووە ئەگە میوانەکە قسەکان درێژە پێبدە هیوادار میوانەکەمان سەر ڕابوەستێ، جا دوای قسەکانی جەنابەت میوانەکەی بەخراتن دەکەین. بەس بار وەریگرین. زۆر تۆ باسی زمان و زمانی کوردی کرد و باسی هێندێک پێناسێ زمانی دیکەت کرد کە بەرەو توانەوە دەچن، بەڵام بە خۆشیەوە زمانی کوردی بەرحاڵ سار لە گەشەستندایە. ئەوە دەگەڕێتەوە سەر ئەوەی کە لە ناو کۆمەڵگای کوردەواری خۆماندا ئەمە کەسانی زۆر بە توانامان هەنە کە بە پەرۆشەوە بە دوای ناسنامە و پاراستنی زمانی کوردی دەچن. من پێمە هەر نەتەوەیەک لە هەر شوێن و لە هەر جێگایەکدا ئەگەر نەتوانێت بە زمانی زگماچی خۆی ئاخاتون کە یا بخوێنێ، بێگومان ئەو نەتەوە بەرەو ناوچوون دەڵا. هەرچەند ئەو نەتەوە قارەمانیش بێ بتوانێت لە ڕێگاهایشی دیکەوە زۆر شت بۆ خۆی دەستەبەر بکە، بەڵام ئەگەر نەتوانێت زمان و شناس و نەتەوەی خۆی بپارێزێ، ناتوانێت پێگەی خۆی لە ناو کۆمەڵگای خۆیدا سابت کە یا لەو گۆی زەوی کە لەسەری دەژی. بۆ ئەو مەبەستە ئەمە چاو لێ دەکەن ئێستا لە کوردستانی ڕۆژهەڵات لە قانونی 15 ئەساسی کۆماری ئیسلامی ئێراندا ڕێگا بەوەی دەدرێت کە هەموو نەتەوەیەک بە زمانی زگماچی خۆی بخوێنێ، بەڵام قەت بودجێ بۆ تەرخان نەکراوە. بەڵام خەڵک بە بودجەی خۆی بە ئیمکاناتی خۆی لە مەدرسەکان یا لە مزگەوتەکان یا لە ماڵەکاندا خۆ فێرە نووسین و کوردی نووسین و کوردی ئاخاوتن دەکەن. من کە دەڵم کوردی ئاخاتن ئێستامە بە کوردی قسە دەکەین، بەڵام ئەگە نەتوانین بە کوردێکی پەتی قسە بکەین، پس ئەمە نەماتوانیوە کوردێکی ڕەسەن بین. پس بۆیە ڕەسەنایەتی ئێمە لە پاراستنی زمان و فەرهەنگ و کولتور و ناوچنامەیەمە بە شێوەی ئەوەیە کە ئەو کلاس و ئەو کۆرشانەی کە لە ناوچەکەدا دێنە پێشەیە خەڵک خۆی پێ بگەێنێ. جا بۆ ئەوەیە لەوەها گەلێکدا لەوەها ڕووداوێکدا کە دێتە پێشەیە، ئەو مێدیانە دەتوانن بە شێوەیەکی کوردی پەتی و ڕەسەنایەتی ئەو مۆزوعات بگەێن و هاوکات لەگەڵەوەیدا ئایندێکی ڕوونیش دروستکەین لە پاراستنی زمان و شناسی نەتەوەی خۆمان. زۆر سپاس. دوو میوان داوایان کە قسە بکەن لەبەرەوەی کە تکا ناوەکەتانم بۆ بنووسن، چونکی ئەمن بۆی کە بێڕێزی بە خەڵکی دیکەش نەبێ، بۆیە ناوەکان مەگە بۆ نەنووسە تا نەتان ناسم، لەبەرەوەی کە لای بەکەمان گشتیە ڕەنگە کارێکی دروست نەبێ. لەنام ڕێزم بۆ هەمووتان هەیە و سپاس کە دەگەڵمان و چاومان لێ دەکەن. کاک سەید، ڕۆڵی خەڵکی نەڕەدەی کە دیتیان ئەو شتیان کرد کە خەڵکی شنوێتیان کرد لەگەڵیان، خەڵکی نەڕەدەی بەردەوام لە تەواوی ئەو چەند ڕۆژەیدا فەقەت سپاسی خەڵکی شنوێیان کردووە، فەقەت سپاسی خەڵکی هەر کەمترین شت تەنان لەو پەڕی تەواضع و خۆنەویستیدا ڕێزیان لە خەڵکی شنوێ دەگەت و سپاسیان دەکرد. ئەوەت پێ چۆنە؟ پێت وایە ڕۆڵی خەڵکی نەڕەدەی یان ئەو
ئەو سپاسگوزاری خەڵکی نەغەدەی پێم خۆشە بڵێکش باسی بکێت بۆ خۆش خەڵکی نەغەدەی چۆنی هەڵدەسەنگێن وڵای کاک مام کوورنژات تۆ باسی ئەوە دەکەی کە دەڵێ شنۆ نەغەدا ئەم بە نەزەری من لێرەدا ئەمە تۆزێک ئەو هەستی ئەساساتی و دەرونی خەڵک کە وەکو خۆشەویستێک کە بەنسبەت یەکتریان ماند ئەوە نابێ بۆ شێوە پێناسە بکەین ئەمە دەتوانین بڵێن خەڵکی کورد بەگشتی لە ڕۆژهەڵاتی کوردستان ولا هەموو تاکەکانی کورد لە بەشەکانی دیکەشدا ڕۆڵی پەرۆشی و هاوخەمی و هاودەردی خۆیان لە ڕابطە لەگەڵ مۆزوعیدا دەربڕی بەڵام ئەگەبگەرم بۆ سەرجابی وڵامی پرسیارەکەیت و خەڵکی نەغەدەی هەمیشە دامە ئفتخار بە خەڵکی منتەقەی شنوێ دەکەن بە دێهات و بە گوند و بە شارەکات چونکی بۆ ئەمە زیرانی نەما هاوزمان و هاونەتەوەینە بەپێ وەختی خۆی مستعمەرێن گۆش بووین تەجربەی ناخۆشن لەنگۆ هەیە بەڵێ بەرحاڵ کێشەیەک نییە ئەوە سیستمە بەرحاڵەتی وەزیفەکە بۆ دەمی ئەنگۆ ئابوونەتە شارستان و بەرحاڵەتی شارستانی خۆتان هەیە وەکو شارستانی شنۆ هەرچەند دیارە مەکاتی خۆشی لە حوزەی زۆرتمان وەکو حزور لە منتەقەی شنوێ حزورمانە بۆ خەڵکێکی نیشتمان پەروەر و خەڵکێکی خۆشەویستی هەیە و بێگومان ئەو خەڵکە هەر چاوەڕوانی ئەوەی لێ دەکرێەوە هاوکات دەگەڵەوەیدا خەڵکی نەغەدەی تۆ چاولێکە هەر نەک کوردەکە تورکەکەش بەڕاستی لەسەر خەت بوو تۆ چاولێکە لە پامی لە ئەو تورکانە کێستا لە ئینستاگرام و لە زۆر بە شوێنەکاندا کە چاو دەکەم بە فارسی بە نووسراوە دەدەن دەڵە ڕۆڵی ئێمەش کەم ڕەنگ مەبینن لە ڕاستایی ئەو مۆزوعەدا ئەو تا بۆ ژنێکی پیر بە کوردی کە دێ قسە دەکا ئەستاو لە شەیدەکان دەکا و هاوکات دەگەڵەوەیدا دەڵا مێدیای بێنن بەرحاڵ بە شتەکانی من بگازێتەوە با بزانم یەکێک لە نزیکانی یەکێک لەو کەسانەیە کە مردووە بەڵام بە ڕەچەڵک تورکە و بە تورکیشا خاوتن دەکا جا بۆیە هاوکات دەگەڵەوەیدا شتەکە شتێکی بوو خۆرسقانە شتێک بوو کە هەموو کەس ئەو ڕووداوە بێ خۆی دەزانی نەغەدە بەی خۆی دەزانی شنۆ بەی خۆی دەزانی پیرانشار لە سەقەز لە کامیاران تەنانەت کەسێکی ئازادی خواز یا دەتوان بڵم کەسێکی ئینساندۆز غێری کوردیش ئەو شتە بەی خۆی دەزانی بۆیە ئەو خەڵکە بەو هات بەشدار بوون جا بۆیە لە مەرحەلەی ئەوەڵدا ئەمە دەتوانم بڵم خەڵکی گوندەکان ئەو گوندانەی کە لە ڕەندۆڵی نزیک بوون وەکو ئاڵکاوێ وارباتەوە خودی ئەو زمێ و زۆربەی خەڵکی شنوێ بە تایبەتی ئەوانە جێگای ڕێز و تەقدیرن ئەمن وەک خۆم سپاسیان دەکەم وەکو خۆم بەرحاڵەتی وەک کوردێک بە خۆم دەناڵێنم کە هەمچون کەسانی ئاومان هەیە کەسانی نیشتمان پەروەر کەسانێک کە بەرحاڵ لە هەموو لە ئاستی مەسائلێکی ئاوە کردێتە پێشێ جاچنەتەوەی بێ غێری نەتەوەی بێ هەمیشە لەسەر خەتن و لەسەر پێنا بۆیە لە فکری خەڵکی خۆیان دابن ئەوە وەزیفەیەکی ئینسانی و نەتەوەی هەموو تاکێکی شارمەندی کوردە لە هەموو بەشێکی کوردستان بەگشتی و لە هەموو دنیادا جا من بەخیراتی کاکی واش دەکەم زۆر خۆشحاڵم کاکی واکە لێرە لە لای بەدەت بینم من لە خزمەت و دامە جاگە پێ خۆشە بەشداردم بەو شێوە دەنا دەڵێ ئەمە دەستمە خواری میوان دیکەت بێنم نانە جارێ نەغەدەی دەبێت دەگەڵمان بن ئەمە چەند ڕۆژێک دەگەڵ نەغەدەی گریاوین دەبێت دەگەڵمان بی تازە ناکرێت کاکی وای بەڕێز بەخێر بێ زۆر بەخێرەی سپاس کە دوای دووسێ کۆبوونەوە و کلاس و ئەوانەڕا هاتی بەرحاڵ زۆر سپاس و بەخێر بێ ئەوە دە خزمەت جەناب بدەین زۆر سپاس بۆ جەنابت و بۆ بەخێراتین کاکسەی سەمەدی بەڕێز و هاوڕێی دێرین دەکەم ئەوە سپاس لە جۆگرتنی جۆگران و بیسەران و بینەرانی بەرنامەکەشن دیارە بۆ خۆت بۆگە ئاگاداریە من لە هەرزم بەر لە بەیانیەوە سەعات 11 کلاسی کوردی و دوایە بەرحاڵ کۆبوونەوەیشی درێژ و بەربەرین هەر ئێستا لە ڕێ تەوابوون کە گەیشتمەوە بە پێ و خەولێکی بە جەنابتمدا بوو میوانیشم دەگەڵ میوانەکانم بەجێ هێشتەوە بۆ خۆم من گۆنانی خۆنم نانیشم وەر نەخوارد بڵین کوتم بازە بەرحاڵ سەردانی ئەوەی بەڕێز پێویستتر بوو داوا لێ بردم لەوانیش کردووە من لە خزمەت جەناب دامدار بەداخەوە من نەبووم کە جۆگری باسوخواستەکان بم فەرمایشەکانی کاکسی سەمەدی بەڕێز و جەنابت و بەرنامەکە بیسم هیوادارم شتەکانی من دووپاتکردنەوە نەبن ئەوانەی کە لە خزمەتاندا ڕەنگە تۆزێ بدەم فەرموون زۆر سپاس هەتا من هەندێک باسی دێنمە گۆڕێ ئەگەر زەحمەت هەبێ
بە دەوروبەرەکەت بڵێ پێم وایە تۆ زۆر نزیکیە دەوروبەرەکەت لەگەڵ تو لە ڕێگاهاتنەوە خەریکی ناخواردنێ پێم وایە دەنگ دێ جا دەنگەکە ڕەنگە بێتە دەنێو لایڤەکەمان پێیان بڵێ دەکرێت میکرۆفۆنەکەت قەت هەکەی ئەگەر قەتحیکەی دەنگی تۆ بژێ ئەمە نابیسین کاک سەید ئەمە شتێکمان دید ئەو لە کاک هیوا ئەوە جۆشی لەیە کاک هیوا پێم خۆشە هەر با لەگەڵ توی درێژێ پێ بدەین هاوڕێیانی بەڕێزەگە وەرو ناگرم هەر ئیوەیە کاتی کەمی کاتە ئەگەر شتێکیشو هەیە بۆم بنووسن کات هەبێ حتمما وەرتان دەگرم بەڕێزان بەڵام لە پێشدا میوانانی ئەسلی بەرنامەکەم بەداوای لێبوردن کاک هیوا ئەو ڕووداوە بوو ڕۆیدا ئەخر پێشتریش شتیوا هەبووە پێشتریش بڵێن خەڵک بە بن ڕۆنووی کەوتووە پێشتریش ڕووداوی وا ڕووی داوە بۆ یەک دەفحە شتێکی ئەوە دەتەقێتەوە یعنی تایبەتمەندیەکی زەمانی وای لێ دەکا چ وای لێ دەکا بۆ مەسەلەن لە شارێکی چووکەی وەکو شنۆیە مەسەلەن چەند کاکسەید ئاماژێ پێدان و هاوشێوەی وەی لە شارەکانی دیکەی کوردستانیش پار و پێرار و لە ڕووداوی وولەرزە و ڕووداوەکانی ژینای و ئەوانە لە هەر شاری وەکو مەسەلەن بۆ نەجوانڕۆ و ئەوی دی ڕووی دەدا بەڵام ئەو ڕوودا بوای لێ هات لە حاڵێکدا و کەسانە بەڕواڵەت بۆ تام و چێژ و کەیف و سیاحەت و لەزەتێکی کە شاخەوانی هەیەتی چوو بوون تەنان بۆ نەگەوەی کە بۆ بڵێ بۆ پارۆگنان و بۆ کاسب پێنیش بەڵام ئەو ڕوودا بووە تەقیەوە بە نەزەری زمان بەڵێ دیارە ئەگەر لە ڕاستیدا بەڕاستی ڕیشەیی ڕووداوەکە بکەین دەگەڕێنەوە بۆ زۆر مەسائل و بابەتی ڕیشەیی کە ئەگەر ئیشارە و ئاماژە بە هەر هەمووان بکەین ڕەنگە داوسلەی بەرنامەکەتدا نەگونجێ و بەڵکە لە اختیاری منیشە خارج بێ ئەمە بەڕواڵەت دەکرێت هیندێک شت باز بکەین دیارە لێرە ئەوە ئێستا دەنگت خەتا بوو ئەوەی بووین قەتا دەبێت ئەگەر ئەو شتە لێدا بە ئەوەی سەرێکە هیچت بۆ نەیە ئەو مانگەکەت فعال کرد بە من ئەو مانگەیە فێرم دوای فێرم کە کاک مام کورد نژاد باشەوە دیارە ئەو مانگە ئەگەر لەسەر ڕالەیدان فعال دەبێت کەس ناتوانێت زەنگ بۆ لێدا دیارە هەر ئەوەیە دەنگ دێت ئێستا بەڵێ دیارە قسەیەکی و شاخەوانە تارانەی بە خەرز وەربگرین کە دیارە تەبەحور و سادی و ماهیرێکی زۆری هەبووە کە هاتووە یەکێک لە هاوڕێیانی نزیکی خۆم دوێنێ بۆی جەڕامەوە لە شنۆوە کە پێکەوە پەیوەندیمان هەبوو ئەویش بەشێکە لە بەرحاڵ دەزەندەرکاران و ئەوانەی کە لەگەڵ مۆزوعەکە بوون هەتا بڵێن هەیەت و مەناش باسی کە ئەو برادەرە باسی کردو کە 10 ساڵەدا ڕەنگە چەندین ڕووداوی ئاواڕوو بدا بە تایبەت لە دامنەی دەماوەند و ئەو ناوچانە بەڵام جگە لە شاخەوانانی هیلال ئەحمەر یا لە کەسانێکە کە وەکو یاریدەدەر لەوێ بەشدار دەبن ئەگە زۆر زۆر بێت ڕەنگە سەحابی ئەو کەسانی نزیکی ئەوانەی دەفرێت ڕۆنوویدا دەمێننەوە ئەوان بەشدار بن لەنا خەڵکی ئاسایی مەحاڵە بەشدار بوو بێ دەڵێت دەیکوت بۆ یەکەمین جار دیارە ویدۆیە شێر هەبوو بەڵام ئەوەی کە بۆ خۆی باسی کردو جیاوازترە لە ویدۆیەکەی دەڵێ بۆ یەکەمین جارە کە من شتێکی ئەوا ببینم لە ڕووداوێکی ئەوادا ئەمن بەو هەموو ئیمکاناتە گەرمە و ڕفاایی خۆم کە هاتوومە بەڵام کابراایەکم دیەوە بە ئاغابانوشی لە دمی هەڵاندۆ بە کابژێنێکی زۆر سادە و سەدحی دەو هەوا و بەستەڵە کە ساردەیدادە و کڕێوە ڕنۆیدا هاتووە بە درێژایی ڕۆژێ تەفاعوز دەکا و دەگەڕێ بۆی کە و شاخەوانانە بینیتەوە دەڵا گوێ نیرووەکو ئیرادەیەکی هەرە بەرزی لە ڕاستای مەبەستەکانی خۆیدا نەبێ ئەوە بێگومانەوە ناتوانێت ڕوونادا و دیارە دەوێژدا کوتی کووردا پەرچەمەشون بالاست ئەو پەرچەم باڵابوونەوەی کوردەکانەوە بەڵام بۆیە کێش مۆزوعەکەی باشتر تۆزیع بدەم ڕاست ئێستا عیبارەتێکی نەستەقی فەلسەفەی مەشەعەم کەوتوتەوە بیر کە
پێم وابی لێرە بۆ ئێرە زۆر گونجاوە لە فەلسفەی مەشادا دەڵا ئەگەر خرێدی جەمعی محتوف نەبێ بە عەتفی معقول و مەهدوف مەهدومە، یعنی ئەگە زیاتریشی بکەمەوە بە ڕستەیەکی سادەتری بکەمەوە ئەوە دڵێ هەر حرەکەتێک دیارە لەوێ ئەساسن خرێدی جەمعی ناگەڕێتەوە سەر خرێدی مەحض، دەگەڕێتەوە سەر خرێدی فاعیلی ئەو فعل و هەڵوێست و کردەوانەی کە خەڵکێک معقولانە ئەنجامی دەدا ئەگەر مەبەستدار نەبێت لە پێناو مەبەستێکدان لە پێناو باوەڕێکدا نەبێ ئیمکانی نییە ئەوانە نەدرێژان هەبێ و خەتمی بەسەرکەوتن بن. دێرەدا مەبەستەکە مەبەستێک خەڵکەکە کە لەوانەیە خەڵکی شنوۆیە بڵین ئەو سێ شاخەوانە کە خەڵکی نەغەدەی بوونە لەو 100% کە لەگەڵیان بوونە و لەگەڵیان هەسوڕاون و هاتوچوونە ڕەنگە هەر 95% زۆر تازە زۆریشم کردووە 98% ئەوانەی ناسی بێ خەڵکی دیکە نەیناسیون. ئەدیگەلەوە چۆنە ئەو خەڵکە هەموو خۆبەخشانە هاتوونە ئەو سەرمایە دەبڕن بەو شێوەی بە شێوەیەکی نەتەوەی بەو هێلجارێکە هەڵدەپشنە سەر مۆزوعەکەی لەبەرەوەی کە ڕاستیدا پێش هەموو شتێکی هەستێکی ملی و نەتەوەییە کە وای لێ کردوونە ئەو خەڵکە بەو شێوەی ئەرزم بەزوو بڕۆنە لەو شاخانە خۆ بەر سەرمایەدن احتیمالی ڕوونووی دیکەشی هەبوو بەسەر خەڵکەکەیدا هەتا دەڵێ ئەوەش ڕووی داوە خەڵکی دیکەشیان نەجات داوە بەڵام حازر بە نەجانی خۆیان بگذارێن کە گیانی وانە بە زیندوی نەجات بدەن. هەدەفی ئەستەی خەڵکەکەیەوە نەجاتی وانە بە زیندوی بوو دەنا لەدوایشدا بەرحاڵ هەرچەند بەداخەوە بە مردووی بوو بەڵام مرنی وانە جوورێک پەیوەندی پتەوی بینی خەڵکەکەی سەر لە نوێزارشی دیکە ئەو پەیوەندە پتەوەی داڕشتەوە کە لە بینی بێزگە لە کوردی نەغەدە و شنۆوە پەیوەندی بینی کورد و ئازەرەکانی نەغەدەشی هەر سەر لە نوێزارشی دیکە داڕشتەوە و ئەوە زۆر پێویست بووە ئەوە زۆر پێویست بوو. بژی پێم خۆش بۆ هەم باسی ئەوەی دەکەینەوە هاوڕێیان ئەگەر ئەو کەسایدان هەیە بێنە نێو باسەکەمان بە تایبەتێگە لە نێوخۆی کوردستان ڕانە هەر حتممە وەریان دەگرم بەڵام تکا بنووسن لە خەڵکی شوێن لە کوێرە چونەگەر ئەمن نەتان ناسم پێشتر بۆ من ئاشنا نەبێ بەداخەوە لەبەر حرمەت میوانەکانم و حرمەتی ئەو خەڵکی کە چامان لێ دەکەن ڕەنگە نەتوان وەرتان گرم بۆی بنووسن لە کوێرە خەڵکی شوێنە یان بابەتێکی ئاماژە پێ بکەن باسی چ دەکەن پێم خۆشە وەرو دەگرم حتمما دە فرسەتەی گونجاودا. زۆر سپاس کاکی وا کاک سەید باسی ئەوان دەکرد کە دایان کورد نزیک بە 2000 نەفەر لە شوێنی ئەو ڕووداوەی بۆ 2000 نەفەر شوخی نییە 2000 نەفەر ئەویش دەڵێ هەمووی بە زەحمەتی ئەو چەند ئافرۆت سوارەی گەیشتوونەتەوێ بۆ ماوەی سێ هاتان کە دەبا وافرۆت سوارانە کردیان تا ڕێگای نیم ساعتی دو ساعت بە پێیان وەسەرکەوتون. دەڵێ ئەو 2000 نەفەرە بەردەوام خواردنی بۆ دەهات نەفەرێک دەیکوت ئەمن خواردنم بۆ هاتووە برنج و خۆرش توشتیوە هەڵمی لێ هەڵدەستا ینی بۆ شوێنێکیوە دەڵێ بەردەوام خواردن دەهات. دەڵێ خەڵکی زڵمێ لە دوو جێگایان ڕاوەستا بوون لە جێگایەک ڕاوەستا بوون ئەگەر ماشێنێک داهاتە خوارێ نوشابەوە میوەکی کوشتیان دەدادایان کوت خۆت بگرات تا دەگەر ڕەزا ئەویدی دەڵێ لە بڵێ جێگایەکی دیکەی ورودی زڵمێ ئەوجار قاپێکیان سوڵی گەرم دەدایە یعنی معلومیش نەبوو ئەو خواردن و شتا هەموو خەڵک خۆی دروستی دەکرد خەڵک دەیهێنا جا دەوڵەمەند پیاوی نێو پیاوان هەر کەسێک بێ دروستیان دەکرد یعنی قەزیە و چەند ڕۆژەی هەر ئەوە نەبوو بێنن بە فریاڵقەنن زۆر خزمەت گوزاری دیکەش دەکرا کە دەکرێت باسییان بکەیت. پێم خۆش جەنابەت کاک سەید دواش کاکیوە ئەگەر نظرێکتان سەبات بۆ بەشەیە یا زانیاری زۆرتر هەیە ئەگەر بم بێرە کاک سەید فەرموو بەڵام دوای نەخێر فەرموو ڕووی لە جەنابدا فەرموو بەڵام یەک داوایەکەمە بوو کە میوانەکان زۆر چاوەڕوانی مەکەن من نەکەن زۆریان برسیە بۆ حادەتەن لێرە لەمێژە دەباسی فەر ساعت ناخورد لەوەی پێش ناخورەوە بەڵام فەرموو من دەدوایدا بەرحاڵ لەگە شتێک دەبێ زیاتر ئەم لە خزمەتتدا دەنامە زووتر مەرەخەسکە وکە لە مەرەخەس دەبن لە خزمەتان بۆی ئەوانش دەکەوا بووە جەنابەت ئیدامەی بدا بێم خۆشەکە بابەتێک شت هەیە دەنا دوای لەگەڵ کاک سەید ئێمە جارێ هەر چۆن لە کاک سەیدی کراوە ڕای بگرێ بۆوی من لە ئیدامەی عەرزەکاندا لە خزمەت ئێوەی بەڕێزدا هەر بەتایبەت لەسەر و مەسەلەی
ئیتیحاد و هەمدڵی خەڵک لەگەڵەیەک ئەوەی کە ڕاستیدا شۆپنهاوێر کە فیلسوفێکی گەورەی ئەڵمانی و سەرچاوەی فەلاسفەیەکە لە مەکتەبێکە لە ئەڵماندا مەسەلەی کۆمپاشن باز دەکات هەمان ئیتیحاد و یەکێتی دەڵێ ئەوە ئەساسەن ئەوەیە پایە ئەخلاق ینی بە پایە ئەخلاقی دەزانێت ئیتیحاد و هەمدڵی ملەتێک بە پایە ئەخلاق دەزانێت ئەو ئیتیحاد و هەمدڵی کە لە نێو خەڵکی مەدا خەڵکی کووردا دیارە بەگشتی لە نێو خەڵکی کووردا هەیە ئەو هەستە بەخۆشیەوە هەیە هەروەگەوەی کە زارانیش بڵین زۆر ڕووداوی مێژووی هەبوو نەمەسەن لە کرماشایە کە لەوێ بوو لەرزە دەهات ئەوەی کە پێدەڵم بوومە لەرزە کۆماری ئیسلامی خەڵک لە وڵاتانی دیکە یارمەتی دەدران شارەکانی دیکە یارمەتیان دەبردن ئەوان داهەنجەڕاوە دامبردن دانار بۆ حوسەکان و بۆ یەمەن و بۆ فلستین و بۆ شۆ بۆ شۆ تاوای لە هاتووە من ئاگادار بووم لە ڕێگەی هیندێک هاوڕێی خۆم کە ئەساسەن بەشێک بوون لە ئەوە کە یارمەتەکانیان کۆ دەکردەوە دەیکوت ئەمە کە دەچینە کرمانشا وارد دەبین دەبێت بەڕێی بێڕاها دابڕین بە شۆرە ڕێیان دابڕۆین کە دەکەمینی پاسداران نەکەوین و ئەو دەستکەوتانە و یارمەتیانەمان لێ نەگرن ینی خەڵکی ما حازر بوو هەتا ئەو دەمێ ئەمن بۆ بیرم دێ هەر لە بۆکانێ کەسێکی لەو پێوەناوەیدا شەهید بوو ڕەنگە خەڵکی دیکەشە بێ کە من یا لە بیرم نەبێ ئەو دەمی نەمزانی بێ خەڵکی ما هەموو هەمیشە حازر بووە گیان بدا هاوکاری بکە لە هەموو بارەکاندا لە سەحنەدا بێ لە مەیداندا بێ ئەوە پێشەم شەشی هەستەی نەتەوەیە دوایە لە ڕاستیدا هەستەی ئاینیش دەوێدان نەخش و ڕۆڵی تایبەتی خۆی هەیە بێگومان ئاین زۆر مەسەلایە دەوێدا بە تایبەت مامۆستایانی ئاینی کە لەو ڕووداوای شنوۆیە پێی خەڵکی شاری چ مامۆستای شنوێ چ مامۆستانی شنوێتی نەغەدەی دەگەڵ خەڵکەکەی بوونە پێشڕەوی خەڵکەکەی بوونە و هاندەری خەڵکەکەی بوونە موشەوی خەڵکەکەی بوونە ئەمن بەش بە حاڵی خۆمەکە گوتاکێکی کورد لە پێشدا دوای ئەوەکە هێچێک لە خەڵکی شنوۆیە بڵم سپاسی تایبەتی لە مامۆستانی ئاینی دەکەم کە باسی نەکرد لەو ڕووداوی لە ڕووداوەکانی پێشوشدا لە ڕووداوی ژیناشدا لە هەموو ئەرسەکاندا ئەوانە هەمیشە پێشڕەوی خەڵک بوون و لەگەڵ خەڵک بوون و بەرحاڵ هەستێکی نیشتمان پەروەرانان هەبوو لە پەناهەستی دینیدا لە پەنا ئەعمالی دینیدا لە پەنا ئەنجامی وزایفی دینی و تەکالیفی دینیدا هەستێکی نیشتمان پەروەرانەشیان هەبووە بە پێچەوانەی ئاخوندەکان کە هەمیشە دژی میلەتی خۆیانن ئەوانە هەمیشە دەگەڵ میلەتی خۆیانن و بە میلەتی خۆیان حازر بوونە زیندانی بچێشن و جانیش بدەن دێرشدا لە ڕاستیدا قسەی مامۆستایەکی ئاینی کە ڕەنگە باشی نەبێ نێوی بێنم بەڵام وەختێک بیستم دەڵێ خەڵکی شنوۆیە مامۆستا مەلایسەری دەڵێ خەڵکی شنوۆیە ئێمە دوو جار بەبێ ئێمە بەبێ ئێوە دوو جار بێ نیشتمانی یعنی هاواری مامۆستایەکی ئاینی لەوەها ڕووداوێکدا بۆ نیشتمان نیشانەی ئەو پەڕی نیشتمان پەروەری مامۆستای ئاینی و بۆ ئەو فکرەیەکە ئەو ژێرخانە فکرەیەکە لە پەنا ئەو باوەڕێەوە بەرحاڵ مەڵاز درراوە ئەوە زۆر مهمە کەوا بوو مامۆستانی ئاینی وێڕای ئەوە کە لە مێنبەرەکان پێشڕەوی خەڵکن لە دیندا بێگومان ئەوانە هەم ڕێڕە و هەم پێشڕەوی باری نیشتمان پەروەرانە و نیشتمانی و نەتەوەی خەڵکی خۆیانن ئەوە زۆر مهمە ئەمن بەیەشێک لە هاوڕێیانی کە هەیئەتی ئۆمەنا بوو با بگەڕێمە سەر و خاڵەش کوتی زۆرم پێزار بوو زۆرم پێ باش بوو کوتی ئەمە وەکو هەیئەتی ئۆمەنای شنوۆیە دەچین سەردانی زمێ و ئاڵکاوێ و حەیدەراباد و چۆ و شوێنانە کە بە حەق خەڵکەکان زەحمەت چێش و تێکۆشەر بوون و ماڵیان دەرکەکانیان قسۆتە سەرپشت بۆیەکە پێشوازی لەو خەڵکەی بکەن گەرمیان بکەنەوە بە سوبیان بدەنێ دەگەڵیان بن نەهاریان بدەنێ و شامیان بدەنێ و بەرحاڵ لە خزمەت خەڵکەکەیدا بن ئەوە بەرحاڵ لە تەوەکانی دیکەی دنیا بەڕاستیەوە نابینرێ هەر لە وڵاتە پێشکەوتوانەیە کە مەلەی دەژین ئەتو لەو شاخەی لێت بقەومێ غەیرە زەوەی کە ئەوانەیە کە لەباری قانونیەوە وەزیفیان هەیە خەڵکێکی دیکە ڕەنگە خۆ تێنەگەێنێ لەو ڕێ ماشینەکەت بمێنێتەوە ڕەنگە کەسەوەی نەکا ئەوەی ئەو ڕوحەیە کە دە میلەتی کووردا هەیە ئەبن بەش بە حاڵی خۆم بەنسبەت دنیاش گەڕاوم لە هیچ نەتەوەیەکی دیکەدا نەمدیوە بۆیە جێی تاسینە جێی سپاس و پێزانینە ئەوە کە دەبێ خی گەورە شکر بکەین کە ملەتێکی ئەوامان هەیە ئەوا دەگەڵێک بە خەم و سەمی یەکترەوە بوونە ئەوەی کە مەهاتما گاندیش دەڵێ ئەمن پێم وایە هەم دڵی مەسهەبێکە کە ڕەنزی خەڵکیی کە دەرک دەکا یعنی حتا بە خودی هەمدڵی بە مەسەبێک دەشپێنێ تا تو ڕەنزی خەڵکی دیکە دەرگ نەکەی ناتوانانی دەگەڵ دەگەڵی هەمدڵ بی کەوابی فارز بتەنیش دەڵێ دەردمەند دەرچناز میشەوە
خەڵکیمە هەمووی دەردەکانیان دەردی هەر کەس هەر کەسەشی بێت بە دەردی خۆی دەزانێت چۆن دەخۆیدا دەبینیتەوە خەڵکی دیکە ئاوێنەی باڵانوێنی خۆیانن کەوابوو دەردی نەتەوەکەیمە یەک دەردا هاوار بۆ نیشتمانی مامەسایەکی ئاینی بە هاناوەچوونی خەڵکەشی کە لە ڕاستیدا بوو بە قەولی برادر فارسی ڕە بە ئاغابانۆش و پاتۆڵەکی کوردی کە هیچ پەناوپەسیوێک نێ بۆ سەرمایە هیچ بەرگرێک لە سەرمایە ناکا بەڵام حازرە بە هەڵجانی خۆی دەخەتر بخە ئەوانە هەموو جێگای ڕێز و تەقریرن بۆیە من بەو هاوڕێم مادام وەکو هەیئەتی ئۆمەنای شاری وەکو پێشنیار مادام ئێستاش پێشنیار دەکەم بە هەیئەتی ئۆمەنای شاری شنۆیە بەوانەیە کە دەستم دەرکارن بەوانەیە کە دەچن سپاس و پێزانین دەردەبڕن بۆ دەیەکانی مزورتی و زومێ و ئاڵکاوێ و حەیدەراباد و ئەوانە سپاسیان لێ دەکەن کە زۆر زۆر بەجێ ئەو سپاسە پێویستە پێم وایە هاوتا دەگەڵ هاوشان لەگەڵ هاوکات لەگەڵ هەیئەتی ئۆمەنای شاری نەغەدەش ینی کوردەکان بچن سەردانی ئازەریەکان بکەن هەیئەتی ئۆمەنای ئازەریەکان بکەن و ئەو دە 15 کەسەی کە ئازەری کەم بیستومەتەوە لەگەڵیان شان بەشانی خەڵکی شنۆ و نەغەدەی لە تەفاحوس و پشکنینی لە ڕاستیدا گەڕان بە دوای ئەو شاخەوانە نەدە زەحمەتیان کێشاوە ئەوانیش بانکن بە نیابەتی هەموو خەڵکی ئازەری نەغەدەی سپاس و پێزانینی خۆیان دەرببڕن چونکە ئێمە ئەگەرچی دوونەتەوەی جیاوازین شتەکانیشمان جیاوازە بەڵام دەبێ حتمما محکومین بەوەی کە بە ئاشتی و تەبایی لە پاڵەیەک بژین ئەو گومانانەی کۆماری ئیسلامی لە سەرەتای ئینقلابەوە بەداخەوە بە شەڕی نەغەدەیەوە خستە بینی ئەو دوونەتەوە لە پاڵەکەی نابێ بێڵین سیدی کە پیلانەکانی کۆماری ئیسلامی سەر بگرێ نابێ و حساسیەتە بە خوشکبرانی ئازەریمان نیشان بدەین ئەوانیش بەشێکن وەکومە لە ڕاستیدا ڕەنگە بە ئەندازەی منە بێ بەڵام ئەوانی زۆرێک لە زۆرەکان مافراون دەبێت دەگەڵیان بە ئاشتی بژین بە ئاشتەوایی بژین دەبێ بەرحاڵ ئەو پەیامە ئاشتیە لە هەر دەرفەتێک کە دێتە پێش بە تایبەت ئێستا دەرفەتێکی باشە پێیان بدەین و نێڵین چیدی کە پیلانەکانی کۆماری ئیسلامی سەر بکەوێت لە خزمەت دامەگە ئەمری دەکەن ئەوە ئەتوو بە قەول کوردی باشوور دەڵێن جمهوری خۆت هەیە جمهورەکەت دەڵێن نابێ بڕوا ئەمە دوو ڕۆژە چاوەڕێینەوە بۆ چۆ دەڕوا کاکیوە جا تو کەیف خۆتە جابیان جابی من لە نەزەر منەوە هەر وەخت پێت خۆش بوو دەتوانی بڕۆی بەڵام خەڵکەکە واداماز دەکەم سڵاوی یەکیان دەگەێنم ئەوەی کە جوێ لە دەنگمانە بەبێ جیاوازێ هەموو لایەشیان بەڕاستی ئەوەی کە من دەفەر من دەمێنمەوە بەڵێ لە بەرابەر ئیرادەی جەماعەتەکەی و جەنابەت و سەمەد و هەوڕیاندا ئەمن تەسلیمم بەڵام لەو لاشەوە لەوەی زیاتر ڕووزەردی میوانەکان نەبم ئەوەش بەشێکە بەرحاڵ هەر کات کە ڕۆیشتم بە بۆی کە لە بیرم نەچێ من جارێکی دیکە سپاسی یەکبەیەشی ئەو خەڵکە دەکەم کە دەرەوە وەکو تاکێکی کورد من نامیسکارە نیم سپاسی خەڵک بکەم وەکو تاکێکی کورد کە لە دەرەوەی وڵات ئەمە شانازی دەکەم وەڵەن کە خەڵکی شاری شنۆیەمە و پێم وایە هەمیشە دەبێت کارێکی بکەین کە لە ئاز شەعن و شعونی گەورەی ئەو خەڵکەیدا بێت کە ئەوە لێبڕاوانە بە گیان و ماڵ و بە هەموو جوورێک خزمەتی خوشکبرایەکانی خۆیانیان کرد ئەو سم بنەماڵە داغداران بەرحاڵتوانیان ئەگەرچی بەداخەوەنیان توانی بە زیندوی بەڵام هەر جۆرەشی بێ کە زیاتر لەوانە چاوەڕانیان نێشنەوە لە بن بارستایی بەفردا جەنازەکانیان دەرێنا و تەحویلی بنەماڵەکانیان داوە کە لە باوەشی گەرمی خاچی نیشتمان لە پەناخوایان بنێژرێن بەڵام هاوکات سەروەرێکی گەورەش کە ئەو جەنازانە لە ڕاستیدا بەدیان هێناوەک عەرزم کردن نۆبوونەوەی و دووپاتبوونەوەی ئەو ئیتحادە پتە و یەکێتیە گەورەی بوو کە لە نێوانی ئەو خەڵکی ئەو ناوچانەدا بەتایبەت و شاری نەغەدە و شنۆ جا بە کورد و ئازەریەوە دروستیان کردەوەی اتحادە جێگای دەستخۆشیە هەزار سڵاو لە ڕوحی پاشیان و لە ڕاستیدا پیرۆزبایی ئەو دەستکەتە گەورەشیان لێ دەکەم لەبێ ڕایسەرخۆشی کە لە بنەماڵەکانیان لە کەسوکاریان دەکەم پیرۆزباییشیان لێ دەکەم کە بەڕاستی کوڕەکانیان بوون بە مەرجی خۆیان بوون بە قارەمانی نۆبوونەوەی ئەو پەیوەندە گەورە و قورسە لە بینی خەڵکدا سپاسی خەڵکی شارەکەم شنۆ دەکەم کەوا لەوەندەوە کە ئەمنەوە بیرم بێ هەر لە بەرحاڵ تەشی جەنازەی مەلا مستەفای مەرحومی بارزانیەوە کە ئەوان بەو گڕوتینەوە ئەو دەمی شەر هاتنە سەر شەقام هەر ئەویان کرد لەو دەمێەوە بێوسان
هەمیشە ئەوەی کە شاهید بووم وەکو شاعیرێکی ئاینی جارسا و کاتی لەوێ ژیاو موسەی 23 ساڵێکە ئێستا بەداخەوە لێیان دوورم لە دوورەوە شانازیان پێ دەکەم دەستی محبەت و میهرەبانیان دەکوشم شانازی بەوەی دەکەم کە من پاژێکم ئەندامێکم لە ڕاستی خاشی بەرپێ ئەو خەڵکەم لەوێ لێرەوە شانازیان پێ دەکەم چاویان مازە کاکیوە ئەو ماوەی کاکسێدیش دەمەدی لەگەڵ کاکسێدیش ئاماژە بۆی کرد خەڵکی نەغەدەی هەموو قسەی جەنابیان دەکرد یعنی بەگشتی خەڵکی نەغەدەی دیارم بەستم لە خەڵکی نەغەدەی ئەو کەسانانە بوون کە دەچونە پشت میکرۆفۆن و سەر منبەر و ئەوانەوە سروشتیە ئەوانەوەی بە نوێنەراتی خەڵکی قسان دەکرد هەمووی ئەو قسەی جەنابیان دەکرد دیارە هەمە ئێمە هەم خەڵکی شنۆیە کاری خۆی ئەرکێکی زۆر گرنگی بەجێگەیاندۆ هەم خەڵکی نەغەدەش زۆر بە ئەمە و بە سفەت وەدەرکەوتن دەو بەشەیدا بە قەولی جەناب ئاماژت پێکرد بۆی دەبێت پیرۆزبایی لە خەڵکی بکەین کە ئەو فستیواڵە گەورە سیاسی و نەتەوایەتیان خۆڵقاند و فیلمەکەشی هەر بەڕاستی بوو بە جەهانی فیلمەکە ئێستا عەجیب بڵاو بۆتەوە و پێم خۆشە کاکسێ ئامادەی ئەوە هەبێ ئەمە پرسیار ناکەینەوە شۆ پێم خۆش نییە پرسیار بکەم جەنابەت وەکو میوانێکی بەڕێز هەر وتەیەکی هەت بێ دەخزمەتت داین ئەو فیلمە باعیس بوو کە چاو شتەکان سوز و دەبنە چۆن بڵێن دەبنە بەرنامەیەک بۆ ڕووداوێکی داهاتوو دوای نەکانە کە کەسێک پیاوێک لە شارێکی کرماشانە ناوچەی کرماشانێ بە تیرەندازی هێزەکانی کۆماری ئیسلامی گیانی لەدەست داوە ڕێک ئاینی ئەو فیلمان گرتووە کە خەڵک وەک مێرولەی دەستنە سەر قەبران یعنی دیارە خەڵکی کورد زوو شتی لە یەکتر وەردەگرێ و زوو مۆزوعەکان بڵاو دەبنەوە و دەرز وەردەگرن لە یەک و ئەوانە ئەوەی چێک لە شاکار و شانازەکانی ئەو ڕووداوی بوو کاک سەید پێم خۆشە تو ماوەیەکی بێدەنگی و ماندووشمان کردی هەر ئەمە قسەمان کرد یانە زۆر ڕوخسەتی من نادەن وڵاجا بەراکاکی وایە تێر بەدەستخۆتە دیارەوە مام کوردنەژادی شارێ پێکرد مەیمەوەکە جۆر لێ بەرحاڵ ئەو قسانە جوانانەی کە کاکی وای شارێ پێکرد بێگومان هەموو لە جێخۆی دابوو ئەوە هەموو نیشانەی نوقتەیەکی بەهێزی شکۆی نەتەوەی خەڵکی کوردستانی ڕۆژهەڵاتە یەک ئەوەی لەسەرەوەی هەمان خەڵکی شاری شنوێ و دیهاتەکانی دەوروبەری پێشتریش شارم بەوەی دا ئەوەی کە خەڵکی شنوێ و خەڵکی گوندەکانی دەوروبەری شنوێ وەکو زمێ و ئاڵکاوێ و زۆربەی شوێنەکانی دیکە کردیان ئەگەر بێگومان مۆقع شتەکە حەکس و پێچەوانە بە ئەو ڕووداوە لە نەغەدە بە مەسەڵەن ڕوویدا با خەڵکی نەغەدا زیاتر هەوڵی دەدا بۆ خەڵکی بەشەکانی دیکە گەلێوێ بان پس بۆیە ئەوە هەستێکە کە ئێمە دەگەڵ یەکگرێدێتەوە بیرێکی نەتەوەیە تۆ ئیشارە بەوە دەکەی مەسەلەن بوون مونا ئیشارەت بە ئەرتەژێنەکە کرد و هاوکات دەگەڵەوەیدا ئیشارەت بە ئەو سووتانی جەنگەڵەکانی جنوب وانەکە زۆر کەسی خۆبەخش و زۆر کەس هاتن مەیدانە باوەڕیان بەخوان هەبوو چونکی باوەڕیان بۆ سیستم و نیزامەی نەبوو ئەو هەموو کەسیش دەرکەوە کە سووتانی جەنگەڵەکان چه هەدەفێکی لە پشت بەڵام خەڵک کە خۆی لەو مەیدانەدا بە تەنیا دەبینێتەوە مەجبورە ئیرادە و بەهێزبوونی نەتەوەی خۆی و بەتواناکانی خۆی زۆرتر بکاتە پیشەوە بێنێتە مەیدانەیە خۆی لەو ئاریشانە دەرباز بکە و ئەگەر نوقتەیەکی زۆر دوورش بێ بە دوورە و بیڕوانیە بە تروسکایەک دەڕوانێتە ئاواتێک کە ئەو ئاواتە ڕزگاریە لە ژێر ستەم و زۆم و زۆرێک کە لەوێ لێی دەکرێت بۆ ئەوەش پێشینەی هەیە بۆ ئەوەش ڕابردووی هەیە چەندین ساڵە لە خەبات لێرەدا ئەمە بۆ یەکشت دەبی بگەڕێنەوە ئێمە کاتی خۆی کە لە مێژوودا نەبن بە دەوڵەت و ماساتی دەوڵەتی و لە ناوچەکەدا کە ئەمە لە دوو بەشدا بووین بە چوار بەش ئەو شتانە هەموو دەستیان دەستی یەک کێشاکە ئێمە وەکو ملەتی کورد کە پانتای جوغرافیایی خاکەکەمان بەرتەقای خاکی ئاڵمان دەبێ و مێژووی سابتی کردو بڕۆ لەباری جوغرافیایی چای لە بکە 56 میلیۆن کەس ملەتی کوردمان هەیە بەداخەوە ئەمە نەمانتوانێەوە تا ئێستا تەنیا دەکەین دەنگەکەی میکرۆفۆنەکەی بگرێەوە مریەم خانم
جابين مصر أصلي أساسي مسألة إما لا كنبون بدولة المؤسسات الدولتي أو كذا قالوا إذا لا شوارسوي أو معادلات أولاتنا دائما داخل سبونتوا جابوي إما الأولات خوما ذاك أولات إيران وكردستان ورشالات بلين إما بدست هندق مسائل وشهاي دنالين كل شرائط شيء أو ذاك خلشي كل كردستان ورشالات دێنێ نوختەیەکی بەهێزی شکۆیەکی شۆڕەجێڕی بەو شێوەی دروست دەکات کاکی وای شارێکی زۆر جوانی بۆ بکرێت کوتی ڕاستە و کارەساتێکی زۆر دڵتەزێن بێ بەڵام هاوکات دەگەڵەوەیدا خەڵکی هێنا سەر ئەزموونێکی بەهێز کە خۆی لەو مەیدانەدا تاقی کاتەوە هەر کەسە چی لە دەست دێ خۆبەخشانە بێت لەو مەیدانەدا نیشانی بدا نەفەر هەیە مەسەڵەن بۆ نمونە لە ڕێگای خواردنەوە لە ڕێگای پێگەیاندنی خواردەمەنی بەو کەسانی کە چالاکانە بەشدار بوونە دا بۆیە ئێمە هاوکات دەگەڵەوەیدا ئەو حرەکەتە نەتەوەیمان نیشاندا توانیمان دەرسێکیش بدەن بە کەسانی دیکە یا بە نەتەوەکانی دیکە کە لە ئێمە شت وەربگرن لە ئێمە شت فێر بن ئێمە باسی جیاوازی وڵاتانی ئوروپایی یا خاناخا وڵاتانی پێشکەوتن خازمان کرد کە مەسەڵەن بۆ نمونە ماشێنێک لەوێ وەردەگەڕێ یا تەسادف دەکە یا بە جۆرێک یا بەرحاڵەتی ئەو جەریانە گەلێ لە وڵاتی ئوروپای ڕوویدا بە چونکی سیستمەکە بە خۆی لە مەرحلەیە وەڵدا خۆی بە قانون دەزانین لە رابطە دەگەڵ پاراستنی ژیانی ئەوانە و دڵنیام کارێکی باشی دەکرد کە سیستم خەڵکەکەش باوەڕی بە سیستمەکەی خەڵکەکە کە باوەڕی بە سیستمەکە بە خۆی هەڵدەستاوە دوی ئەوانە دەکەوت ئەوانەی ڕزگار دەکرد و نەزاتشیدا بۆیە خەڵک دەست دەست یەک دەنێن مامۆستایان وەک کە کاکیوا ئیشارەی بە ڕۆڵی ئەساسی مامۆستایانی ئاین و نیشتمان پەروەردە کە ئێمە دەبێت ڕێز و سپاس و قەدردانی خۆمان لەو مامۆستایانە بکەین کە لەوێدا ڕەمزی یەکگرتووی خەڵکی کوردیان ڕقمدا و هاوکات دەگەڵەوەیدا گەنجەکان پیرەکان حتا خانمەکان نابی ڕۆڵی ئەوانی بەرچاو نەگرن چی ئەوان توانیان بە دروستکردنی خواردنی گەرم و هەروەها بە شێوەهایەکی دیکە توانیان لە چوارچێوەی خەباتێکی زەماوەری ئەوانە بێن بەشداری بن لەو پرۆسەیەدا ئەوە کارێکی کرد کە شکۆی گەورەی ڕۆژهەڵاتی کوردستانی شاندا ئەمە بۆ نمونە دەتوانین بۆ پێش ئەو ڕووداوانەش بڕوانین کوردستانی هەمیشە پێشەنگ بوو مەسەڵەن بۆ نمونە ئەو تەعەدای کە حەربەکان لە کەرکووک کردیان و لە ئەفرین کردیان کوردی ئێمە سینە کرد لە ڕۆژهەڵاتی کوردستان هەر لە خیابانە شەقام تەزاوراتی کرد خۆپێشاندانی کرد حرەکەتی ئەترازی کوردستاندا کوتی ئێمە خاک دەخۆین بەڵام خاک نافرۆشین پس بۆیە ئەوە هەموو زادەی ئەو هەستەنەتەوەیە کە لە ڕۆژهەڵاتی کوردستاندا خەڵکی ئاومان هەیە جا بۆیە ئێمە ئفتخار بەو خەڵکێ دەکەین ئەو خەڵکە نیشاندا بەڕاستی پێشەنگە ئەو خەڵکە دەتوانم بڵم هێمایەکی نەتەوەی دروست کردووە کە حەزابی ڕۆژهەڵاتی کوردستان دەتوان ئەو ڕکانە دەرز لەو خەڵکێ وەربگرن یعنی پێشەنگی خۆیان نیشانداوە پس بۆیە ئێمە ئفتخار بۆ خەڵکێ دەکەین وە سپاسی بێپایانی خۆمان بۆ هەموو مامۆستایانی ئاینی و بۆ تاک و گەنج و پیر و هەموو کەس لە خەڵکی خۆمان لە کوردستانی ڕۆژهەڵات دەکەین بە تایبەتی خەڵکی چنوویە کە پێم خۆشە کاکیواش و کاک مامکورد نژاد ئەو بەشێ بەهێن وەربگرن سپاسی خەڵکی چنوویە دەکەین بە تایبەتی ڕێز و خۆشەویستمان بۆمان هەیە بێگومان ئەوە نیشانەی ئەوەی دەگەێنە کە خەڵکی من لەسەر پێیە و لەو هەلە خۆش و ناخۆشەکاندا یەکگرتنیەک دروست دەکەن کە ئێمە ئفتخاری پێوە دەکەین کە هەموو کوردێک ئفتخاری پێوە دەکەن کاک سەید زۆر سپاس کاکیوای بە بەڕێکەین کاکیوا تۆ میوانت هەیە ڕاست ئەو ڕۆژ ڕۆژ ماندوو بووە زۆر سپاس داوای لەبوردن ئەتۆ فەرموو خۆشەویستاوانی لەسەر خەتن بمێننەوە بچوونە دەرێ داوا بکەنەوە یەک وەرتان دەگرن کاکیوا ئاخرین قسەیەکت هەیە فەرموو دەنگت نایە کاکیوا عفوکەوانەکەم گرفەوە بمبورە سپاس بە جەنابەت کە ئەو بەرنامە پێویستە و لە هەمان کاتدا حەساسەت بەرهاڵ دروست کردی وادارم کە میوانی زیاتر وەربگری و خەڵکی زیاتر نەزەر بدا بۆ چوونەکانی خۆیان دەرببڕن سپاس بۆ فەرمایشە جوانەکانی کاکسی سەمەدی هاوڕێی بەڕێزم و بۆ هەروەها بۆ تەحمل و جۆگرتنی هەموو ئەو بینەرە و بیسەرانی کە ئێستا لە بەرنامەکانتدانە و دوایش ڕەنگە لایبەکە ببینەوە ئاخرین عەرز لە خزمەتی هەموو ئێوەی بەڕێزدا ئەم جارێکی دەستخۆشی دەکەم لەو ئیتحادە بەربەرینە
لەو یەکێتی و یەکگرتوویەی کە خەڵکی ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستان نەکە لە ڕۆژهەڵاتی کوردستان بەڵکە ڕۆژهەڵات بەرامبەر بە پارچەکانی دیکەی کوردستانی هەمیشە هەیبووە. زۆر جاران خەڵکی ما سەرکەوتنی بەشەکانی دیکەیان جێژن گرتووە بە خۆشحاڵیان خۆشحاڵ بوونە لە ئەگە نەهامەتێک بۆ بەرهەڵوێڕای ئەوان خەم و پەژاریان دەربڕێەوە کەوتونەتە سەر شەقامەکان کە لەوێڵەوە کەوتونەتە زیندانەکان بە خاطری پارچەکانی دیکە. خەڵکی ما هەمیشە خۆبەخشانە لە مەیداندا بووە، هەستێکی قوڵ و هەرا و بربەرینی نێتەوەیان هەیە. لە ڕاستیدا ئەو هەستێکی پیرۆزە، هیوادارم هەمیشە گەشەی پێ زیاتر گەشەی پێ بدەن بۆی کە لە ڕێگای هەستی نەتەوەیەوە وەختێک ئەو هەستانە کانالیزێ بکرێ. زۆر وڵاتی دنیا لەوە لە ڕێگای ئەو هەستەوە ڕزگار بوونە. ئەحمەدی سوکارنۆ وەکو وڵاتێکی گەورەی وەکو ئەندونیزی لە ڕێگای هەستی نەتەوایەتیەوە ڕزگار کرد. هەتووە یەکێک لە بەناوبانگترین کەسەکانی ڕۆژگار کە ڕەنگە قەت مێژوورە بێرینەکە گاندی بوو. گاندی ڕاستیدا ئەویش عینی هەستی نەتەوایەتی بوو کە جگە لەو هەموو بەرهاڵ یاسا و ڕیسایی کە هەیە بوو هەستی نەتەوایەتی بوو کە لە نێو خەڵکیدا توانێن ئەوانش خۆیان لە ئیستەماری ئینگلیز ڕزگار بکەن. بۆیە ئەمن شایم هەمیشە بە هەستی نەتەوایەتی خەڵکی خۆمانە کە ئازادیەکی مسۆگەری بەدواوە هەبێ و هەرە ئیتحادێک کە ئێستا خەڵکیانە ئەوە بخۆی سەرکەوتنەک و لە ڕاستیدا گەیشتن بە ئەو هەدەفانەیە کە لە دوا ڕۆژیشدا هەر دەبێ ئەوانە ئێمە چاوەڕانیمان نەرەوە ئەوە بێ هەر ئەوانە بەرهەڵ پەیڕەو بکەین. بەڵام ئێستا خەڵکی دەو خۆشبەختێدا دەو ئازادێدا دەو ئیتحادەیدا کە ئێستا هەیەی تێیدایە دەبێت قەدری بگری. بە قەولی فارسەکان دەڵێن قەدری داشتەهاش و بعد ئینسان دەبێت قەدری داشتەکانی خۆی بزانێ. ئەوەی هەیەی ئەوەی خەڵکی مەهەیەتی سەرمایەکی گەورەی مەحنەویە. هەرچەند لە زۆر بارەوە دریغ دەکرێت، لە زۆر بارەوە لە کولتوری دەدرێت، زۆر بارەوە لە باری ئابوووریەوە خەڵک تەزعیف دەکرێت، گوێی پێ نابدرێ. حتا ئەو شاخەوانە بەداخەوە ئەگەر جگە لە بڵین ئیدارەی هیلال ئەحمەر کە بەڕاستی ئەوانی ماندوو بوون بنەوەی خۆیان، بەڵام لە کولداگەر نیزامی استبای ئەوانەی ڕەنگە لە 24 ساعت داتوانی بای ڕزگار بکاو بە زیندویش بە ینی کەمتر لەوەش. بەڵام ئەوان بەڕاستی خۆیان زۆر تێنەگەیان. هەتا لایڤێکە بە شێوەی ڕاستەوخۆ شنۆ هەواڵ هەیبوو ئەمن جۆم لێگر یەکێک دوای کوتیانەوە قایم مقامە یا بڵێن بەخشدارە قایم مقام کامان دەبێت بەخشدارەوە بۆ ئەگەر بڵن یاروان کوتیان قایم مقام پیانوا بوو بەرهەڵ قایم مقام منزوریان بەخشدار بێ مەخژوریان فەرماندار بێ. بەڵام ئەم جۆم لێ بوو بە بەوانی دەکورد ئەوە زۆر مهمە ئەو شتەی تەنیا بنێوی هیلال ئەحمەر تەواو بکەنی، ینی زەحمەت و تێکۆشانی ئەو هەموو خەڵکە کە دەو شەش حەوت ڕۆژەیدا بەردەوام ئەوانە لەو شاخەیت بەو شاخەیەوە بوون دەویست سێرفەن بەنێوی هیلال ئەحمەر کە ئەوە جارێکی غەدرێکی گەورە بوو لە خەڵکی شنەوە نەغەدە و پیرانشار و مەهاباد و دەوروبەر لە برازەرێک خوشک برازەرەکانیش کە هاتبوون بەرهەڵ بەشدارێن لەو هەموو خەڵکەی کە خولاسە بەشدار و سەهیم بوو تێیدا غەدرێکی گەورە بوو دەهێویست دەیان بکە. بەڵام بەخۆشیەوە ئەمن جۆم لە یەکێک لە بابی فەوتکردوەکان بوو کۆچکردوەکان بوو کە کوتی ئەمن جەنازەی کوڕی خۆم نادەمەوە بە کەس بۆ ئافرۆیدانە ئەگەر ڕاستم کوت پێمە بەس لەو ماشێندارانە بوو بە تایبەت ماشێنی کۆنە بڵندەکان بن ئافرۆید دەبێ حتمما ئەوان بن. یعنی مەبەستی لەو خەڵکەی بوو کە لەوێ زیاتر لە هەموو نەخش و ڕۆڵیان هەبوو ئەوانی دەدەمەوە. ئەمن وێڕای سەرخۆشی دووبارە لە هەموو بنەماڵەکان زارێکی دیکەش سپاسی ئەو هەستە خاوێن و بەتینەی ئەو بەڕێزەمان دەکەین کە خاوەن باوکی یەکێک لە شەیدەکان بوو وابزانم شەید ڕۆیان بوو باسی کرد کە بەڕاستی ئەوە هەڵوێستەی زۆر پیرۆز و زۆر کوردانە و زۆر نیشتمان پەروەرانە بوو. وابزانم دشکردەوەیەک بوو هەر بەو تۆسیە و سەفارشی برادری بە قەول و بەنێو قایم مقام هەرچەم بە کوردی قسەی دەکرد بەڵام حەق نییە کوردێک بتوانێ ئەوەندە زاڵم بێ کە زەحمەت و تێکۆشانی ئەو هەموو خەڵکەی بۆلا بنێ بەرحاڵ بینی بە دایرێکەوە گرێ بدا. هەرچەند نابێ خودی ئەو دایرەکە ئیدارەی هیلال ئەحمەرە زەحمەتەکانی ویشە لە بەرچاوە بەڵام بێ ئینسافی ئەگەر هەمووی بەوێدا بشتێنەوە کە ڕەنگە ئەوان کەمترین ڕۆڵیشان کاکیوە ئاماژەت بە شتێکی باش کرد بەڵام بۆی کە وەختت نەگیرێ ئیدامەی دەدەین لەگەڵ برادەران ئیدامەی دەدەین دەنگیشت نایە کاکیوە جا بۆیە لەگەڵ برادەران ئاماژە بەو باسە گرنگەی دەدەین ئەو باسە زۆر گرنگ بوو حتمما درێژە پێ دەین
سپاس بۆ بەشداریت پێم خۆشە زۆر یەک لازم دەنگەکە خەتە بوو بداخەوە تەلێفۆنەکات نەهێژ فرمووتی دەتوانین دوو دەڵام بەگەڵ ئەو باسی درێژە پێ دەدەین باسێکی زۆر گرنگ بۆ ئەوەی کە ویستیان بنەی خۆیان تاوکەن درێژە پێ دەدەین و غەدریان هەر لە هەندێک لە کوڕەکانی هیلال ئەحمەدیش کرد چون زەحمەتی وانیشیان کردەوە هیچ هەرەوە باعث بوو خەڵکەوانیش لە بەستاری کەوت سپاس بۆ بەشداریت ئەگەر پێت خۆشە جنابت بە خودای دەست پێین ئەگەر جنابیش لەمیش هەر ڕای جنابەت سپاسی و کوڕانی هیلال ئەحمەدی دەکەم کە بەتایبەت بە کوردی قسەیان دەکرد و هەڵوێستێکی کوردانان هەبوو بەتایبەت بە پرسەکەی 2000 جۆرە قسەکانی بوو بەرحاڵ سپاسی هەموو ئەو لایەنانە دەکەم کە بەشدار بوون سەرخۆشی دووبارە لە بنەماڵەکان و لە خەڵکی نەغەدە و بەگشتی لە خەڵکی شنەوە لەوانەیە کە زەحمەت دەچێشن تەنانەت لە برا خوشکبرا ئازرەکانی ئەمە ڕێز و حورمەت بۆ هەموو لایەکتان هەیە هەر جۆ دەگرم بەڵام لە خوارێ وشێک دەژوێت دەکەم و جۆ لە فەرمایشتەکانتان دەگرم هەر سەرکەوتوو بم سپاس بە هەموو لایەکتان یەکێک لەو میوانانەی کە بەشدار بوو میوانی تۆیە پێی بڵە بچێتە دەرێ لە بەرنامەکەی باشە سپاس دەستەکانت خۆش زۆر زۆر سپاس خۆت بچۆ دەرێ باشە زەحمەت نەبێ لە بەرنامەکەی خۆم فڕم دەدەی یا باش بەسەر چاوە وڵای ئەمنە جنایەتەی ناکەم باشە خۆمان سپاس دەکەم کاک سەید کاک دیاکۆ لێرەیە بەڵام ئەمن پێم خۆشە گوێی لێ بێ ناتوانم وەریگرم ئەوە تاوەری دەگرم خۆی داوا بکە داوای کردەوە دێت ئێستا بەڵام هاوڕێیان ئەوانەی پێتان خۆشە قسە بکەن پێم وتن کە یەک جملە ڕستەیە شتێکم بۆ میێن کە لە چۆڕە زەنگ لێدەم بۆی کە من بتوام وەرتانگرم بە چاوەندەنا وەرتان هەر دەگرم حتمما کاک دیاکۆ دەبێت کامێراکەی بسوڕێنی و ئاوە ئەرێ وەڵا دەستخۆش بەخێر بێ ئاز دەکەم مام کوردنژادیان بەخێرەی پێشوەی کە دەست پێ بکەی بە کاک سەیدیشم کوتم هەر یەک لە ئێمە کاک هیواش لە دووسێ کۆبوونەوەی دیڕات بۆ خۆشت لە کۆبوونەوەی دیڕاتووی کاک سەیدیشمان والێک ئەو شۆ زۆر ماندوو هەر جۆ لە قسەی مەڕاگرێ بەڵام پێما باسەکە خۆشە ئەم لەبەرەوەی کە لە سەیدانیش دەتەرسێم خێزام سەیدە نایڵم کاک سەید بڕوا و شۆ دەبێت لە لامان بێ کاک سەیدەکرد جەنابەت هەر لەگەڵمان بە کاک دیاکۆ کە تەشریف هێناوە جامانەکەی باعث بووە من ئەو پرسیارەم لێ بکەم بۆ خۆی سۆین دەست پێ دەکا بەڵام ئەو جامانە لەو چەند ڕۆژەیدا جامانەش ڕۆڵێکی تایبەتی هەبوو پێم خۆشە ئەگەر دەستی پێکرد ئاماژەیەکیش بۆی بکات جا فەرموو اختیار جەنابەتدایە کاک دیاکۆ زۆر سپاس دەکەم پێشەکی سلااو ماندوو نەبوونی و دەستخۆشی بۆ خۆت مام کوردنژاد کاک سەیدجان زۆر خۆشحاڵم کە ڕاستەوخۆ دەوبینم قسە دەکەین وەسلااو لەو کەسانی کە ئێستا دەژوورەکەدانە تەشریفیان هەیەوە ئێمە تەحمل دەکەن یا من تەحمل دەکەم بەسەر شتێک و هاوکات دڵتەزێنە ناخۆشە سەرخۆشی دەکەم دیارە لە بنەماڵەکان لە خەڵکی نەغەدە و شنۆ و دەتوانم بڵێم کوردستانمان خۆش کارەساتێکی زۆر دڵتەزێن بوو ئەجگار زۆر دڵتەزێن بوو بەڵام ئێمە هەمیشە کاتێک بەحسی نەتەوە یا بەحسی ئەو چەشنە کارەساتانە دەکەین دەتوانین تعریف بکەین چ شتێک ئێمە لە دەوریە کۆ دەکاتەوە کاتێک کە پێداگیری لەسەر چەمکی نەتەوە لەسەر چەمکی کوردبوونیا من زۆر پێداگیری لەسەرەوە دەکەم لە شۆنی دیکەش کە دەڵێم بۆچی ئێمە وەکو کورد جیاوازین بە واتایانێ لە باری زێهنی و ئەوی دیکە بۆ من تعریف بکەمەوە بەڵام جیاوازەکانی ئێمە دەسیدایە دەنێ ئەو بەشداری غەم و شادەکانماندایە ئێمە وا بارهاتوینەکە خاوەندارێتی دەکەین لە خۆمان خاوەندارێتی لە نەهامەتەکانمان دەکەین خاوەندارێتی لە شەهیدەکانمان دەکەین خاوەندارێتی لە زیندانەکانمان دەکەین خاوەندارێتی لە قارەمانەکانمان دەکەین خاوەندارێتی لە شکۆ و گەورەییمان دەکەین
بۆ هەموو شتێک خاوەندار دەیدەینە دەرێ ینی خۆمان بە خاوەندار دەزانین و ئەوەیە کە ڕەمزی سەرکەوتن و جیاوازی ئێمە دەبێتن بۆ دەڵێم ئێمە جیاوازی کاتێک ئەو کارە ساتی ڕونوێ دێتە پێشێ کە دەڕۆن و هەتا چەند تیمی هلال ئەحمەریش دەڕوا و دوایە مەسەلەن فەرمانداری نەغەدە زۆر ڕاحەت دەگەڕێتەوە دەڵێ یەکەوەی کە بیانوویەکی دێنێتەوە دەڵێ ئەوانە مۆڵەت یا ئیزازەی شاخەوانیان نەبوو بەڵام لە فدراسیۆنی شاخەوانی ئەوانە بە نێوی تیمی شاخەوانی کاویان مزەوزی هەیە ڕەسم و ئەو کەسانی کە دەوێدانە زوزبی ئەو پسپۆرانە بوونە دیارە لاون بەڵام پسپۆرن ینی شاخەوانی حرفەیی بوونە دەزانن و بە تایبەتی شێوەکانی کوردستانیش دەناسن و دەزانن بە چ شێوەیەک لە وەزعیەتی شاخەوانی ئەسلەمدا چۆن ئەو کارە بکەن و خۆیان دەزانن بۆچی هەڵیان بژاردوتن دەو وەرزەیدا دەو مەقتەعەیدا ڕندۆڵە هەڵدەبژێرن بۆ مەسەلەن تەمرینی بەرف کوبی و نازانم زۆر کاری حرفەی دیکە شاخەوانی هەیە کە لەوێ بیکەن و ئەنجامی دەدەن و دەکشێنەوە بەڵام دەنێو ئەو باوگۆرانەیدا کە هەبوو دەنێو تۆفانەیدا کە هەبوو ئێمە بە پشتبەستن بە ورەمان بە عەزموونمان بەبێ ئەوەی کە ئەو کەسانی کە لەوێ چوون بۆ یارمەتی بەبێ ئەوەی کە شاخەوانی حرفەیی بن ینی وەکو بڵین ڕشتەیەکی وەرزشی حرفەیی ئەو کارە دەکەن ئێمە بینیمان ئاغەبانوویەکیان لەسەر بوو ئاغەبانووی کە دەتوانێت باوڕەهێڵە نفوزی تێدا بکە بەڵام باوڕەهێڵە نەیتوانی دەورە و غیرەتی ئەو کەسانەدا نفوز بکات ئێمە کەسانێکمان دیت کە 20 میتر ڕنوویان هەڵقەندووە میتر بە میتر یعنی کە بە خاوەنداری تەرمەکانی خۆشمانەمەوە دەردەکەوین بە خاوەند و ئەو کەسانە بوون کە نیشانیاندا چەندە دەتوانن پشتیەک بگرن چەندە دەتوانن ئاگایان لە یەکتر بێ و هیچ کەسێک کەس بە تەنیایی نەکە من چەلێکی لەگەڵ تۆ هەر ئەو چەند ڕۆژێک قسەمان دەکرد باسی ئەوم دەکرد بۆ کارەساتێک کاتە پێشەستم دەکرد زۆر بەتەنینە یا بەتەنێم یا چ وەزیەتێکە بەڵام ئەو ئەزمونەی دەدا کە ئێمە بەتەنێ نین ئێمە جیاواز بیر دەکەینەوە ئەندێشەی جیاوازمان هەیە بەڵام هیچ کات بەتەنێ نینە وەک چێوەکانی زاگرۆس وەکو ڕندۆڵە و قەندیل لە پشتیەک ڕاوەستاوین و دەزانین چێوەکان چەندە دۆستی ئێمەنا و دەو کارەساتی کاتە پێشێش خۆشێکی ئەوەیە ئێمە ڕندۆڵەمان وانێک نەکرد دڵمان نەیەشاند ڕندۆڵەش دەیزانی کە ئەو ڕۆڵانە ڕۆڵەی خۆیەتی بەڵام ئەوە ڕنۆ بوو ڕەهێڵە کە هەرەسی هێنا بەڵام هەرسەکە هەرسەیەکی جەستەیی بۆمە پێکێنا خەمی هێنا بۆ ئێمە بەڵام دەنێو ئەو خەمەشدا وەکو قەقنەس هەستاینەوە بژاینەوە کاتێک ئێمە بەحسی ئەو شتانە دەکەین وتاری یا قسەی پۆپۆلیستی نییە یا وە خرۆشهێنانی هەست و سۆز و بەقەول ئیحساسات نێ دێرەدا ئێمە بەحسی واقعیەتێکی ڕووداوێک دەکەین بەحسی حەقیقەتێک دەکەین ئەوە حەقیقەتێک بوو کە 15 کیلۆمتر خەڵک تەرمەکانیان لەسەر شانی دانا ئەوە حەقیقەتێک بوو کە بست بە بستی ئەو ڕنویان هەڵقەن 20 متر تا پەیکەری ئەو شاخەوانانیان دەرهێنا بۆی کە بڵێن ئێمە خاوەندارین ئێمە ڕۆڵەکە زی ناهێڵین بە قەولی فەرماندا لێ بگەڕێن با بەهاری بەسەردا بێ بەفر دەتوتەوە دوای وردە دێنە دەرەوە ئەمە کوتمان نا ئێمە خاوەندارین خاوەنداری غەمەکانیشمانین خاوەنداری شەیدیشمانین خاوەنداری شکۆکانیشین و دەوێت کە واتایەکی فەلسەفی درا بە ورە و دەنێ ئەو واتایەدا چۆنمان نیشاندا کە
چ شتێک گورەمان دەداتێ بەحسی ئاغەبانوو تێناگۆڕێ کە بۆچی بوو بە نمادی ئێمە هەر لە کاتی یارمەتیدان و هەڵقەنی کوێ و ڕنۆکانەوە ئێمە پشتمان بەست بەو مێژوو فەلسەفەیەی یا ئەو خەباتە فەلسەفیەی کە ئێمە بەحسمان دەکرد دەنێو ئاغەبانوویدا تعریفی دەکەین ئاغەبانوو لە حاڵەتی لە قالبی مۆزوعیەتی پارچەیەک دێتە دەرێ واتایەکی فەلسەفی هەیە بۆ ژیانی ئێمە وەکو بەشێک لە مێژووی ئێمەیە کە هەڵگری مێژووی ئێمەیە دەنێ ئەو مێژووی ئێمەدا هەم نەهامەتیمان هەیە هەم شەیدمان هەیە هەم کوشتەمان هەیە هەم شکستمان هەیە و هاوکاتیش هەر ئەبەوەی هەر بۆ ئاغەبانوویەی شکۆمان خوڵقاندۆ سەرکەوتمان خوڵقاندۆ و ئەوە بوو کە ئێمەی ڕاگرت و ئێمە زانیمان کە هیچ کەسێک نەبەتەنەیە هیچ کوردێک بەتەنێنێ و نیشانمان دەکە چۆنسۆنی ئێمە دەتوانین لە پشتگیەک ڕاوەستین و هاواری کرد کە شوناسی من سێ من چێم و من بۆ جیاوازم ئێستا من زۆرم قسە کرد بە نەتیجە بۆیشمان داوت کردووی کە قسام بکەی قەتحان کاک سەید هەز دەکەم زۆری ماندوو دەکەین کاک سەید ئەگەر هەرزم کرد ئێمە پرسیارێکی تایبەتمان نێوشوە ئەگەر وتەیەکی تایبەتت هەیە پێم خۆشە باسی بکەی خەڵکیش داوا دەکات بیانین ئەگەر دەزانی پێت مناسبە خەڵکی دیکە دێنین بەڵام پێم خۆشە دوایین وتەی جەنابەت ببیستم چون خەڵکی نەغەدەی و پێم خۆشە ئەو هەستەی تۆش لە مێژە نەغەدەت بەجێشتۆ خەڵکی گوندی قارنەی پێم خۆشێکشتیش بڵم ئەمن و کاک دیاکۆ لەسەر گوندی قارنێ لەگەڵێک ئاشنا بووینە یعنی مۆزوعێکی مەڕ ئەون و کاک دیاکۆ بە کوردێکی زۆر بەتفاڕ بووین بە جوانی خەریکی ئەو کارانە بووین لەسەر دەمانەویست کاک دیاکۆ دەویست دکۆمنتێکی سازکا لەسەر قارنێ هەمیش فیلم بەرداریم دەکرد تازە دکمان قاچاق بووینە و منەتمان بە کەس نییە جایدی لەسەر گوندی قارنێ ئاشنا خەڵکی قارنێ لە مێژە بەجێتێشت پێم خۆشە بزانم هەستت چ بوو کاتێک کە ئەو ڕووداوە بوو بە فستیواڵێک بوو بە شتێکی ئەوەندە گەورە کە خەمی ئەو شاخەوان و خەمی مردنوانەی لەمەدا لە بیری مەی بردەوە تەنانەت لە بیری خانەوادەکانیان بردەوە برای کاک مەحسێنی بابی کاک ڕەحیمی ڕۆیان بوو یان کاک محەممەد ڕۆیان چه هەستێکیان نەبوو ئەو دایکانە ئەو دایکەی یا دایک بوو یا ننکی یەکێک لە خوا لە خۆشبان بوو کە حەجەمیش بوو هەستی ئەوی پێم خۆشە هەستی خۆتمان پێ بڵێ وەکو دوایین قسە سپاس سەرەتا بەخێرهاتنی کاک دیاکۆ دەکەم زۆر سپاس بۆ وتە جوانەکانی زۆر بابەتگەلێکی جوانی شارە پێکرد ئەو ڕووکانە زۆر کوردانە و بەرحاڵ بە هێمایەکی نەتەوەی ئمە دەرکەوت کە ئەمە پێناسەکەی ئمە ئەو هێمایانەیە کە یەشێک لەوان ئاغابانوە بەرحاڵ دەسەد خۆل بێ ئەمان ئەو مەردەخانەی کە دەنابێت پێشتری شارەمان پێکرد هەمچون ئاغابانوێکی لەسەر بوو کە ئەو ئاغابانوە توانیوێتی وەرە و شەهامەتێک بە ئێمە بداوە خۆی لە خۆیدا دەتوانێت سیمایەکی وەرە بەخش بێ دیارەمە پێشتر لەوە زۆر قسەمان کرد بەڵام باسی میدیامان کرد باسی ڕۆڵی خەڵکی کوردستان و هەروەها بەتایبەتی خەڵکی شنۆ و هیلالی ئەحمەر و خەڵکی نەغەدە و بە جیهانی بوونی ئەو فیلمانە کە بەرحاڵ کە چاو لەو فیلمانە دەکەی مەزەندەی وەی دەکرێت 30 تا 50,000 کەس بەشدار بێ لەو ناشتنی مەراسمی ئەو قارەمانانە تەنانەت لە بیرمە مامۆستایەک بەرحاڵ ئەوە بە هەدەفمەند ئەو قسەی کرد یا خاناخا لەخۆ ئەو قسەی کرد لە نەزانی خۆی کتی ئەمن پێم باشە هەر ئەو شۆکانە ئەو قارەمانانە بنێژین ینی ئەو شاخەوانانە بەڵام خەڵکەکە بەرحاڵ احترازێکی کوتی نا ئەوانە لێ لە مزگەوت دێنەوە وەسپێدوچی بە شکۆمەندێکی گەورە ئەوانە دەبیندا نوێژین ئەمن دەرجا ئەو لەوەکتم ئەتوو وەکی لێو خەڵکەنی بەرحاڵ تۆ ناتوانێت قسە بکەی هەرچەند تویشی بکێگەر بە من بێ دیارە بەوی نەبوو چونکی بۆ خەڵک نیشانی دا و خەڵک دیاری دەکا ڕاستە
سەراوەی کە ئەمە باسی زەبر و زەنگ و هێندێک مەسائل و هێندێک پەدیدی دیکەمان کرد بەڵام خەڵک ڕێسکی خۆی دۆزیوەتەوە بەڕاستی خەڵک هەمیشە لەسەر پێ لە مەیداندایە لە بۆ هەر دەرد و ژان و ناخۆشی و خۆشیە کە دێتە سەر ڕێگای بەکۆ بە یەکەوە دەگەڵی بەشدار دەبن هەروەکە باسی بەرتاژینەکەمان کرد سووتاندنی ئەو جەنگەڵانە خەڵکە چۆن خۆبەخشان هاتنە مەیدانەیە نیشانەی پێشەنگی خەڵکی کوردستان کە خاک دەخۆین خاک نافرۆشین بەرحاڵ زۆر شتیان کرد هەر بۆ نمونە ئەو ڕێفراندۆمێکی لە کوردستانی باشوور کراوە لە زۆر شوێنەکانی دیکە جا بۆیە ئەو شتێک کە ڕوودەدا ڕووداوێکی زۆر ناخۆش بوو کە لە بۆ خەڵکی کوردستانی ڕۆژهەڵاتی و بۆ هەموو تاکێشی کرد لە هەموو دنیادا هاتە پێشەوە تا بخۆشمان لێرەوە پێی دەتلاینەوە ینی بە پەرۆشەوە دەماڕوانی بزانین ئەو قارەمانانە دەزیاتیان دەبێ خاناخات چۆن دەزرێنەوە چۆن دەبێت لێرەدا تەنها یەک شت کە پێشتری ژەمە شارمەکە سیستمەکە ڕخنەی لە مەرحەلەی وەڵا ڕخنەی لەسەر واردە ئەگەر سیستم بەجددی هات بەسەرکار احتمال ئەوانە مەسەلەن ئێستا لە ژیان دابان و بەرحاڵ یا خاناخە تەلفاتەکە بۆ حەددەی نەبا جا بۆ من بۆ ئاخرین وتە من زۆرم قسە کردو لەوانەیە ئەو قسانی کە من سادێکم زۆر بەشیان تکراری بێ یەک شتیش پێم خۆش بوو پێک شتیش پێم خۆش بوو شاری پێ بکەم ئاگام لێیە لە کۆمنتەکاندا زۆر کەس بە خێراتنی من دەکا بە خێراتنی هاوڕێی کاردیاکۆکات ئەمە سپاسی هەمان دەکەم بۆ جارێکی دیکە ئەمە سەرخۆشی لە خەڵکی کوردستان و بەتایبەتی بنەماڵەی ئەو قارەمانانە دەکەم هەم وتەی ئەو کەسانی کە لەبێت لە دوانیاندا وەکو بنەماڵەی ئەو قارەمانانە یا بەرحاڵ کەسانی دیکە کە قسەیان کرد خۆی لە خۆیدا نوعێک بەخشینەوە ورە بوو کە کورسایی ئەو کارەساتی لەسەر شانی تاکتاکی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە هەموو دنیادا کەم کردەوە تۆ چاو لێ دەکە بابی محەممەد ڕۆیانی بە شێوەیە قسە دەکات لەوێتدا هەتا وشەوەی دەڵە کوردستان یەکە و نابێ بدوو پس بۆیە لە ئەحساساتی دەرونی ئەو خەڵکیدا هەستێکی نەتەوایەتی هەندی خواردوێتەوە ئەو خەڵکە بە دوای هەستێکدا دەگەڕێکە لە وەزعەتی نەجاتی بێت ڕاستە ئێمە لە خەبات و بەرخودان و شۆڕشێکی زۆر بوونە و مێژوو ڕابردوێکی زۆر دوور و درێژمان هەیە بەڵام هاوکات دەگەڵەوەیدا افتخار بەخۆم دەکەم وەکو تاچێکی کوردی ڕۆژهەڵاتی کوردستان کە خەڵکی کورد ئێستا بەخۆی پێشەنگە و لە مەیدانەکەدا کاری خۆی بەخۆی دەکات و بەخۆی ڕێگاکانی خۆی دیکەوە هەروەک پێشتری شارم پێکرد لە ڕێگای فێربوونی زمانی کوردی و لە ڕێگای ئەو کۆرشانەی کە لە ناوچ لە هەموو بەشەکانی کوردستان بەتایبەتی لە خولی موزیک سوزانم خولی فێربوونی زمانی کوردی لە زۆر بەشی دیکەوە خەڵک کار دەکەن چاو دەکەیت لە هەموو بۆنەکاندا بە هیمای نەتەوەی مەسەن یەک لەوانکە ئاغابانوە دەردەکەوە خەڵکی مە لە پامە نەورۆزەکان کە دەیدەن یا هاوکات دەگەڵەوەیدا نیشانیاندا بەڕاستی پێشەنگن لە بەرابەر عەزابی کوردی ڕۆژهەڵاتیشدا بۆیە ئێمە ئفتخار بۆ خەڵکی دەکەین ئەم پێما بۆ جارێکی دیکە ئێمە ئەگەر باوەڕمان بەوە هەبێت لە کوردستانی ڕۆژهەڵات بە شتێک بگەین و شتێک بکەین دەبێت لەو حرەکەتە پشتیوانی لە خەڵک بکەین و ئەو خەڵکی بە پێشەنگی خۆمان بزانین ڕاستە ئەوڕۆ مەلەفی کاری ئێمە مەلەفی قسەکانی ئێمە لە چوارچێوەی ئەو ڕووداوە کار ساتە دڵسەڵجێنەیە کە لە ڕندۆڵیدا ڕوویداوە ئەو شتێکی سروشتیە خاناخا شتێکە پەدیدەیەکە هاتووەتە پێشێ بەڵام خاناخا ئەمن پێشتریش باسم کرد ئەگەر قانونمەندیەک کە باش شتێکە بە ئەوانە گەر ئیشتباشیان کردوە کاک دیاکۆی شارە پێکردو کە بەڵێ فەرمانداری نەغەدە دڵ ئەوانە کەسانێکی خبرەنینەوە بەرحاڵ هەر کەس ئاستاوە دەڵام من شاخەوانم ئەوە بە دەلیل و مەدرەک سابت بۆوانە هاوڕێ و هاوخەباتی کەسێکی وەکو محەممەد هەورازی بوونە کە لە پاڵویشدا ئارامیان گرت و لەو خاکەشدا گەرم بوونەوە توش بووە بەڕاستی لە ژێڕنودا بە سەرمان لەبین چون ئەگەر جابۆیە ئەمن بۆ جارێکی دیکە کە من زۆرم قسە کرد کاددم بە هاوڕێیان و زۆر کەس لێرە داوا دەکات دەڵە وەرم گرا بەنیازین بە نەزەرم من بەجێتان بێڵم بەڵام هەر دەگەڵتان دەمێنەوە لە لایڤەکەدا ئیسپادە لە قسە شیرینەکانی کاک دیاکۆی دەکەم چی بۆ کەسێکی بازمون و زۆر بەتوانایە و لە نزیکیشەوە چاوم پێکەوتەوە بە جێناب ژاریشم کردی دەشیناسم و خۆشم دەوێت ڕزشی کردەیە بەرحاڵ خەڵکەی دیکەش وەربگرا جارشکە سەرخۆشی لە خەڵکی کوردستان و بەتایبەتی بنەماڵی ئەو داغدارانە دەکەم وەسپاسی ئەو خەڵکەی دەکەم لەو لاڤێک کە بەشدار بوون و بەرحاڵەتی سلاویان گەیاندین بەرحاڵەتی دەستخۆشان لێمە کردووە کە هێواداری موانش بێنە سەری و بێن قسەی خۆیان کرد لەو لاڤێدا ئەمە زۆر سپاس دەکەم خۆش بێ بۆ کە احتیمادە بە مندا ئەو دەگەڵتان بەشدار زۆر سپاس زۆر بەخێرەی زۆر سپاس کاک سەید جان کە لەگەڵمان بووی
پێم خۆش بۆ کەسێکی خەڵکی ناوچەی نەغەدەی لەگەڵمان بی کاک دیاکۆش کە نەغەدەیە سپاس بۆ بەشداربوونت ئەگە کرا خۆت لە لایڤەکەی زەحمەت بچۆ دەرێ ئەم بەدەی لێی کە سەوادم زۆر نێ لێرەش هەز دەکەمە چەنی خاوڵ دەدەم بۆم جێبجێ نابێ سپاس بۆ بەشداربوون ئەوە مەردەخان لەسەر خەتە هاوڕێیان کاک ڕەنجدەر برانی بەڕێستکە هەمووتان داواکەتان وەرگرنەوە هەوڵم دا وەرتانگرم بۆم جێبجێ نەبوو با کاک مەردەخان داوای بکە ئەمن کاک مەردەخانی وەرگرم چون یەکێک لە کاراکتێرەکانی ئەو ڕۆژانە ڕۆژهەڵاتی کوردستانە کاک سەیجان تو بە خودای دەسپێرین زۆر سپاس سەرچاوم هاوڕێیان کاک ڕەنجدەر زۆر لە مێژە دەمێ وەرگرم بۆ من ناگیرەی یەک دوو خوشکی بەڕێزیشن هەمووتان بچوونە دەرێ باسەر لە نوێرە پێشدا کاک مەردە داوا بکە ئەی وەرگرم بەسەر چاوان حتمە وەرتان دەگرم کاک دیاکۆش چون درەنگ هاتووە سای دەکەین نەهێڵین زۆر قسان بکە مافەکەی بدەین بەنگۆ کە لە ڕۆژهەڵاتدا کاک دیاکۆ چاوت ماز دەکەم لەگەڵمان بە شۆخێ دەکەم خۆشەویستی منی دەمەوێت تا ئەو بەڕێزە مەرد کاک مەردەخان تەشریفی دێنێ یا بەڕێزەکانی دیکە ئەو شۆ پرسیارێکمان نییە یەکی خۆش کە ئەمن پێم جالب بوو بزگانی پێی هەستم بە شانازی غڕورد کرد ئەم ڕاستیەکەی دەڵێم کارەساتەکە زۆر گەورەیە بەڵام دیسان پشتنی ڕاست کردەوە کاتێک بەرگەی تەرحیم و دانانی سەرخۆشیەکە بوو زۆر تاو خەڵکی شنۆیە خۆیان بە خاوەنی موسیبەت و کارەسات دەزانن سەرخۆشی لەوێدا دەنێن خەڵکی نەغەدەی بەگشتی خۆی بە خاوەنی ئەوە دەزانێ کاتێک بەحسی ئەو قارەمانێتی دەکەین من چاوم لێ دەکرد ئەو ماشینانە ئەو کەسانی کە خاوەنی ئەو ماشینانە بوون قارەمانەتیان خوڵقاندووە ینی من پێم سەیرە هەموو لە کار و شت لەیاندا بوو خەڵکیان دەهێنا و دەبرد ماشینەکانیان ئەسن گرنگ نەبوو دەوێدا چ بەسەر ماشینەکەیان دەیە چی لێ نایە بە چ شێوەیەکیە هەستیان بۆ بەرپرسیارەتیە کرد کە دەبی حزوریان هەبێ تۆ بیر لەوە بکەوە من بیرم لەوەی دەکردەوە خەڵکی زمێ زیاتر لە حەوتوویەک میوانیان هەبوو بەلای وانەوە میوان نەبوونە خاوەن ماڵ بوونە ئەو خەڵکە ئەوانی کە دەڕۆشتن بۆی کە بگەڕێنەوە ئیسراحەتێ بکەن خۆب هەر لە زمێمانەوە ئەو خەڵکە دەواازە و ماڵ و مزگەوت و هەموو شتێکان ئامادە کرده بوو خۆ ئەو کەسی کە دەنێ و شاخەکاندا بوو خۆ نەی دەزانی چۆن سۆنی نان بەدەستیان گەشتووە بۆ ئەو نانە گەرمە چۆن ساز بوو غەزا چۆن گەیشتوتن چۆن یارمەتیان دەدرێت بەس شێوەیەک دایان بنەوە ماڵەکان یا ئیسراحەتێ بکەن یا لە مزگەوتی ئیسراحەتێ بکەن یا لە شوێنی دیکە خۆ هیچ هەستیان بەوەی نەکردو یعنی هەست بەو غەریبی یا بەتەنیا بوونە یاوەی کە بڵێن ئەها بە مشکلاتێکی لۆگستیکی دێردا هەبێ نەبوو شتیوان نەبوو جا بۆیە زۆر شتێکی تایبەتی ساز بودنەوە ئەو کارە سادە زۆر شتێکی تایبەتی هاتە پێش هەرچەند ئەوەیان مەسبوق بە سابقەیە بە قەولی فارسی ینی سابقەیەکی مێژوویەکی هەیە ئەگەر چاوی لێ بکەین لە ساڵی 58ەوە هەرەمە شتەمان ئەزمون کردو لە سەردەمی کۆمارەوە هەرە شتەمان ئەزمون کردو دیارە لە بیرم چوو پیرۆزبایی دوو ڕێبەندانیش بکەم حانەکانەکە بەحسی کۆمارم کردوە بیرم هاتەوە پیرۆز بێت لە گشت لایەکی بەو هیوای بە ئاواتەکان و بەو بەقەول ئەو شکۆیە کە خۆڵقاندی نەمرقازی و هاوڕەکانی درێژە دەری بین کە من ئەو خەڵکی کە دەبینم بەڕاستی درێژە دەری ئەو ڕێگایە درێژە دەرن بۆی کە قسەکانیشم نەبڕی بی جارێکی دی داوا لە هەموو هاوڕێیان دەکەم تکار سەر لە نوێ هەمووتان داواکان و وەرگرنەوە داوای وارد بوون بە لایوەکەی سەر لە نوێ داوا بکەنەوە وەک ئەگەر بتوانین ئەگەر مەردەخان بیهێوێ بێ ئەوی بتوانین داوەت بکەین بەسەر چاوان وەرتان دەگرم بەڵام ئێستا هەموو زۆر بوونە ئێستا قفڵ بووە هیچتان ناتوان وەرگرم بۆیە هەمووتان دەبستنە دەرێت دووبارە داوا بکەنەوە مەردەخان لێرە نووسیتی ئامادەم 100 جاری دیکەش گیانی خۆم فیدای براکانم بکەم کاک دیاکۆ من خەڵکی شنۆیم
خەڵکی شنۆیان لەگەڵ شکاکان تێکەڵاون شنۆ نیوەی شکاکە ئەمن بخۆم سۆرانم بەڵام ڕاستیت دەوێ ئەو هەستە میوان دۆستیەی کە دەڵێن کورد هەیەتی لە نێو ئێمەی کوردیشدا لە شکاکاندا زۆرترە تا سۆرانیان بۆ ئاگادار باشە یعنی شکاک میوانگرن شکاک خەرز دەکەن شکاک هەموو شتێکی خۆیان فیدا دەکەن ئەگەر میوان وشت بوو جا بۆیە تۆ لە نێو شکاکان لێت قەومێ من خاڵم لە نێو شکاکان مەلا بووە گیرساوە لە نێو شکاکان لێت قەومێ تو خۆت دەگرێەوە شکاک ڕاستی ئەو شتانە تایبەتمەندیانان هەیە خەڵکی زڵمی و ئاڵکاویەوە هەیدارابادوانش هەموو شکاکن زۆر سوپاسەوە نمونەکەشیان بوو مەردەخان جەنابەت بوویەتە هێمایەک بوویەتە کاراکتەرێک ئێستا جەنابەت خۆشحاڵ بە کە زۆر بەنێوبانگی جەنابەت شانازی بەخۆت بکە جەنابەت نابێ هیچ کاتێک تووشی خەمۆکی و ناڕەحەتی بی چونکی بوویەتە کەسێک کە هەموو خەڵک شانازیت پێوە دەکا ئێستا ئەمە خەڵ خۆشحاڵینەوە دێ لەسەر خەت دەگەڵمانی خۆشحاڵ خەڵک وێنەت دەگەڵ دەگرێ ئیمزار لێوە دەگرێ ئەو هەموو هیوەیە کە تۆ کەسێک بووی لە ڕۆژێکی وادا دەفکری ماڵ و منداڵ و خزم و کەسی خۆتدا نەبووی گیان فیدا بووی و خدا دەزانێت کورد چەندی مرۆڤی ئەوا گیان فیدای تێدایە کە هەتا دوێنێ و پێرێ نەمان ناسیەوە ڕەنگە گەم خەڵکی شنوێ بام دەیان جار بە قراغ مەردەخانیدا تێپەڕ بام و متەوەجه نەبام مەردەخان چ پیاوێکی مەزنە بۆیە زۆر سپاس لەوەی کە لێرەی پێم خۆشە کاک دیاکۆ باسکە درێژە بدا مەردەخان و کەسێک بنێوی سەرباز نازانم شۆرە سەرباز بۆیان نێوی دەڵا و سەربازەش بە بیزلیتری نەفتی لە فاسلەیەکی 2 سەعاتیدا کە ئەیدی ئافرۆسوار و هیچ ماشینێک دەرنەدەچوو بۆ ماوەی 2 سەعاتان بیزلیتری ئاوی لەسەر شانیدا دەنا ئەمن بیستمەوە لەو کەسانی لێ بوون وتیان ئێمە یەک قود و نوشابەمان پێ هەڵ نەدەگیرا چۆن ڕێیەکە ئەوەندە سەخت و قورس بوو ئەمن نازانم ئەوە چ پاڵەوانێک بۆ چ ڕۆستەمێک بوو ئەو بیزلیتر ئاوە یعنی بۆ پێم خۆشە ئەتۆ ئیجازەت بدەین بە تۆ کە قسەم بکەی من قسەم زۆر پێیە مام کوڕیژا دەزانی ئەوە حەماسە بوو حەماسە ئەو شتێک کە ئێمە بینیمان من نمونەیەکی بە مێژووی باس بکەین هەر لەسەر شاخ و شاخەوانیە شتەش هەیە مەمەدی هەوراز یادی بەخێر بێ وەختێک لە ئێوەرێستێ دەڕاتە ئێوەرێستێ لە ڕێگای گەڕانەوەیاندا دەجێڕێت و دەڵێ من بینیم گروپێکی شاخەوانی ئینگلیسی بوون وەبەر ڕنۆ یا خولاسە کارەساتێکیان بۆ دێتە پێشێ و تێدادێکیان هەموو دەڕۆنە خوارێ و دەڵێ ئەگە دەگەڕێنەوە دیتم یەکیان نەفەز دەچێشێ دیتم زیندوویە بەڵام هەڵا وەسراوە ینی بە تەنافێک کە پێی وەسڵ کراوە وش لە ئێوەرێستێت تۆ بیر بکەوە بە چ شێوەیەکە ئەو کە باسی دەکرد سن لەوێ بیر لەوەی دەکەن کە تۆ بەسە بەحسد کرد یەک دانە قودولکە نوشابە بۆ ڕندۆڵی پیان نەچوو لە ئێوەرێستی بەحسی ئەوەی دەکەن دەڵێ میسواکی ددانت پێەیە دەستکەکەی دەشکێنی دەڵێ بە قورسایی بۆ ساز دەکات دەستکەکەی دەشکێنی فقط فڵسەکەی ڕادەگری بۆی کە بتانی خۆت دەرباسکەی زیندوو بمێنێەوە بڕۆی سەری و بگەڕێەوە هەوراز گیانی خۆی دەخاتە خەتەرەوە ئەو شاخەوانەی وانێک دەکات کاتێک دەگەنە خوارەوە خوارێ خودی هاوتیمەکانی پێیان سێرە دەڵێن تۆ چۆن دەربازکە مە دیتومانە ئەمە ئیمکانی نەبووە ئەمە دەربازی بکەین ئەو شتە چۆنی هێناوتەوە سەرێت ئەخەوە خۆ هەڵاوەسرا بوو ڕنۆ لەیدا بوو دوای لەوێ هەڵدێرێکی دوور و درێژ بوو کە هیچ کەسێک نەی دەوێرە بڕاتەوێ یا بیهێنێتن یا وەزیەتی ڕنۆ ئەو جوورەشتانە بوو ئەوەی دەرباز دەکات دووە کاتێک کە بۆ خودی محەممەدی هەوراز ئەو کارەساتە دێتە پێشێ ئەو شاخەوانە ئینگلیسیە بە تەیارەیەکی شەخصی حاڵەتی ئامبولانسی هەیە هەزینەکەی تەقەبوڵ دەکات دەڕاتن پاکستانی بۆی کە محەممەدی بجۆزێتەوە بێنتن ئینگلیسیە لەوێ دەرمان بکرێت بەڵام سەبارەت بە وەزعیەتێک کە وەزیەتی محەممەدی ستابیل نەبوو ینی سەقامگیر نەبوو
دکتۆرەکان کوتیانە هەر نابی دەستی لێ بدەین ئێستا ئەو دەستگایانە ئیمکانی ئەوەی نێدە لەو تارەدا ساڵ بێت جا بەحسی ئەو ورە و ئەو توانە و هێزەیە کە دەمهوێ بڵێم چ شتێک واتا دەدات بەوەی کە تۆ زۆر کاری ئەستەمتریش بکەی کاری زۆر سیر بکەی بە تایبەتی دەنێو ئێمەدا ئێمە وەکو کە من هەر دەڵێم ئێمە جیاوازین زۆرەوەی تاکید دەکەم دەنێو ئەو وەزیەتی دەکە بۆ مەهاتە پێشێ سەربازەکان و مەردەخانەکان یەک و دوو نینە سێ و چوارش نینە هەزاران هەزار سەربازەکان و مەردەخانەکانن ئافرۆسوارەکان هەزاران مەردەخانەکان ئەو کەسانی کە تەرمەکانیان دەرهێنا خۆب ئەوە شایدی زیندوو لەوەیە دوای ئەوەی کە تەرمەکە دەدۆزرێتەوە دەیانهەوێ خۆیان سیستم خۆی بە خاوەندار بکە دەڵێتن بێن ئەمە سیارەمان هێناوە ئەمڕاست بێنە بۆی وەرندەی جۆزینەوە کاتی دەدەنن دەناگێت تا 5 دقیقی کە لێرە بن سیارەکانیش و دەسووتێنین بە خۆمان دەرمان هێناوە بە خۆمان دیتومانەتەوە بە خۆشمە خاوەندارەتی دەکەین لەسەر کۆڵمان دەیانهێنینەوە و دقیقەنی لەسەر کۆڵیان هێنایانەوە لەسەر کۆڵ من هیچیان ئەوە بڵم بە چێرە دە فیلمەکاندا دەبینم یا ئەو کەسانی کە بۆیان جەرامەتەوە چ بوو خۆ نێوی هیچیان نازانم بەڵام دەزانم هەموویان ورەیان وە قەرار ڕندۆڵەیە ڕنویان بەرزەوە قەراقەندی لێ هەر ئەو ورەیە کە توانی سەربازەکان نەک 20 لیتری من دڵنیامە هەتا 60 لیتریشت دابایە پێویست بە 60 لیترەکەی بە چەند سەعات لێرە دادەنە بۆی کە ئەو کەسانێک کە بە پێمەڕە کاتێک ئەمە بەحسی ئەو شتانە دەکەین دەگەڵ شاخەوانێکی حرفەیی بۆی بژێڕەوە یا فیلمانی پێنیشاندەی پێی سیر دەبێت دڵنیا بە پێی سیر دەبێت من شاخەوان نیمە بەڵام تۆ بیر بکەوە بە پێمەڕە تۆ بڕۆی بەفری وەلابەری بە پێمەڕە بەفرێک کە ئەویش تێک تەپاوە ڕنۆ هاتۆ ینی کوڕ زۆر قورسە زۆر کارێکی بەحسی مەسەلەن 1 میتر و 2 میتریش نییە بەحسی 20 میترە ئەو فیلمانە کە ئەمە دەوێدا دەیبین و یەک جێشیان هەموو کۆڵێ 20 میتر دایکوت هەر چەند میتر یەک خەندەقی 20 میتری وا بزانم یا 5 یا 8 میتریش بەرین نەفەرێک کە دەگەڵ بووە پێمەڕای پێبوو یەکێک لەوانە قسەم دەگەڵ کرد باسی وەی دەکرد تەنان قسەش دەفەرمووی باسی ئەوشی کرد کە کوتی ئەو کوڕە جەوانە 16 ساڵەیە ڕوویان ئەو بەداخەوە کوتیان بە چای خۆم دیتم ڕەشا بووە ڕەشانەوە کەشی نەیبەستە بووم ئەوە جێداخە یعنی بەڕاستی دەبێ ئێستا ئێمە پەنجەی ئیتتهام بۆ حکوومەتی کۆماری ئیسلامی درێژکەین کە ڕەشانەوەکەی نەیبەستووە و ئەوانی دروستە بەست بووین لە سەرمان بوو بەڵام ڕەشانەوەی وەی هەروە نەیبەستووە دەو سەرمای 30 دەرەجە یا بابزانم یا 20 یا 18 دەرەجە ژێری سفر بۆ نازانم هەندێک دەڵێن 30 دەرەجە نەیبەستووە کەوا بوو نیشانەوەیە حکوومەت کاری نەکرد حکوومەت کاری بۆ نەکردن و بەداخەوە ئەمە دەنا ڕەنگە دەیەک 2 ڕۆژی ئەوەڵەدا بێگومان هەرسێکیان بەوانەکی دەداهاتنەوە بە زیندوی بەس باش شتێکی جالبت کرد قەرار نییەوانە ئیجازەی شاخەوانیانە بێت 3 کەسن 3 هاوڵاتین خلاص ئەسەن هەڵیان کردووە ئەسەن 3 منداڵن نانزانیەوە ئەوان خۆ بەرپرسیار نی خواست بە بەرپرسیارەتی ناکە حاکمیەت یا سیستم خۆ بۆی گرنگ نییە ئەو فەقەت دەیەوێ بیانوو بدۆزێتەوە بۆی کە لایەنگرەکانی خۆی لەباری دەرونی و ئیقنا بکە کە بۆچی یارمەتیان ناکە هەڵیان کردو مثلەن کەیف خۆیەتی وەکو ئەوەیە نەفرێک لەباری دەرونی ئەوەندەی فشار لەسەرە دەڕاتن بڕیار دەدا کە خۆدکوشی بکە ئەتوور دەڵێ حاکمیەت چاوی لێ دەکە دەڵێ دەباشە بە خۆت پێت خۆش بڕۆ خۆت بووە تێنا کۆشەکە یارمەتی بدا خۆ ئەدی مافی شاروەندی یانی چی مەسەلەن لێرە متەرجمە من لێرە کەسەکە دەهەیە خۆی بگوژێ بە زۆری دەیبەن نەخۆشخانەی ڕەوانی دەڵێ من پێویستم پێ نییە من بخۆم تەرجم بارام تەرجمەم کردو دەڵێم پێویستم پێ نییە من تەواو هەموو شتێک مشکلێم نییە دەڵێن نا لە قۆناغێکیدا ئەمە بە زۆری دەچین دەرمانت دەکەین ینی بۆ خۆت متەوەجێنی یعنی بخۆی کەجێ یان دە تو دڵێکی دەگرێت واقعت نییە دەزهاتە ماڵی چی لێ بکەی لەبەرەوەی کە دەڵێ گیانیا دەبێت پارێزی یعنی کەوا بوو ناکرێ بڵێ بەس کاک دیاکۆ من نازانم نەزەرت چییە ئەمن یەک پێشنیارم بۆ خەڵکی کوردستان هەیە بۆ ئەو کەسانی کە ئێستا گویا
تیمێک دروست بووە دەچەند سپاسی خەڵکی ئەو گوندانە دەکەن کاک هیواش باسی کرد لە تەمان خەڵک سپاسی یەک بێک دێهاتەکان بڕۆ ماڵان بڕۆن سوزام سپاسیان بکەن ئەمن پێم باش بوو ئەو تیمە یەکێک لە کارەکان ئەوە بێ وەکو تیمێکی نوێنەرایەتی خەڵکی بچن داوا لە حکوومەتێ بکەن فشارێکی زۆر بۆ حکوومەتێ بێن کە ئەو حکوومەتە دەبێ بە شایبەتی ئێستا هیلالی ئەحمەدیش نوێ دەڵێن یەک پیکابی هەیە یەک پیکابیەوە سەلام هیلالی ئەحمەد لەگەڵ ئافرۆز سوار نەبنیسی بۆ ناکرێت با کارمەندەکانی هەمووش خۆبەخش و کۆڵمەدەریش بن هیچیان بۆ ناکرێت دەڵێن دەبێ وانە بچن دەوڵەتی مەجبور بکەن دەوڵەتی مە لەو ناوچە شاخاوی کە وەکو شنۆ و نەغەدە و ئەو مەناطق کوردنشین ئیمکاناتی تایبەت بەخۆی هەبێ ئێستامە دەبا ئەو سۆرتمەی بەرقی و ئەو شتانە لە ناوچەیمە هەبێ دەبێ بەردەوام هەبێ بۆچی بۆ لێدانی حیزبەکانی ڕۆژهەڵات لەو ناوچانە ئەمن هاوینە دیومە جاشەکان بە هێندێک ماتۆڕی مەخسووسی بیابان دەگەڕێن بۆ دەبێ و سۆرتمان نەبن یانی دەبێ ئەو شتانە فەرماندار و شارەداری ئەو دوو شارەی وادار بکەن کە ئیمکاناتە بکڕن چون ئەو ڕووداوانە قەرار نییە شاخەوان قەرار بۆی هەیە چەند گوندەی خەڵکی زمێ خەڵکی گەڵازێ و دیاتانە لەو ڕێیاندا گیر بکەن دەبێ هەر خۆ نابێ ئافرۆز سوار دوایەوەی کە تەرمیان تەرمەکان بێنەوە دەبێ بە زیندوی بیانەوە پێدوان نییە دەبێ ئیجبارێک لەسەر دەوڵەتێ بکەن لە کۆڵ نەبنەوە دەنا نافشار بێن بڵێن جەنابی فەرماندارە گەوانە بێ مەخلوق فەرماندار قبوڵ ناکەین دەنگت پێ نادەین جەنابی نمایەندەی زەنجانی کە هەر دەنگت نایەتە دەر ئەمە دەنگت پێ نادەین دەبێ بە پێی ناوچەی ما ئەو ناوچەی ئیمکاناتی هەبێ من بۆ سوونێکی دیکەمێ چاولەکە بەگشتی ساختارەکە هەونێ مام کوردنژات خۆ مەسەر خۆ فەرماندەر بە دەنگی من نابێتە فەرماندە هەتا ئەو نوێنەرێک کە لە پارلەمان خۆ بە دەنگی من نەبووتە ئەندا پارلەمان گرنگیش نێت چەند ڕایی هەیە ئەو بڕیارێک دەدرێ و مشەخەسی دەکەن کایەتی سیاسی دێهێن و دەیبەن و کەمێک شور و هەیەجانێکی ساز دەکەن لەکی دوایش فلانی دەکەن ئەسن ئەوانە هەر حەز بە بەرپرسیارەتی لە هەمبەر شتێک بە نێوی مافی شارومەندی ناکەن خۆ دوای چەندە ئێمەی کوردیان پێشارومەندە چەندە ئێمەی خەڵکی نەغەدە و شنۆ بە تایبەتیە لە پارێزگای ورمێەوان ئێمەیان پێشارومەندە چەندە قبوڵیانە ئەگەر ئەو شتیان قبول بە هیچ کاتێک یەکدانە فەرماندار ئەو قسەیە ناکە ئەو قسە نامەخقوڵەی ناکە یعنی ئەگەر ئێمەی پێشارومەند بێتن دەوەزیەتەیدا ئەوە تۆ چاو لەوە بکە دەو سەردەمیدا کە دارستانەکان و جەنگەڵەکانی زاگرۆس ئاوری تێوەربوو هاوکار لە تورکیەش ئاورێک هەبوو ئێران هاوپەیمەی نرد کە بڕاتن دارستانەکانی تورکیا لە لای ئەنتالیا و ئالانیەوانەدا بگوژێنێتەوە بەڵام کوا بە خاوەندارەوە دەرکەوت بۆ یەکی بێتن دارستانەکانی کوردستان و زاگرۆز ڕزگار بکەن نا فیلم و بەڵگە هاتە دەرێکە خودی سپا بەخۆی دەستی تێدایە بەخۆی ئاوری تێوەردەدا بەنێوی ئەوەی کە شایەت مەسەلەن پێشمەرگەی لێبێتن و بە ئاور بگرێ و دارستانەکان ئاور تێوەردەدا ئەسم بۆتە سیستمێک دەوەزیەتەیدا یعنی هەر چەشنە چاوەڕوانێک نسبەت بەوانە هەڵەیە بەڕای منەوە هەڵەیە بەسم چاوەڕوانی هیچ یارمەتێک لەوان بین لە مەرحەلەیەکدا بەڵام تا ئەو کاتی کە ئەوانە هێستاش هەر دە حاکمیەتدانە بێشک پێداگیری لەسەر وەدەستێنانی مافی شارومەندیشمان بەشێکە لە خەباتی مەدەنیمان بێشک من موافقی ئەومە ها شاریان بۆ بینی هەرچیان لێ بکەینەوە یا مەزبوریان بکەی خزمەت گوزاریمان بکەن ئەوە بەشێکە لەوانەکەی بەڵام بەگشتی من ئەو ڕوانگە گشتی کە حاکمیت لەسەر شارومەندی وەکو ئێمە هەیە ئایا ئێمەی پێشارومەندە ئێمەی بە قبوڵە ئایا ئامادەیە خزمەت گوزاری ئێمە بکاتن یارمە نا بەڕاستی ئامادە نییە ینی بوون و نەبوونی ئێمە یا زیندووبوون و زیندوو نەبوونی مەسم بەوان هیچ بایەخێکی نییە هیچ گرنگیەکی نییە بەڕاستی ئەگە گرنگی هەبە بەڕاستی هەردە و دەور و داوەی دە و کارەساتی ئاخرێدا بە خاوەندارەوە دەردەکەوت حەدە ئەقل دەیتوانی بە شێوەی فەرمی حەدە ئەقل لە مەراسیمی پرسە و سەرخۆشیدا نیشانی بدا بەڵام مەراسیمی پرسە و سەرخۆشیەکەش خۆ لە شنوێ بپرسە لە نەغەدەی بپرسە خەڵکەکە بەخۆی
بەڕێوەی برد خۆ کە زاگاشی لێ نەبووە خۆ بنەماڵەکان نیان هێشت و بیر لەوەی بکەنەوە کە 30,000 نەفەر هاتوونە میوانیانن میوانش نینە خاوەن ماڵن هاتوونە لەگەڵیان بن کە بۆی کە بڵێن ئەوە ئێمە بوو ئەوە مناڵی ئێمەیە ڕۆڵەی ئەوی یەک دەقە ببوورە داوای لێبوون قسەکانش دەبڕم کاک مەردەخان لەسەر خەتە زۆرم پێخۆش بوو ئەو شانازێمانە بێ ئەو ڕەهات بە ڕەنگە هەندێک قسە گرنگی شێ بێ بەڵام لەبەرەوەی کە زۆر کەس داوای کردووە بێ خەتەکان پڕ کردووە تکایە چەند کەسێکتان بچوونە دەرێوانی داوا کردو بێن کاک ڕەنجدەرجان ئەم دەمێژە دەمێ وەرگرم لەبەرکی خەڵک زۆر هاتوو ناتوانم هیچیان وەرگرم قفڵ بووە چەند کەسێکتان بچنە دەرێ هەتا مەردەخان و کاک ڕەنجدەری وەرگرین وەرو دەگرم ئەگەریش ئەوانە بێ مەجبوور دەمیستان هیچتان بۆ وەرناگیرێ مام کوردنجات ڕۆمە خوارە جۆ بدەمێ ناوەڵ پێم خۆش بە تۆش بڕۆی خوارێ نابێ بەس لەبەرمانە پێم خۆش مەردەخان لەگەڵ بێت تۆ میوانی ئەسلی بەرنامەکەی پێم خۆش بوانە نا ئەگەر دەکرێت بۆ چەند سرکەیەک بەس لەگەڵمان بی بزانین دەتوان مەردەخانی وەرگرم بەڵام لەگەڵمان بتکار بزانم ئەگەر بتوان مەردەخانی وەرگرم دەنا دەبێ خۆت پێیەوە سیرەکەوەیە هەرچی دەکەم ئەڵ دەدەم هاوڕێیان دەمێ مەردەخانی وەرگرم ئەو جار ئەویش وەرناگیرێ مەردەخان جارێکی دەکرێت ئەوە تا ئەوە مەردەخانم وەرگرت بزانم دێت کاک ڕەنجدەر حتممە وەردەگرم ئەو مەردەخانم وەرگرت وەلی بزانین وەسڵ دەبێ مەردەخان ئەگەر وەسڵ نەبێ مەردەخان وا بزانم ئەوە هات کاک مەردەخان ئەوە تۆی کامێراکەت ڕوو دەلای دیکە یان دەنا بچۆ پشت کامێراکەت ڕاوەستە ئەوە تا بەڵێ هاتی سلام علیکم سەرچاوم بەخێر بێ جا نازانم شکاچی کەمێک دەزانم ئەتوو بە شکاچی قسام بکەمش بە سۆرانی شنوێ لێ حاڵی دەبن بەڕێزم ئێمە شکاک نین ئەمە کوردین دەی باشە سۆرانی نەگەوە دەی زۆر باشە ئەمیش خەڵکی شنوێمە زۆر باشە بە قوربانت چاوت ماز دەکەم ئەمن پێشەکی سەرخۆشی خۆم ئاراستەی جاربار دەنگت دەبڕێ ئەوە سادە دەستی یەکێکە خوشک و براکانم لە دەی هەمووان ماز حاڵیەوە کە من توانیم بخۆش ئاگادار بوون تەنها ئەو شتەی ڕووپوشی من بوو بۆ بەو سڕ و سەرمایە یەک ئاغەبانووی سادە بوو و بەو ئاغەبانووە سادەیەش من توانیم ئەو کارە گەورەی ئەنجام بدەم زۆر زۆر بۆ من شانازێکی گەورە بوو مەردەخان ئەمن جانە بڵێ ئەمن ڕاستیت دەوێ ئەمن و کاک دیاکۆ و میوانەکانی دیکەشم کار لەگەڵم بوون ئێمە هەمومان و پێم وایە ئێستا هەموو خەڵکی کوردی ڕۆژهەڵاتی کوردستان بگراوانی پارچەکانی دیش کە لەو مۆزوعیدا تێکەڵاوی مۆزوعی بوون هەموو شانازیت پێوە دەکەن ئەتوو دەماوەی نزیک بە هەفتەیەکەیدی ئەو مەردەخانە نەماوی کە هەری ماڵە خۆتان بێ و هەرموو خزم و کەسەکە دەتویان بوێ ئێستا هەموو خەڵکی کورد خۆشی دەوێی بوێتە کەسایەتێک ئێستا تۆ خۆشەویستی لە نێو دڵی هەموو کەسدا هەیە ئەو شۆ میوانی ماڵە منی و میوانی هەزاران ماڵی دیکەی ئەو لایبەی خەڵکی دی دەبینێتەوە پێم خۆشە بزانم چه هەستێک وای لە تو کرد ئەتوو
بەو لیباسە سادانە بە ئاغابانو کە زۆر ساردە ئاغابانو پەس جوانە دەنا بەڕاستی سارد و بۆ جێگای وا بە کەلک نایە زۆربەی خەڵکەکە وایان دەکوت ئاغابانو هەر شتێکی جوانی نەتەوەیە چ شتێک وای لە تۆ کرد ئەتۆ هیچ شتێک ئەتووی نەدەژێڕاوە وا دەچووی گیانی خۆت فیدا دەکردە و چەند ڕۆژێکدا بەڕێزم ئەمن هەمیشە هەر بۆ ساز بێ ئەمن دەناخی خۆمدا دەسووتێم جا هەر لە هەر جێیەکی بیتن بزانم براکم مشکلێکی بوو چابووە ئەمن تاقەت نایەنم جەرگم دەسووتێ ئەگەر دەستشم نەگاتێدا جەرگم بۆی دەسووتێت دار بۆ من مهم نەبوو کە کڕێوەیە و بەفرە و یان چییە هەتا حازر بووم جانی خۆشمی لەسەردانێ فەقەت ئەوانە نەجات دەم ئەما بەداخەوە کە ڕۆژی ئەوەڵ ئەمە جێگاکەمان پێ نەدەزانی نەمتوانی خۆیان بگەێنمێ بەڵێ زۆر بەداخەوە بەڵام ئەتۆ کاری خۆت کرد ئەو گروهانەی هەلالی ئەحمەری تارانێ و گروهی نەجاتی تارانێ و ئی نەغەدە و ئی ڕزایێ و ئەوە هەمویان شاید بوون لە ماڵی من بوو یعنی بویان شتێکی عەجیب غەریب بوو چۆنە من بەو لیباسە سادەیە هەموو شەوێ لە ماڵی مش دەخەوتن بەو لیباسە سادانە بەو جوورە یعنی بەو حەماسە گەرمەیە من ڕوومدە و شاخەی دەکرد هەتا شەوەکی فەرماندەی گروهێکی 17 نەفەریان بە مندا هەر یەکەی لە شارێکیان هێنا بوون حازرن شاهیدیشن کە کاک فەخرەدین ئیمام عەلی بخۆی شاهید بوو ئەو بە منی سپارد ئەمە بە زۆر سەختیەکی زۆر هەر ئەسلەن ماندووبوونم دەستکەشم پێ نەبوون هاتینەوە خوارێ ئەو گروهانە هەموو ئەمنیان ماچ کرد پێیان عەجیب غەریب و کتیان چۆنە تو بە لیباسی خۆت بەبێ دەستکێش ئەو هەموو ڕێگات پێوە ئەو هەموو کڕێوە و شتە ئەسلەن هەر فکرت لێی نەدەکردەوە کتم کاکە ئەمن فەقەت فکری من لەسەر ێزانە نەجات دەم دەنا هیچ بۆ من مەترا نییە کوا سەرمایە یان کڕێوەیە یان هەر شتێکە حەق بژی ئەمن ئێستا کە تۆ شتانە باز دەکەی فرمێسکی شادی لە چای من دێنە خوارێ ئێستا کە باز لەو شتانە دەکەی ئێستا و هەست و ئەحساسەی خۆت ئاوا بە جوانی بە زمانێکی زۆر کوردەواری بە زمانێکی زۆر خۆماڵی هەست و ئەحساسی خۆت بەیان دەکەی ئافرین بەڕاستی ئافرین بۆ تو خۆشحاڵم کە کورد کەسی وەک تۆی تدایە پێم خۆشە بزانم کوڕی چێ کوڕی چ بنەماڵەیەکی با نیوی دایک و بابیشت لێرە بەرز بێتەوە با و شانازەمان هەبێ دایک و بابیشت بناسن ئەمە تایفەکەمان ماڵی حاجی سەلیمی پێ دەڵێن خەشاوەینە خەڵکی زمێنە ئەمە هەموون هەر لە ئەوەڵێەوە هەمیشە هەر خزمەتی جەماعەتمان کردووە گەر مەسەلەن نەفەرێک بێ لە مزگەوتێ مێنتەوە بڵێ بە جەماعەتێ بڵێ بچمە کوێ دەینێرنە ماڵێمە ئەمە هەر خزمەتی هەر لە ئەوەڵێەوە خزمەتی جەماعەتمان کردووە هەر دەشی هەتا دەمرین ئەمە هەر خزمەتکاری جەماعەتی خۆمانی حەق بژی مەزدەخانەت و کارێکت کردووە ئێستا من و کاک دیاکۆ لە ئاخرین نقطەی دنیاینە لەو سەری گۆی زەوی لە شوێنەکەیدی هەموو شتێک خلاص دەبێ لە قوتبی شمارین ئەمە لێرە لایڤێکی دەکەینەوە بۆ ڕێزگرتن لە کار و چالاکی و تێکۆشانی تۆ و کاک سەرباز و کاک فەخرەدین ئیمام عەلی و ئەو تیمەی و ئەو کەسانەی کە پێمەڕە بە پێمەڕە ئەو خەندەقانە هەڵدەقەن ئەو کەسانی کە نانیان ساز دەکرد ئەو کەسانی کە لە زمێ سوپیان قاپە سوپیان دەدا بە میوانان ئەو ژن و منداڵی کە کاریان دەکرد بۆ تەکتەچیەوە ئەمە تەنیا کارێکە لە دەستمان دێ وەکو ڕێزلێنانە گۆ کارێک و کرد ئەمە لێرە لەو سەری دنیا شانازیتان پێوە دەکەین بەڕاستی من شەوەکی هەتا بۆ نمونە عملیاتێکیان دامێ سەعات 4 بەیانی بوو 30 نەفەر لە ماڵی من خەوتە بوون ئەگەر ئاستام بچم بۆ ئەو عملیاتەی خێزانشم بەتەنێ بوو فکرم بۆ هاتم خوایە بکە
خێزانم بتوانی بەیانی پەزیرایەکی لەو جەماعەتەی بکە من لێ لە خوارێکی شەرمەندە نەبم هەرچەند کە چوونیمە معلوم نەبوو کا دەگەڕێینەوە یان نا فەقەت ئەوەم پێ ناخۆش بووکتم خدا خێزانم بتوانی جوابی ئەو سی نەفەرەی بداتەوە پەزیرایان لێ بکاتن ئەمیان ماز دەکرد پەزیرایشی وان لێ کرابوو بخۆشم سەرسام بوو یعنی بخۆشم هەر ئەو جورە فکرەم نەدەکردەوە مەزدەخان ئەو شتەی دەتودایە یەک دەفحە دەرنەقڵیەوە خۆتەوە کارگی دەرنەقڵێ یەک ڕۆژە ببێ بە مەزدەخانە تۆ خاوەنی بنەماڵەیەکی ئەو پەروەردەیە لە ماڵە تۆ هەبووە جاژن و منداڵی تو دایک و خوشکی تو بابی تو ئەوانە هەموو پەروەردەیەکتان تێدا بووە کە مەزدەخانی لێوە دەرکەوتووە بۆی تو بە ڕۆژێک دروست نەبووە حتمەن ژن و منداڵەکەی توش لە جەنابت پتر تەلاش و هەوڵیان داوە کە سەربەرز بوون لە کمیانەکان زۆر خۆشحاڵم ئەمن نەک لە بەرەوەی کە لە لایڤدایە بەڵام جا لەگەڵ کاک دیاکۆ و ئەو یانەی دیش قسە دەکەین دەبێ هەندێک بەڕاستی ئەمە هەوڵ بدەین هەر کەسێکیش پێی خۆشە پێی وایە کە وەکو سپاس گوزاری لە کاک مەزدەخان و کاک سەربازی هەدیەیەکی لە ئەوروپا وەکو لیباسی شتێکی گەرمی تایبەت بە شاخ و چێ و یاگە شتێکی کە بەڕاستی ئەمە بتوانین وەکو سپاسێکی زۆر بچووک بۆ کاک مەزدەخان پێک بێنین ئەمن حازر من خۆشم بەشدار دەبم وەر کەسێکی دیش پێی خۆش و پەیوەندی بە من بە مان کورجا لە فنلاندەوە بگرێ پێمان خۆشە چونکە هەرلانی کەم دیارێکی بچووکی کە پەیوەندی بە شاخ و چێ و چۆستان و سەرماوە بێ شتێک هەر بۆ بنێرین ئەگەر دوایین قسە هەر فەرمایشێکی هەتا جۆمان لێتە دەنا لایڤەکەی لەگەڵ میوانەکان و برادرایندی درێژە پێ بدەین فەقەت ئەوەندەی بڵێم هیندم پەیام لە خەڵکی ڕابوو هاتوو بۆم ناخێنرێنەوە هەمووی خۆیان بە قوربانت دەکەن ئەمی ژێر ئاو خەڵکی بە قوربانی جەنابەت بم هیچی دیکەم نەماوە بڵم من ئیوەی نیمە بخۆم بە قوربانی هەموو جەماعەتی دەبم لە وردی ڕاهەتا درشتی هیچ فەرق ناکە بە قوربانی هەمووان دەبم سپاست دەکەم شانازیت پێوە دەکەین بە خودات دەستپێرین هیوادارین هەمیشاوە جێگای سەربەرزی هیوادار ڕۆژی بگەڕێنەوە لە نزیک ڕا بە دیداری جەنابەت شاد بینەوە بژی بۆ جەنابەت و بۆ هەموو خزم و کەس و دەرەوجیرانی تو کە ڕەنگە هەمویان نمونەیەک بن لە جەنابەت چاوماز دەکەم ئەمیش هەروە هیچ فەقەت پێم ناخۆش بوو بە زیندوی نەمێنانەوە دەنا هیچی دیکە هیچ ناخۆشێکم دەدڵیدا نییە بەڵام لە هەمان کاتدا خەڵکی کورد ئەو شتەی کرد بە فستیڤاڵێک بە ڕووداوێک کە مێژوو نەینووسیوە بۆیە دەکرێت بڵێن لەگەڵەوەیدا کە ناڕەحەتین دەکرێت پیرۆزبایی ئەو یەکگرتنی لە خەڵکی کورد بکەین ئەنگۆ زەحمەتی خۆ کێشا ڕۆحیان شاد بێ بەڵام ڕۆحی وان کارەساتێکی خۆڵقاند کە ڕەنگە لە داهاتوودا ئەمە دەست لە دەستکەوتەکەی زۆر شتی باشترمان بەنسیب بێ ئینشاءڵڵا شەوێکی خۆشت هەبێ سپاس کە لەگەڵمان بووی زۆر زۆر سپاس بەخدا ڕێز وەیە دەستچاو خۆش بێ بۆ لایفەکەش و زۆر مەمنون سپاس سەرچاوم ئێوەش هەر زیندوو ئینشاءڵڵا بەڕێز هەر بەخێر هەر ساڵی هەر بمێنی بۆمان بەرچاوم سەرچاوی پێما دەبێ بۆ خۆت بچێ دەرێ کاک مەردەخانجیان سپاس هاوڕێیان جاوە دیسانەکانە هاوڕێیان تکایە هەمووتان جارێک بچوونە دەرێ یەک وەرتان دەگرم کاک دیاکۆش کە حتمەن لەگەڵا لەسەر خەتە سپاس بۆ لە خۆبردووی کاک دیاکۆیەگە تو نەبای ئەو شانازێ نەدەبوو مەزدەخان واتە یەکێک لە قارەمانەکانی ئەو یەکێتی ئەو چەند ڕۆژەی ڕۆژهەڵاتی کوردستان لە شنۆ نەغەدەمان توانێت بە دیداری شاد بین و ئەو قسە جوانانەی کە کردی قسەکانی قسەی بەڕاستی گیانفیدایە یان بڵێن قسەی ڕێبەرێکی بوو داخوا چەند کوردی ئەوامان هەیە لە دەوروبەری خۆمان و نایانناسی
هیوادارم دۆستان کە هەمووتان بچوونە دەرێگەوەی داوای لایڤ و داوای ئەوە کردووە کە بەشدار بن جارێکی دیکە وەرتان دەگرمەوە دەنا ئەو جۆرە نەبێ من ناتوانم وەرتان گرمەوە بزانم دەتوانم هیچێک لە ئازیزانیتی وەرگرم نەوەڵا بەداخەوە چونکی هاوڕێیان لەبەرەوەی کە زۆر هاتوونە ناتوانم وەرتان گرم مەگەرەوەی کە لایڤەکەی قەپات بکەم بۆیە تکایە هەمووتان ئەوانی داوا کردو بچوونە دەرێ دەنا ناتوانم وەرتان گرم بەداخەوە کێشەکە ئەوەیە ئەوە مەردەکانمان وەرگرت بەڕاستی خۆشحاڵم و خۆشحاڵم دەوەی کە ئەو قسە جوانانەی کرد مەردەکان هەر چاوەڕوانی وەشی لێ دەکرا هاوڕێیان ناتوانم کەس وەرگرم ئەگەر نەتوانم کەس وەرگرم ئەم بخۆم پێم خۆش نایە بەتەنیا من هەر ببمە متەکەلمی وەحدە و قسام بکەم بۆیە مەجبور لایڤەکەی دادەخەم خەڵکێکی زۆرمان دەگەڵن سپاس بۆی کە لەگەڵمانن باسەکەمان زۆر خۆش بوو دوای ئەو لایڤێ حتمەن بڵاو دەکەمەوە تکاو لێ دەکەم ئەو کەسانی کە داواتان کردووە چەند کەسێک و بچوونە دەرێ لە داواکە وەرگرنەوە بۆی کە یان لە لایڤەکەی بچوونە دەرێ وەرنەوە بۆی کەم بتوانم یان کاک دیاکۆ یان یەکێک لەو میوانانەی کە لەو خۆشەویستانی کە داوای کردووە وەریگرمەوە دەنا بەداخەوە من ناتوانم چون دەڵێ لە 3 نەفەری زیاتر داوایان کردو و ئەمنیش ناتوانم هیچیان وەرگرم بۆیە تکایە ئەوەندەتان لەبیر بێ بەخوای دیارە کەس هەموو تووڕە بوونە جوابم نادەنەوە دەزانم دەمێکە لەسەر خەتم زۆر باشە هاوڕێیان ئەوەی کە دیتان بەشێک بوو لە لایڤێک کە بۆ سپاسی خەڵکی خۆمان پێم وابوو پێویستە داگرین ئەمن بەس چالاکێکی سیاسیم و کەسێکم و کە لە نیشتمانی خۆم دوورم و پێم وایە هەر چرکە ساتێک بە فکری نیشتمانێکی خۆم بۆ ئاگاداریتان زۆر بێ و کەسانی کە لە وڵاتی خۆیان دوور دەبنەوە هەستی نەتەوایەتیان چەند بەرابەر زیاتر دەبێت نەگەوەی کە نیشتمانێکی خۆیان لێ بکەن بۆیە بۆ میش زۆر گرنگ بۆ چەند ڕۆژەی کە ئەو ڕووداوە ناخۆشە بەداخەوە ڕوویدا و ئەو قارەمانەتی و یەکێتی لێکەوتەوە ئەم بەردەوام منیش لەسەر خەت بووم وەک زۆربەی چالاکانی سیاسی و نەتەوەی کورد لە دەرەوەی وڵات ئەمش بەشدار بووم لەگەڵ بووم و بە خەمی نیشتمانەکەمەوە بووم لێرە پێم وایە دەبێ پێویستە سپاسێکی یەکجار زۆری خەڵکی هەموو شارەکانی کوردستان بەڵام کە دەڵم بە تایبەت چون ڕووداوەکە لەو دوو شارەی پەیوەندیدار بۆ دوو شارەی بە تایبەت خەڵکی شنۆ و نەغەدەی و لە کۆتاییدا بە تایبەتی خەڵکی جانفیدای زمێ و هەیدەراباد و ئاڵتکاوێ بکەم کە لەو ڕووداوەیدا سەری ئێمەیان بەرز کرد جورێک کە ئەمە هەتا شانازی بە کوردبوونمان شانازی بە شنوێی بوونمان شانازی بە گوندەی بوونمان دەکەین بۆیە سپاس کە حەماسەیەتان خوڵقان سپاس کە لەگەڵمان بوون هیوادارم ڕۆژی وا لە کوردی ڕوو نەداتەوە بەڵام هیوادارم ئەو یەکێتیەمان هەر بپارێزرێت سپاس بۆ هەموو لایەکتان داوای لەبوردن بۆ کەسانی کە نەمتوانی وەریان گرم بەشێکی خەتایەکە دەگەڕاوە سەرەوەی کە زۆر لەسەر یەک داوا کرد بوو ناتوانم هیچتان وەرگرم تەنانەت ئێستا ناتوانم میوانی ئەسلی بەرنامەکەشم وەرگرم سپاس بۆ کاک دیاکۆ مرادی کاک هیوا ئەحمەدی و کاک سەید سەمەدی تایری و سپاسی پێپان بۆ هەموو ئێوەی کە لەگەڵم بوون و ئەو شۆکاتەکەتاندا بە من لە ڕووداوی تایبەت یا کە ئینشاءالله ڕوونەدا لە مەوزوعاتی تایبەتدا هەروە لە خزمەتتاندا دەبم وەچی دیش بە دانانی بەرنامەی لە پێشدا زەبت کرا و لە خزمەتتاندا شەوێکی خۆشتان هەبێ و هیوادارم ئەو ڕووداوانە جارێکی دی لە نێو نەتەوەی مەدا دووپار نەبنەوە بە هیوای سەرکەوتن و ئازادی نەتەوەی خۆمان شەوێکی خۆش زۆر سپاس